شەڕی ماکوان و ئۆگا لە نێوانی جنۆکەکاندا لەپڕ حەنانە هات و لەپڕ ڕاقیش نەما. ئەوەندە گوێم لێ بوو حەنانە وتی ڕاقی فریاکەوە شەڕە. کات تێپەڕی دوای 2 ڕۆژ سەسیلم بینی و هات بۆلام بەرەو بازاڕ دەڕۆیشتم. لە ڕێگا بووم، لە دوورەوە خۆی وانیشاندا زۆر بێتاقەتە. دەموچاوی خۆی تێکدا وتی ماکوان ئای چۆن دوو برای منت کوشت. وتم ئەوە بە تەمام لێرەش کڵاشینکۆفێک پیا بکەم تۆش بنێرم بۆ لای ئەوان و حەواڵەت بکەم. نەجاتمان بێ لە شەڕی تۆ. دەستم خۆش بێ ئەگەر پیاوی چیت لە دەست دێ بیکە. سەسیل وتی وا نەزانی وازر لێ دێنم، ئەوەی پێم بکرێ دەیکەم دژی تۆ. سوێن بەوەی کە بڕوام پێیەتی ئەو کەم بە دز و ئەو کەم بە شێت، ئەو کەم بە داوێن پیس، ئەو کەم بە هەرچی شتە. بۆ زانیاریت هەروە ناهێڵم لە ژێر دەستم بڕۆیت. پێڵاوەکانم داکەند و تێمگرت، دیار نەما. بەڵام هاوارم کرد وتم منەتت بەو پێڵاوانم چیت لە دەست دێ بیکە. کەمێکی پێچوو کە گەڕامەوە تەلەفۆنم بۆ کرا. کاک ماکوان لە فەیسبوک هەڵمەتگۆرانی خوێڕی مریشک دەست قسەی لەسەر کردوویت و توێتی پارەی لە بەیتولمال دزیوە لە مەلاکرێکار. منیش عەرزی ئەو برایم کرد کە ئەگەر وەڵامی هەموو کەسێک بدەمەوە ئەوە وەک ئەوانم لێ دێ. هەست بە بچووکی خۆشم دەکەم، بەڵام بڕۆ پێی بڵێ ئەگەر پیاوە هەرچی هەیە بابی خاتە ڕوو. بە هەر حاڵ ئەم پاشەڵ پیسە کە نەک تەنها پاشەڵی پیسە بەڵکو خێزانەکەی کە لە نەرویج پێکاتووە لەسەر بنەمای سووتی و پیسی پێکاتووە. ئەم پیسە چەند بەردەوام بوو هەستم بە یەک دانەی نەکرد. تا جارێکیان ڕاقیم بان کرد و وتم ئەم هەتیوە چۆن ئەم قسانە دەکات، ئەوە سەسیل هانی ئەدا. ڕاقی بۆی باس کردم وتی هەموو مرۆڤێک خوای گەورە فریشتەیەک و قەرینێکی جنۆکەی شەیتانی بۆ داناوە. فریشتەکە ئاڕاستەی دەکا بەرەو باشە و پێچەوانەش قەرینەکەیەتی. کە مرۆڤەکە زۆر خراپەی کرد فریشتەکان دەڕۆن، ئەوەی دەمێنێتەوە تەنها قەرینەکەیەتی، واتە جنۆکە شەیتانەکان. جا لە ڕێگای ئەوانەوە ئەو کارانە دەکات. سەسیل هانی ئەو کەسانە ئەدا کە درۆ دەلەسە بڵاو بکەنەوە. وتم واتە ئەو مولحیدانەش جنۆکە دەبینن ڕاقی؟ ڕاقی وتی نا، بەڵکو کاریگەری تەواوی هەیە لەسەر مێشک و هەستیان و بە ئاشکرا ئاراستە دەکرێن بۆ ئەوەی ئەو قەرینە جنۆکانە کە ئەیانەوێ ئەچپێنن بە گوێ و مێشک و خەیاڵیاندا. ئەو شتە بۆ ئەو کەسە دروست دەکەن. ئەوانیش لا ئیرادی بە بیرکردنەوە و توانای خۆیانی دەزانن، نازانن بوونەتە کۆیلەی دەستی ئەو قەرینانە. وتم ئینجا تێگەیشتم ئەم شەڕە بەردەوامە. گرنگ ئەوەیە موسڵمان بەتوانا بێت و کەسایەتی نەڕوخێت. لە ئاستی ئەو هەموو درۆ دەلەسانەی بۆی هەڵدەبەستن بەرامبەر بە پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم کراوە و پێی وتراوە کاهین و شاعیر و شێت و هەتا دوایی. منیش بەردەوام بووم لە بەدرۆخستنەوەیان و ڕوونکردنەوەی زانستیم بۆ هەموو لایەک و تەنانەت خودی مامۆستاکرێکار خوا جزای باتەوە نامەی ڕوونکردنەوەم دا کە تێیدا فەرموو بووی ئەوەندەی ماکوانم ناسیوە بە دەستپاک ناسیومە، لەگەڵ هەندێک ڕوونکردنەوەی تردا خوا پاداشتی باتەوە. تەنانەت جارێ پەیوەندیم بە هەڵمەتە دۆڕاوەوە کرد بە ڕاستەوخۆ لە فەیسبوک. وتم وەرە با قسە بکەین. لە ترسا تەلەفۆنەکەی داخستەوە، ئیتر ئێستاش سەری دەرنەهێناوەتەوە. دوای ئەوەی پێڵاوەکانم گرتە سەسیل هاتمەوە بەرەو ماڵ. لە ڕێگا ڕاقیم بینی. وتی ماکوان فریای خۆتکەوە، سحرێکی زۆر گەورەت لێکراوە لەلایەن کەسێکەوە ناوی ئۆگەیە، نەرویجیە و سەسیل ناوی تۆی داوەتێ، جا ساحرێکی زۆر بەهێزە. وتم جامادەم لێرەیە بۆم بدۆزنەوە لەکوێدایە با بڕۆمە سەری. ڕاقی وتی ئاسانە، لەو جێگەیەدایە دەتوانی بچیتە لای، بەڵام شەیتانی زۆرە، کاری زۆری بۆ دەکەن و ساڵانە لە کەرنەڤاڵی ساحیران لە لۆس ئەنجلس بەشدارە، زۆر بەهێزە و لێرەش زۆر دەوڵەمەندە. وتم ڕاقی ئەگەر لەم کارە هاوکاریم بکەن ئەوە سیقەی تەواوەتیم پێتان دەبێ. ناوی جێگە و مەکان و هەرچی زانیاری هەیە بۆم پیا بکەن، بە زووترین کات بیگێرنە دەستم، بزانن هاوڕێکانی کێن و دەچێتە کوێشدا دەنیشێت و نان دەخوات بە هەمیشەیی. پرسیارێکی تریشم هەیە. ڕاقی وتی فەرموو. وتم ئەگەر ئەو 200 جنۆکەی لەگەڵ بێت ئێمە چەندمان لەگەڵدایە؟ ڕاقی وتی ئەو هەتا بڵێ شەیتانی زۆری هەیە،
بەڵام چەندت بوێ من پەیدای دەکەم لەگەڵماندا دەبن بێخەم بە. وتم دەبڕۆن نێنەوە بۆ لام تا زانیاری تەواوەتیم بۆ نەهێنن کە هاتیشنەوە یەکسەر دەڕۆینە لای و شێوەی سیحرەکەشم بۆ بدۆزنەوە کە چییە. ڕاقی وتی ماکوان بە تەنها نەڕۆیت زۆر ترسناکە. وتم گومانم لە بیر و باوەڕی خۆم نییە، ئەو شەیتانی هەیە من خوام هەیە، تۆ ئەوەی پێم وتن بۆم بکەن هیچی ترم ناوێ، من تەوەکولم بەخوای خۆمە. دوای 18 کاتژمێر هەواڵم بۆ هاتەوە لەلایەن حەنانەوە. شەو بوو هەستام لە خەو بۆ نوێژی بەیانی. خەریکی دەستنوێژ بووم کە تەواو بووم هاتمە دەرەوە. حەنانە لە بەردەم دەرگای حەمامەکە وەستا بوو. خەریک بوو گیانم دەرچێ، ئەوەندە ترسام. وتم ئەرێ هاوارێک قسەیەک کۆکەیەک بۆ ناکەی، خۆ خەریک بوو جەڵدە لێم بە ماڵ کاول بێ. حەنانە وتی من هیچ ناڵێم وا خەریکێک گیانە دەرەچێ، جاوەرە قسەش بکەم. هەواڵم پێیە بۆت، ئێستا وا خەریکی سیحرە لە تۆ، شەیتانی زۆرە، هەر چاومان لەسەرێتی ناتوانین زۆر نزیک ببینەوە، شەیتانەکانی پاسەوانی بۆ دەکەن. ڕاقی وتوێتی با دەست بکە بە خوێندنی سوورەتی بەقەرە و نەخەوێت تا ڕۆژ هەڵێ، بە تەواوەتی خۆر ئەیدا لە زەوی. وتم باشەوە ئەکەم، ئەخیر هەواڵ چییە؟ حەنانە وتی ئەوەندە بزانە لەو جێگەی ئەوی لێدەژی شارێکی زۆر بچووکە، جێگا و شوێنی زانراوە بێخەم بە. وتم سوپاس بۆخوا منیش ئەوەم دەوێ. حەنانە ڕۆیشت و منیش دوای نوێژی بەیانی زیکرەکانم خوێند و 100 جار لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد يحيي ويميت وهو على كل شيء قدير 3 جاریش سوورەتی بەقەرەم خوێن تا کاتژمێرنەوەی بەیانی بەردەوام بووم. زۆر ئاسایی بووم، ئیتر خەوم دەهات، خەوم لێکەوت، زۆری نەما بوو بۆ نوێژی مەغریب. خەبەرم بۆ هەستام و خێرا نوێژی نیوەڕۆم جەمع کرد لەگەڵ عەسردا و خەریکی دروستکردنی نانی ئێوارە بووم. بانگی مەغریبی دا و نوێژی مەغریبم کرد. ئەوەندەم نەزانی هەموو ئالۆبەیتی جنۆکە لە ماڵی ئێمە حازر بوون، واتە حەسقیل و حەنانە و ڕاقی. منیش وتم نانتان خواردووە یا ئێسقانتان بۆ ببرژێنم؟ خۆشترین خواردنی جنۆکە ئێسقانە. ڕاقی وتی ماکوانی برام، سوێن بەخوا گەورەترین سیحری لێکردیت ئەو کابرایە. ئەم شەو تۆ شێتت کردبوو نەی دەتوانی هیچت لێ بکە. سوبحان الله، هاواری دەکرد دەیوت ماکوان کێیە؟ هەواڵیان بۆ دەهێنا دەیانگوت ماکوانیش ساحیرە، بۆیە هیچت بۆ ناکرێ لەگەڵیدا. تا ڕۆژ هەڵات بەردەوام بوو، دوایی ماندوو بوو خەوی لێکەوت، بەدەم سیحریشەوە دەیخواردەوە. وتم ناوی چی بوو؟ ڕاقی وتی ئۆگە. وتم ئەو جێگایە چەند دوورە لێرەوە، واتە لە شارەکەی خۆمانەوە چەند دوورە؟ حەسقیل وتی نزیکەی 3 کاتژمێرە. وتم حەزەی برام، هەرچی پیاوچاکی لای خۆتانە کۆی بکەرەوە بەیانی دەڕۆین. ڕاقی وتی ماکوان زۆر خەتەرە، ئاگاداری خۆت بە. وتم من زەڕەیە گومانم لە بیر و باوەڕی خۆم نییە، جا ئەگەر ئیسلامەکەم ڕاز بێ لێرە بۆ هەموو لایەک دەرئەکەوێ، وایە؟ حەنانە وتی وایە، ئەم شەو شێت بوو بەدەست ماکوانەوە، ئەو خەریکی قورئان خوێندن بوو، هیچی پێ ناکرێ بە پشتیوانی خوا. بۆ بەیانی تەلەفۆنم کرد بۆ 5 کوڕی هاوڕێم، 3 کورد و بۆسنیەک و عەرەبێک. ئەم هاوڕێیانم هەمووی هاتوچۆی مزگەوت دەکەن و هەمووشیان کوڕی چاک و ئازا و سیقە پێکراون. بۆم باسکردن کە ساحیرێک دەیەوێت سیحرم لێ بکات، دەچینە سەری. ئێوە تەنها چاودێری من دەکەن، ئەگەر ئەو کەسەی من قسەی لەگەڵ دەکەم. بوون بە 2 کەس ئێوەش یەکێکتان بێنە لای من، ئەگەر بوون بە 3 کەس ئێوەش وەرنە پێشەوە. پلانێکی زۆر باش و تۆکمەم داڕشت، بە پشتیوانی خوا تەوەکولمان کرد و بە 2 سەیارە کەوتینە ڕێ. بۆ ئێوارەکەی سەعات 5:30 و گەشتینە ئەو ڕێستۆرانتەی ئەو نانەی لێ دەخوارد. پێشتریش بە هاوڕێ جنۆکەکانم وتبوو کە پلانەکەمان چییە، ئەوانیش هاوکارم بن. هەموو لایەک پلانەکەیان پێ باش بوو، جنۆکەکانیش زۆریان پێ باش بوو. بەڵام هاوڕێ مرۆڤەکانم تەنها ئامادەی شەڕکردن بوون، زۆر تێنە دەگەیشتن لە ڕەوشەکە. ئەوان وەک کوڕێکیان کە ناوی هاوبەش بوو دەیوت من تەنها بۆ شەڕ هاتووم. ئۆگا هاتە ژوورەوە.
حەسقیل لە دوورەوە خۆی نیشانی مندا وتی ئەوە ئۆگەیە. منیش بە جەماعەتم وت ئەوە ئەو کەسەیە کە هاتە ژوورەوە، من بۆ لای ئەو کەسە دەچم با دابنیشێت، بەڵام چاوتان لەسەر من و ئەو بێت، هەرچی بوو تا من ئاگادارتان نەکەمەوە هیچ نەکەن. یەکێک لە کوردەکان هەستا بچێت دەیبات. وتم کوورت دانیشە خۆ هێشتا هیچ نەبووە. دوای ئەوەی گارسۆنەکە لە لای لاچوو، منیش چوومە سەر مێزەکەی وتم من ئەتوانم دابنیشم لێرە. وەک پرسیار نەمون، بەڵکو یەکسەر دانیشتم، واتە من دەتوانم دانیشم. خۆی زۆر پێمهم بوو، وتی ناتوانی دانیشیت، من ڕێگات پێ نادەم. دەستیم گرت و پەنجەیەکی بەدەستمەوە هات و گوشیم تەقی بەدەستمەوە، وام زانی شکاندومە. وتم جۆم لە دەنگە بێ کە لەت بەو پەرداخە ئەتەقێنم، ئەزانی من کێم؟ ئۆگە وتی نازانم چ مریشکێکی، جنێوێکی سووتی نەرویجیە. منیش جنێوێکی نەرویجیم پێدا. وتم من ئەو کەسم کە دوێنێ شەو بە دیارمەوە خەور لێکە و ماکوانم، ئەوەی کە سیحرت لێ دەکردم. ئۆگە وتی شتی وا نەبووە، ئەوە تۆ باسی چیەکەی؟ وتم باش من ئەناسیت و خۆشت وانیشان مەدە کە هیچ نازانی، چونکە ناهێڵم لەم ڕێستۆرانتە هەروە بە ئاسانی دەرچیتە دەرەوە. ڕوونە جا گوێم بۆ بگرە بزانە چی دەڵێم. سروشتی خەڵکی نەرویجی وایە بڵێ گوێم بۆ بگرە دەڵێ فەرموو. ئۆگە وتی فەرموو چی دەڵێ؟ وتم لە دوای ئەوەی نانەکەت خوارد لێرە هەڵەسین و دەچینە دەرەوە، دەچینە ئەو جێگایە کە سێحرەکەت تیا کردووە. من بەدەستی خۆم ئەو خەت و قسە قۆڕانەی کە کردوتە ئەیسووتێنم، لەمە بە دواوە بتبینم و ببیستم کارێکی وا بکەیت بە چەقۆ پارچە پارچە دەکەم. هەڕەشەکەشم جدی بوو. کەواموت دەستی کرد بە گیرفانیە تەلەفۆنەکەی دەرهێنا، وتی تەلەفۆن بۆ پۆلیس دەکەم. یەکسەر لە دەستی وەرگرت و فڕانم. هاوارم کرد لە کوڕە بۆسنەیەکە، وتم وەرە ئەو تەلەفۆنە بەرە بۆ لای خۆتان و بیکوژێنەوە. کە ئەوانی بینی 5 کەسی تر دانیشتون، ئیتر دەنگی نەکرد. وتی باشە بانانەکەم خۆم دەڕۆین بۆ ماڵەوە. لە ناو سیارەکەی ئەوە من و ئەو کوڕە بۆسنەیە ناوی عەمار بوو دانیشت بووین. تا چوینە ماڵەکەی ڤێلایەکی خۆشی هەبوو. کە چوومە ژوورەوە نەمەزانی سیحرەکە لەکوێدایە، پێیان نەوت بووم. چاوەڕوان بووم حەسقیلێک حەنانەیەک ڕاقیەک هەواڵم بداتێ، هیچ نەبوو. منیش بە تووڕەییەوە وتم دەی سیحرەکە کوا بیهێنە تا ماڵەکەشم نەڕوخانوویت. کە چوو فانیلەیەکی ژێرەوەی خۆمم بەدەستیەوە بینی کە لەبەرم دەکرد. لەگەڵ چەند نووسینێک کە خەت و نووسینی ڕەسمی ناشرین بوو، هێنای نەم دەزانی چی لێ بکەم. هاوارم کرد بەسەریا، یا ئەڵڵاه، و سوورەتی مەعوزەتەینم خوێن، ئایەتەل کورسیم خوێن. ئەوە نەم نەزانی حەسقیل هات. وتی لەکەیەوە چاوەڕوانی نەیان دەهێش بین بۆ لاتان. کە ئایەتەل کورسی و سوورەتی مەعوزەتەی نەخوێن کەسیان نەمان، ئەوە ئێستا هاتوین بۆ لات. ئۆگە لە بەردەستما زەلیل بوو. منیش پێم وت کێ پێی وتووی سیحر لە من بکەیت؟ ئۆگە وتی من تۆ ناناسم، هاوڕێکانم داوایان لێ کردم کە سیحرت لێ بکەم، گوایە تۆ ئازاری ئەوانت داوە. وەڵامیان بۆ هێنامەوە کە تۆش ساحیریت، بۆیە توانام نەبوو هیچت لێ بکەم. تۆ لەکوێ خوێندوتە ماکوان؟ وتم من ساحیر نیم و سیحریش هیچ نازانم و من مسلمانم و ئیسلام ئاینەکەمە. ئەو قورئانەی کە دەیخوێنم قەڵغانمە، هیچ شتێک کاری لێ ناکات لە سیحر و جادووی تۆ. ئۆگە وتی تۆ ساحر نیت بەڕاست؟ وتم نەخێر، سیحر پیشەی کەسی باش و دیندار نییە، ئەوەی فاشیل نەبێ لە ژیاندا، خراپەکار نەبێ کاری وا ناکە. ئۆگە وتی واتە تۆ ساحر نیت ئێمە ئاوا گیرمان خواردبوو بەدەستەوە؟ وتم بەڵێ من ساحر نیم و من مسلمانم. ئۆگە وتی ئێستا من سیحرێت دەکەم، دەتوانی ئاشکرایەکی من چی دەکەم؟ وتم بە پشتیوانی خوا. ڕاقی خۆی نیشاندام، وتی مەترسە من لێرم، هەرچی بکات ئاگادارت دەکەم. گوریسێکی هەڵدا بە ئاسمانەوە وەستا، بەڕۆیەکی ڕەشی هێنا و 2 جار بایدا و مناڵێک هاتە دەرەوەلی. بە نەرویجی وتی سڵاو. دوایی هاواری کرد لە سەگێکی زل هات، گوریسێکی تری هەڵدا وەک مار دەڕۆیشت، خۆی بە گوریسەکەی ترەوە بەستەوە و مناڵەکە چووە لای سەگەکە و لای دەمیەوە وەستا و سەگەکە مناڵەکەی خوارد و لە کۆمیەوە فڕیدایە دەرەوە. مناڵەکە بە گوریسەکەدا سەرکەوت و پاشان پەڕۆڕەشەکەی هەڵدایەوە هیچی نەما. ئەو 5 کەسەی لەگەڵ مابوون زیڕەیان کرد. هاوارم کرد ڕاقی ئەو مۆزوعە چیە؟ فریامان کەەوە هیچی لێ تێ ناگەم.
ڕاقی هاتە لای گوێمەوە وتی: ئەوە گوریسی یەکەم جنۆکەیەک بۆی گرتووە، ئەوەی تری جنۆکەیەکە بۆی هەڵواسیوە. ئەو مناڵە هەر جنۆکەیە و سەگەکەش سەگی خۆیەتی لە بەرچاوی ئێوە وای کردووە دەنا هەمووی فرتوفێڵی شەیتانەکان بوون. وتم: ئەگەر ئاەتەکان بخوێنم دەتوانێت بیکاتەوە؟ ڕاقی وتی: نا، بۆی ناکرێ. ڕووم کردە ئۆگە و وتم: ئەتوانی جارێکی تر بیکەیتەوە ئەو سیحرە؟ ئۆگە وتی: ئاساییە. دەستم کرد بە خوێندنی قورئان و هەر گوریسی هەڵئەدا هیچ نەبوو. هەر لە بەردەم خۆیەوە وەک مێژ گیزەی دەهات، هیچی بۆ نەدەکرا. سەگەکەی چەند جارێک قورسکاندی و ڕۆیشت، هیچی بۆ نەدەکرا. منیش بەردەوام بووم لە خوێندنی ئایەتەل کورسی و دوعاکان بەگشتی، هیچی بۆ نەکرا. هەستامەوە وتم: جەماعەت با بڕۆین. بە ئۆگەم وت: تۆ جارێ مریشکی، ئەوەندە خۆت بەوە مەشغوڵ کردووە بڕۆ کارێ بکە باشترە. ئەوە ژیانە تۆی تێدای هەی مریشک. هاتینە دەرەوە بەرەو شارەکەی خۆمان گەڕاینەوە. جەماعەت باسییان کرد کە زۆر ترساون و نەیانزانیوە ڕاستیەکە چییە. بۆم باسکردن ئەوە فرتوفێڵی ساحیر و شەیتانەکانە. دوای ئەوە کە گەیشتینە ماڵەوە، بۆ 2 ڕۆژی تر ماڵ و مناڵ لە کوردستان دەهاتنەوە. بۆ بەیانێکەی ئەوەندەم نەزانی لە دەرگای ماڵەکەمان درا. کاتژمێر 6 ئێوارە بوو. لە پەنجەرەکەوە تەماشام کرد. ئۆگەیە. ئەبێ چی بوێت؟ بۆچی هاتبێ؟ لە زنجیرەی داهاتووە شتی نوێتان بۆ ڕوون دەبێتەوە. چاوەڕوان بن. مەملەکەتی شەیتان بەشی دووەم، زنجیرەی پێنجەم. ئەوەی بە مێشکی کەس دانەهاتووە ڕوو ئەدات. دوای گەڕانەوەم لە شارەکەی ئۆگا بۆ بەیانی ئێوارەکەی تەماشام کرد لە پەنجەرەکەمانەوە. ئۆگە لە دەرگای ماڵی ئێمە دەدا. هەر لە پەنجەرەکەەوە بانگم کرد: چی دەوێ؟ ئۆگە وتی: سڵاو ماکوان، تەماشا دەکەم سوزدەم بۆ دەبات. وتم: ئەوە چییە ئەو کارە قۆڕە ئەیکەیت؟ شێت بووی ئۆگە؟ ئۆگە وتی: ماکوان، تکایە هاوکاریم بکە. ئەم شەو هاوڕێکانم زۆریان لێداوم لەسەر تۆ. دەستی کرد بە گریانێک وەک منداڵ، فرمێسک بە چاویا دەهاتە خوارەوە. من ترسام فێڵ بێت. هاوارم کرد دراوسیەکانم هاتنە دەرەوە. خۆم بە ئەنقەز وام کرد بۆ ئەوەی دراوسیەکان بێنە دەرەوە و قەرباڵغی دروست بێت. لەوە ترسام نەوەکو خەڵکی تری لەگەڵ بێت و بەو فێڵە من بباتە دەرەوە. هەرچەندە منیش 2 چاقۆم پێ بوو، یەکێکیانم خستە باخەڵم و دانێکی تریش بەدەستمەوە. کە قەرباڵغیەکە دروست بوو، چوومە خوارەوە تەماشام کرد. هەر خۆیەتی و نزیک بوومەوە لێی، سوجدەی بۆ بردم. منیش زۆرم بەلاوە سەیر بوو. دراوسیەکانم دەیانوت: ئەوە چییە؟ وتم: ببورن، هیچ نییە. ئەمە هاوڕێکەمە و حەشیشی لێ بڕاوە، پارەی پێ نییە و داوای پارەم لێ دەکا. منیش نایدەمێ. کەوام وت: دراوسەیەکم چوو 400 کڕۆنی هێنا و وتی: بڕۆ بیکڕە. منیش وتم: ئۆگە وەریگرە، دوایی ئەیدین بە ساندویج و بە شەریکی دەیخۆین. دەستی کرد بە پێکەنین و وەریگرت. وتم: داوای لێبوردن دەکەم کە ئیزعاجی کردن، ئەوە من ئەیبەمە ماڵەوە. ئۆگەم بردە ماڵی خۆمان و ڕێزم لێگرت، بەڵام هەر حەزەرم لێی هەبوو. وتم: نەکو سیلاح یا دەماچەی پێ بێت و فێڵ بکات لە پڕبی تەقێنێت یاخود دەست بوەشێنێ. وتم: چییە خۆی، چایە قاوە؟ ئۆگە وتی: قاوە سپاس دەکەم. قاوەیەکم دروست کرد و خەریکی خوێندنی ئاەتەکان و ویرد و ئاەتەکانی زەجر بووم، دەم خوێند. وتم: چیت لەژێر سەردایە بە تەمای چیت، ئەگەر بە دوای فێڵەوەی ئەو کەلێت بەلاشەتەوە ناهێڵم. ئێمەی ئاسیایی زۆر زیرەکین لەسەر بڕیندا. ئۆگە وتی: ماکوان، تەماشای پشتم بکە. کە کراسەکەی هەڵدایەوە هەمووی جێگە قامچی بوو، خوێنی تێزا بوو. وتم: ئەوە کێوای لێ کردوویت؟ ئۆگە وتی: جنەکان، لەبەر ئەوەی نەمتوانی لە ئاستی تۆدا بوەستم، بەس پێم بڵێ تۆ چیت و فێری ئەو سیحرەی خۆتم بکە. وتم: من ساحر نیم، بڕوا بکە سیحر نازانم، بەڵام دەزانم چۆن بەتاڵی دەکەمەوە. من موسڵمانم، سیحرکردن کاری مرۆڤی باش و چاک نییە.
ئۆگە وتی منیش فێری ئەو ئیسلامە بکە، ئەوە داعشەکە لە مووسڵن؟ وتم نا، ئیسلام مرۆڤ و حیزب و کۆمەڵ و هیچ گروپێ خاوەنی نییە، بەڵکو خوای پەروەردگار خاوەنی ئەو ئاینەیە و بۆ ناسینی ئاینەکەی پەیامبەرێکی ناردووە ناوی محەممەدە صلی الله عليه وسلم. مرۆڤەکان خۆیان بەو ئاینەوە هەڵدەواسن بۆ ئەوەی سوودی لێوەرگرن، هەیە بە نەزانی و هەشە وەک دوکان و بازار دایناوە، هەیە بۆ دەسەڵات و سیاسەت و پارە بەکاری دێنێ. ئەوە کەوتۆتە سەر چۆنێتی مرۆڤەکان و بەکارهێنانی ئاینەکە کە بەکاری دەهێنن. ڕوونە؟ ئۆگەوتی ئەو کاتی لای من بوویت چیت دەخوێنت؟ من کەسم لا نەما لە جنەکان، هەمووی ڕۆیشتە بوون لە ترسی تۆ. وتم لە ترسی من نەبوو، بەڵکو لە ترسی قورئان و ئیسلام بوو. ئۆگەوتی قورئان چییە؟ ئەوە نییە کە داعش دەڵێ شەریعەت و خەڵک سەر دەبڕێت؟ وتم نا، بەڵکو قورئان ئەوەیە کە خەڵکی نەجات ئەدا لە هەموو ناڕەحەتی و تەنگەژەیەکی ژیان. ئەوەی قورئان بەکاربهێنێ ئاسوودەی ئەم ژین و ئەو دنیای تریش دەبێ. ئۆگەوتی ئەو دنیایی تر کە پرێستەکان باسی دەکەن مەبەستی قەشە مەسیحیەکان بوو. وتم بەڵێ، بەڵام ئەو باسەی ئەوان تەزویرە و ڕاست نییە. وتی ئەی کامە ڕاستە؟ وتم ئەوەی خوای متعال لە قورئانی پیرۆزدا باسی کردووە. ئۆگەوتی چۆن قورئان فێر بم؟ وتم من لامە بە زمانی نەرویجی و ئینگلیزی و لە سایتەکانیشدا هەیە، حەز دەکەی گوێی لێ بگریت و بێخوێنیتەوە؟ ئۆگەوتی بۆ نابابزانم چییە؟ وتم بەسەر چاو. دەنگی غامدیم خستە سەر و قورئانەکەم دایە دەستی بە زمانی نەرویجی. 6 دقە سوورەتی ئالی عیمرانم خستە سەر، تەماشا دەکەم دەگری. وتم ئەوە چییە ئۆگە؟ ئۆگەوتی هەز دەکەم باوکم قسەم بۆ دەکا، دڵم زۆر ئارامە. وتم باوکی چی؟ ئەوە فەرمودەی خوای متعالە، خوای پەروەردگار قسەت بۆ دەکا. ئۆگەوتی من نازانم، زۆر خۆشحاڵم، با بەردەوام بێت، ئەگەر تەواو بوو بیخەوە سەری. وتم خەمت نەبێ، زۆر گوێ بگرە تا دڵت تێر دەبێ. وازم لێ هێنا و چوم دەستم کرد بە سوورکردنەوەی گۆشتی بەرق لە فڕندا و سرکە و پیاز و تەرتیباتم بۆ پیادا کرد و دوعام دەکرد خوا هیدایەتی بات. بانگی کوڕێکی ڕەفیقمم کرد، فەلەستینی بوو. وتم وەرە بۆ ماڵمان، خوای گەورە نێچیرێکی ناردووە، با بە دڵی خۆمان و بە ئارەزوی خۆمان قسەی بۆ بکەین، بەڵکو موسڵمانی بکەین. ڕاکە وەرە گۆشت سوور دەکەمەوە. ئەویش وەک من تیمساح ئاسا حەسی لە گۆشت بوو. نیو کاتژمێر دیقەتی ئۆگەم ئەدا ئەگریا. ئەموت بۆ ئەگریت، هیچ وەڵامی نەئەدامەوە. بەقەدەر هەموو دنیاش پێویستم بە حەسقیلە، بە ڕاقیە، بە حەنانەیە، بەڵام کەسیان دیار نین. ماجید هات بۆ ماڵمان، کوڕێکی فەلەستینیە، بەڵام لە عێراق گەورە بوو، کوڕێکی زیرەک و عاقڵ و دیندار بوو. تەعاڕوفم پێکردن لەگەڵ ئۆگە، بەیەکەوە دانیشتن. پاش ماوەیەک خەریکی ڕازاندنەوەی سفرە بووم. ئۆگە وتی من دەڕۆم. وتم نایەڵم بڕۆیت، نان قۆ ئینجا بڕۆ. ئۆگە وتی من ڤێجیتارم، تەنها سەوزە دەخۆم. وتم ئەی گۆشت بۆ ناخۆی؟ وتی من ڕێز لە ئاژەڵ دەگرم و نایخۆم، ئەوانیش حەزیان بە ژیانە. وتم تۆ ڕێزی ئاژەڵ دەگریت، بەڵام ڕێزی مرۆڤ ناگری، قسەی بێمانە مەکە، نانەکەت بخۆ لەگەڵمانە. دەمزانی ساحیرەکان زیاتر گۆشت ناخۆن، گیایین. ئۆگە وتی ئەی تۆ بۆ گیا ناخۆی ماکوان؟ وتم لە ژیان تا شێرت بینیوە گیا بخوا؟ ئۆگە وتی نا. وتم ئێمە شێرین، شێریش گۆشت نەبێ نایخوا، وەلاکە تۆپیش ناخۆین، گۆشتی ئێمە حەڵاڵە، دەی موسڵمان بە و لەگەڵماندا بیسمیلا بکە و بخۆ. من تەنها بۆ مجامەلە واموت، چاوەڕێی ئەوە نەبووم هەر بیر لە موسڵمان بوونیش بکاتەوە. ئۆگە وتی باشە دەمەوێ موسڵمان بم، بەڵام چی بکەم؟ منیش وتم ماجید قسەی بۆ بکە، من تۆم بۆیە هێناوە بۆ ئێرە بۆ ئەوەی قسە بکەیت، دامەنیشە بە دیار تیڤیەوە. خێرا تیڤیەکەم کوژانەوە. ماجید دەستی کرد بە قسەکردن بۆی و
ناردی بۆ حەمام و خۆیشت و دەستی جلی خۆمم بۆ هێنا و هەموو جلەکانی خۆی فڕێدا کە ناو جلەکانیم تەماشا کرد هەمووی تەلیسمی سیحر بوو، هەمووی لێی نووسرا بوو، شێوەی نووسینی عیبری جوولەکەی لەسەر بوو، هەموویم سووتان. شایەتومانی هێنا و دەستی کرد بە نوێشکردن لەگەڵ ماجید و وتی باشە من دەڕۆم. هەرچی وتمان مەڕۆ، وتی بەخوا زۆر مرتاحم، حەز دەکەم هەوای پاک هەڵمژم. ئەوە ماوەی چەند ساڵێکە هەر بە شەو خەبەرم بە ڕۆژ نووسوم، دەمەوێ وەک مرۆڤ بژیم، دەمەوێ زوو بخەوم و بەیانی زوو هەستم لە خەو خۆر ببینم. خۆحافیزیمان کرد لە ئۆگە و هاتمەوە. لە دەرەوە وتم تەلەفۆنەکەتم بدەرێ ئەگەر شتێکت پێویست بوو پرسیار بکە لە خزمەتتاندام. ژمارەی تەلەفۆنەکەیم لێ وەرگرت. ئۆگە وتی ماکوان با پارەی جلەکانت بدەمێ. وتم خۆ من نەرویجی نیم، پارەی نان خواردنەکەشت لێ وەرگرمەوە. نەرویجی بۆ ئەو شتانە زۆر سروشتێکی سەیریان هەیە، زۆر جار پارە لە یەکتری وەردەگرن کە کەسێک لە ماڵی خۆشیدا شتێک ببەخشێ. ئۆگە وتی دەی براکەم ئەسسەلام عەلەیکوم. وتم وعەلەیکم السەلام وەڕەحمەت اللهی وبەرەکاتوه. هاتمەوە بۆ لای ماجید تەماشا دەکەم وەک پیا و قاپەکان دەشوە. قاپەکان تەواو بوو، وتی من ئەڕۆم، خێزانەکەم بەتەنهایە. خۆحافیزیشم لەو کرد. دەستنوێژم گرت بۆ نوێژی عیشا. هاتمەوە ژووری دانیشتن. ڕاقی و حەسقیل دانیشت بوون. وتم ئەرێ ئێوە بۆ هەمیشە وەک فیلمی هندی دەبێت لە کۆتایەکەیدا ئامادە بن؟ چەند پێویستم پێتان بوو هەر نەهاتن. ئۆگە لێرە موسڵمان بوو. حەسقیل وتی ئاگادار بووین، بەڵام ماکوان هەر بە چوونەوەی بۆ ماڵەکەی ئەیکوژن، بزانن موسڵمان بووە پارچە پارچەی دەکەن. ئەوە زۆر تێکەڵە لەگەڵ شەیتانی جنۆکەکاندا. وتم ئەی چی لێ بکەم؟ ڕاقی جوابیدایەوە وتی نەدەبوو بهێڵی بڕوا بکە ئەم شەو ئەیکوژن. وتم ئەوە سەعاتێک نابێ کەوتۆتە ڕێ، تەلەفۆنەکەی لامە. خێرا تەلەفۆنم بۆ کرد، چەند جارێ لێیدا هەڵی نەگرت. لە دڵی خۆما وتم سیارە لێ ئەخوڕێ. بە ئەوانیشم وت بۆی هەڵی ناگرێ سیارە لێ ئەخوڕێ. حەسقیل وتی بەخوا سیارەکەیان وەرگەڕاندووە. کەوای وت من دڵم زۆر ناخۆش بوو. دیسان تەلەفۆنم کردەوە، هەر دەنگ نەبوو. جارێکی تریش کردمەوە، هەڵگیرا تەلەفۆنەکە کەسێک وتی من پێتر پێدەرسۆنم، پۆلیسم و ئەو کەسەی تەلەفۆنت بۆ کردووە تووشی ڕووداوی هاتوچۆ بووە، تۆ چی ئەویت؟ یەکسەر وتم هاوڕێمە لای من بووە، ڕۆشتۆتەوە بۆ شارەکەی خۆی. دەتوانیت بیتە لای هاوکاری بکەن و حاڵی زۆر ترسناکە. دەیبینە نەخۆشخانە. ئەو نەخۆشخانەیە لە نزیک شارەکەی من بوو، واتە گەڕاندبوویانەوە بۆ ئەو نەخۆشخانەیە چونکە خەستەخانەیەکی گەورە بوو. وتم ئێستا دەردەچم ئەدرەسەکەم بدەرێ، وا هات مەلاتان چەندێک دوورم لە ڕووداوەکەوە. پۆلیس وتی نزیکەی کاتژمێرێک، بەڵام دەیبینە ئەو نەخۆشخانەیە نیو کاتژمێر دوورە لە تۆوە، وەرە ئەوێ. وتم زۆر باشەوە هاتم کە ئاوڕمدایەوە نە حەسقیل دیارە نەڕاقی. گوێم پێ نەدان و ڕۆشتم بۆ لای. گەشتمە لای، وێران بوو. وتم ڕووداوەکە چۆن بووە؟ وتیان نازانین، زۆر سەیرە. نە هیچ شتێک دیارە بە یەکیدا کێشا بێت، نە هیچیش دیارە خۆی پێدا کێشا بێت، بەڵکو جامی سیارەکەی شکاوە. هەرچی سیارەکەشێتی وێران بووە، خۆشی زۆر ناتەندروستە، ئەگەر بمێنێت باشە. هیچم پێ نەکرا، بەڵام شوێنەکەیم زانی ئەو بێهۆش بوو. منیش بەیانی دەبوو زوو بچمە فڕۆکەخانە و ماڵ و مناڵ دەگەڕێنەوە بۆ نەرویج. ناچار بەجێم هێشت و گەڕامەوە بۆ ماڵەوە. لەوێش بوومایە هەر هیچم پێ نەدەکرا. بە هەر حاڵ دوای 2 ڕۆژ گەڕامەوە بۆ نەخۆشخانە. هەواڵم پرسی، وتیان بێهۆشە. چوومە سەری، دەستم کرد بە قورئان خوێندن، تا چارەکی قورئانم بۆ خوێند بەسەریدا. لە پڕژن و پیاوێک خۆیان کرد بە ژووردا و کە منیان بینی وتیان تۆ کێیت؟ منیش وتم ئەی ئێوە کێن؟
وتیان ئەوە کوڕی ئێمەیە، ناوی ئۆگەیە، ئێمە باوکو دایکی ئەو کوڕەین. هەستامەوە لە بەریان و تەوقەم کرد لەگەڵ باوکی وتم من ناوم ماکوانە و هاوڕێی ئۆگەم. ئەو شەوە لای من بووە کە گەڕاوەتەوە تووشی ئەم ڕووداوە بووە. باوکی زۆر ڕێزی لێگرتم، ناوی کنوید بوو، دایکی زۆر سەگ و سەگباب بوو، وای دەزانی من سیارەکەم لێ خوڕیوە وام لێ کردووە. بەڵام باوکی پیاوێکی زۆر نەجیب بوو. بە هەر حاڵ من بەجێم هێشت و بە باوکی موت ئەگەر باش بوو ئاگادارم کەرەوە دێمەوە بۆ لای. کات ڕۆشتی و دوای هەفتەیە کنوتی باوکی ئۆگە تەلەفۆنی بۆ کردم، وتی ماکوان وەرە هەواڵێکی خۆشم پێیە، ئۆگە باش بووە و هەواڵی تۆی پرسیوە. وتم 1 سەعاتی تر لاتانم کە چوو ئۆگە باش بوو. منیش لە بەرچاوی دایکی و باوکی وتم براکەم ئەسەلام عەلەیکوم، سپاسی خوا دەکەم کە باش بوویت و من و هاوڕێکانم دوعای خێرمان بۆ کردی لە نوێژی جومعە کە وام وت زۆری پێخۆش بوو. باوکی پێدەکەنی دایکیشی وەک پیرێژنێکی دۆڕژا و لچێکی دابوو بەسەر لچێکی تریدا. قسەمان زۆر کرد. وتم بۆم باس کە چی ڕووی داوە. ئۆگە وتی ماکوان حەز دەکەم ئەو شتە بکەم کە فێرتان کردم، مەبەستی دەست نوێژ بوو. وتم باشە وەرە با بچینە حەمام. دایکی هات. ئۆگە وتی نا با ماکوان بێت، ئاگام لێ بوو دایکی خەریب و ئەتەقی. وتی ئەم کوڕەی من زۆر سەیرە. منیش وتم ئەو سەیر نییە، کێشەکە لە تۆدایە لێی تێناگەیت. لە بەرچاویدا دەست نوێژم گرت و فێرم کردەوە. هاتمە دەرەوە لە پشت دەرگای تەوالێتەکەوە وەستام. وتم نەکو پێداویستی هەبێت و یاخود کەوێ. باوکی وتی ماکوان زۆر سەیرە، ئەم کوڕەی ئێمە هاوڕێیەتی کەسی نەکردووە، زۆرمان بەلاوە سەیرە کە بووە بە هاوڕێی تۆ. منیش ڕوون کردە دایکی وتم بەشک و جەڵدە لێی با. وتم ئەزانی ئۆگە موسڵمان بووە، ئێستا ئیسلامە و بووە بە برای ئێمە. قسەکەم تەواو نەکردبوو. ئۆگە وتی ماکوان با نوێژ بکەین. وتم با بیکەین. کات نێوانی نوێژی مەغریب و عەسر بوو. من نوێژی عەسرم کردبوو، بەڵام جارێکی تر کردمەوە بۆ ئەوەی ئۆگەش بیکات. دوعام بۆ کرد بە زمانی نەرویجی و هەستم کرد وردە وردە بەرەوباشی دەڕۆیشت. وتم با بڕۆینە جێگایەکدا بنیشین لە کافتریای نەخۆشخانەکە، بە یەکەوە قسە دەکەین دوور لە دایک و باوکیشت. ڕازیت؟ ئۆگە وتی ڕازیم. دایکی هات و وتی ئێمەش لەگەڵ باوکت دەچین سەردانێکی ناوبازار دەکەین. زۆر بە ناشرینی بە دایکی وت بڕۆن. وتم نابێ بەو شێوەیە قسە لەگەڵ دایکت بکەی. لە ئیسلامدا بەهەژ لە ژێر پێی دایکاندایە ئەگەر موسڵمان بێت، بەڵام ئەگەر کافر بوو هەر دەبێ ڕێزی لێ بگیرێت، بە ئەدەبەوە قسەی لەگەڵ بکەیت، ئیحترامی بگریت و هەستە دەستی ماچ بکە. کەوام وت هەستا دەستی دایکی ماچ کرد و دایکی وتی بەڕاستی زۆر سەیرە. چووینە کافتریاکە. لەوێ دەستمان کرد بە قسە و وتم چی ڕووی داوە ئەو شەوە بۆم باس بکە. هەمووی بۆ گێڕامەوە. وتی سوکانی سیارەکەم لە دەست وەرگیرا، شوشەی سیارەکە شکا و نەمتوانی سیارەکە ڕاگرم. ئیستۆپیشی نەما، توانام بەسەر سیارەکەدا نەما. وتم خەتای من بوو براکەم، ببوورە نەدەبوو بم هێشتایە بڕۆیتەوە بۆ ماڵەوە، چونکە ئەو کەسانەی کە هاوکارت بوون پێشتر بۆ سیحر ئێستا وازت لێ ناهێنن، دەبێت چارەسەرێک بدۆزینەوە. ئۆگە وتی چی دەڵێی بە قسەت دەکەم ماکوان؟ وتم من دەڵێم بڕۆ بۆ عومرە، نزیکی ڕەمەزانە، کەسێکت لەگەڵدا دەنێرم فێرت بکە، لەوێش ئارام دەبیت و ناوێرن بێن بەلاتە. بڕۆ بۆ مەککە، مانگی ڕەمەزان لەوێ بە، هەر فیزەکەشت کۆن بوو نوێی کەرەوە لە ڕێگای ئەو شەریکەوە. بەڵام نوێی نەکەیتەوە، ئەگەر بە قاچاق بگیرێیت لە مەککە و مەدینە 5 ساڵ حکمە، ئاگادار بە، ئەگەر پارەشت پێ نییە من هاوکاری دەکەم. ئۆگە وتی ئەوە دەڵێی چی ماکوان؟ من خاوەنی ملیۆنێک کڕۆنم، پارەم بۆ چییە؟ وتم دەلەو ملیۆنە 100 هەتی بگرە خۆت لە کوردستان، ئامادەیت؟ ئۆگە وتی تۆ چی دەڵێیت ماکوان؟ وعد من دەیکەم، ئەو 100 هەتیوە بدۆزەرەوە من پارەکەی ئەدەم. وتم بڕۆ بۆ حەج و وەرەوە، دوای قسە دەکەین. مەلایەکی ڕەفیقم هەیە سۆماڵیە، هەتا بڵێ دیندارە، لەگەڵ ئەو ئەتنێرم، بەس زمانی باش نییە. ئۆگە وتی ماکوان بەخوا من پێویستم بە زانیاریە، کەسێکم بۆ بدۆزەرەوە بە زمان بزانێ.
تەلەفۆنم کرد بۆ کوڕێکی پاکستانی، وتم ئەو کارم بۆ دەکەیت؟ وەڵامی دامەوە وتی نەخێر. ماوەیەکی زۆر مایەوە دەچووە ماڵی باوکی. دوای 3 هەفتە پەیوەندی پێوە کردم، وتی ئەگەر کەسم بۆ پەیدا ناکەی خۆم دەڕۆم. هەراسانیان کردووم، هەرچەندە نەمەزانی چی ڕوویداوە. من سەرقاڵ بووم، بەڵام خی گەورە ئاسانی کرد. لەگەڵ مزگەوتێک لە ئۆسلۆ ناردم بۆ عومرە. کوڕێکی خەڵکی فەڵەستینم لەگەڵی دادانا، نەرویجەکەی لە عەرەبیەکەی باشتر بوو. ناردمن بۆ حەج، پارەی 100 هەتیویشی دانا بوو لای من کە بۆیان بنێرم. سپاس بخوا لە سلێمانی و هەولێر و هەڵەبجە و کەلار و دەربەنیخان و پێنجوێن و کەرکووک خەڵکمان دۆزیەوە و ئەوەی زانیمان مستەحەقا لە پارەی ئۆگا هاوکاریمان کرد. شەوی 27 ڕەمەزان پەیوەندی بە منەوە کرد، وتی ماکوان دوعات بۆ دەکەم، بڕۆیتەوە بۆ کوردستان. دەیزانی کێشەی سەفەرکردنم هەبوو، حەز دەکەم بگەڕێمەوە بۆ کوردستان. وتی کتێبی باشم بۆ کڕیویت، بە من نزیکانە دێمەوە بۆلات. وتم نەیتەوە بۆ ئێرە، تا لەوێیت بڕۆ بۆ شاری جددە، بۆ لای تارق الحەبیب، ئەوەی کە نیشانم دای لە یوتوب. پرۆفیسۆرێکە و باسی ژیانی خۆتی بۆ بکە بە هاوکاریت بکە، ڤیزە وەرگرە و بڕۆ بۆ جددە. دوای 8 ڕۆژ پەیوەندی پێوە کردمەوە، وتی ئەو کەسە لە ڕیاضە. چوون بۆ لای 2 شەو لای ئەو بووم. وتم کە مادەم ئەوەت کردووە دەتوانی بیتەوە بۆ لام. ئۆگە هاتەوە، پشتی توێتایەک شتی بۆ هێنا بووم. 12 دزداشەی بۆ هێنا بووم، بێجگە کتێب و سیواک و عەتر و خوڕمای عەجوە، ئاوی زمزم. وتم وەزعت چۆنە؟ وتی زۆر باشم. وتم ناترسی لە شەیتانەکان؟ ئۆگە وتی حەدیان نییە بێن بەلامدا. خانۆکەی فرۆشت و نادی بۆ خەڵکی فەلەستین. ئێستا کۆمپانیای تەکسی هەیە لە شارەکەی بەندە، حەزی بە هاوڕێتیمان کرد و نەگەڕاوەتەوە بۆ شارەکەی خۆی. ناوی خۆی گۆڕیوە بە ئوسامە. کۆمپانیاکەی 8 تەکسی تێکردووە. سحر و زانکۆ و ئەکادیمیا. لەگەڵ ئۆگە واتە ئوسامە نێوانمان زۆر خۆش بوو. چەند جار هاتوچۆی یەکتریمان کرد و پاشان جارێکیش بەیەکەوە سەفەری باخچەی ئاژەڵانمان کرد. چەند سات و کاتێکی خۆشمان بەیەکەوە بردەسەر. زۆر جار باسی سیحرەکانی خۆی بۆ دەکردم کە چۆن جنۆکەکان هاوکاریان کردووە. ئەم نەیزانیوە کە جنۆکەن، بەڵکو ئۆگە هەر بڕوای بەخواش نەبووە. ڕۆژێک لێم پرسی چۆن ئەم کارە ناپوختەیە فێر بوویت؟ وتی زۆر تەماشای فیلمەکانی هاری پۆتەرم دەکرد. زۆر حەزم بەکاری سحر بوو. سەرچاوەکەشی ئەو کۆمەڵە فیلمە بوو کە بە چەند بەشێک دەرچوو. پاشان داوام کرد لە باوکم و دایکم و خوشکێکم چوون بۆ ئەمریکا بۆ لۆس ئەنجلس. لەوێ بە باوکم وموت دەمەوێ فێری سحر بم. قوتابخانەی لێیە لەو شارە، زۆربەی زۆری یەهودی و فارسەکانی ئێرانن کەوانەی تێدا دەڵێنەوە. منیش چوومە پەیمانگا، بەڵام کۆرسێکی سەرەتایی بوو. زیاتر لەوێدا هونەری سحر باز دەکرا کە زانرا من خولیام سحرە. مامۆستایەکی جوولەکەم هەبوو بە ناوی جۆزێف. وتی دەدنێرم بۆ جێگایەک وەک ئەوەی هاری پۆتەر وایە. وام زانی گاڵتەم پێدەکا، چونکە ئەوەندە باسی هاری پۆتەرم کردبوو. زۆر جار لەگەڵ هاوڕێکانمدا لاسایی ئەوم دەکردەوە و کارەکانی ئەوم دەکرد. جۆزیف وتی ئەدنێرم بۆ جێگایەک ناوی ئەکادیمیای جادووی ئەمریکیە. 16 بەشە و ئەو زانکۆیە حکوومەتی ئەمریکی بە فەرمی ناساندوێتی. بەشەکانی بریتین لە کیمیا و جۆرێتی دروستکردنی عەسای جادوویی و بەشی شەڕ دژی هێزی خراپ و شەڕەنگێز. هەروەک قوتابخانەکەی هاری پۆتەر وابوو کە ناوی هۆجۆرتس بوو. دوایی بۆم دەرکەوت هەموو فیلمەکە لەو زانکۆیەوە وەرگیراوە. وتم هەر ئەو زانکۆیی تێدایە ئەمریکا؟ ئوسامە وتی نا، زۆرن، لە بەناوبانگترینیان ئەمانن کە دیارن، وەک زانکۆی جادووی ماساتشوستس. ئەم زانکۆیە لە ویلایەتی ماساتشوستسە. خاوەنی 40,000 قوتابیە لە هەموو جیهانەوە ڕووی تێدەکەن. هەندێکیان لە ڕێگای ئەنتەرنێتەوە دەخوێنن و هەندێکی تریشیان بەردەوام لەو زانکۆیە دەوام دەکەن. لە باکووری ئەمریکا زانکۆیەکی تری لێیە، ئەمە زۆر ترسناکە، ناوی سباستیانە.
ئەم زانکۆیە دەکەوێتە گراند کانیۆن لە ویلایەتی ئاریزۆنا. ئەو کەسەی کە ئیدارەی دەکات سەرۆکی زانکۆکە ساحیرێکی بەناوبانگی ئەمریکیە، ناوی سیباستیانە. زانکۆیەکی تری لێیە ئەو زیاتر پەیوەستە بە دەستگای جاسووسی ئەمریکی CIA بە ناوی ئینۆشیان. بە زانکۆی فێرخوازی باڵادا دەنرێت. ئیتر گەورەترین لە زانکۆ و پەیمانگا ئەم بەشە لە ویلایەتی یەکگرتوەکانی ئەمریکایە. هەموو شتێکی مەحاڵی تێدا دەکرێت. ئەو شتانە دەکرێت تەنانەت لە توانای ئێمە و مانانیشدا نەبوو. زۆر لە ئێمە گەورەتر دەچووە ناوی و وەردەگیران. وتم تەنها لە ئەمریکا هەیە، ئەی لە جێگەی تری دنیا نییە، بۆ نمونە ئەوروپا، ئاسیا و ئەفریقا. وسامە وتی چۆن نییە؟ زانکۆی نێودەوڵەتی سیحر هەیە لە سکۆتلەندا، ناوی ئەکادیمیای ماکتافیشە. بۆ زانستەکانی جادوو ناوەکەی بەو شێوەیەیە. یەکێکە لە زانکۆ بەناوبانگەکانی جیهان بۆ ئەو بوارە. من چووم لە ناوچەیەکی زۆر خۆشدایە، لەسەر کەنارەکانی لۆشنیسەیە، گەورەترین زانکۆی سەرزەویە. من لە کەرنەڤاڵی جادووبازەکاندا لەوێ بووم و دیاریم وەرگرتووە. وتم دیارەکە چی بوو؟ وسامە وتی هەندێ دەرمانی سیحر کە زۆر گرانبەها بوون و خۆڵی فیرعەونە. وتم پەنا دەگرم بەخوا لەم کارە قۆڕانە، ئەی جێگای تر هەیە لە وڵاتە ئیسلامەکان زانکۆی وا هەبێ؟ وسامە وتی ئەی چۆن نییە؟ زانکۆی هەرەمەکانی میسر گەورەترین زانکۆیە لە هەموو ئەفریقا کە لە دوو بەش پێک هاتووە. بەشێکی لە ناو گیزەدایە لای ئارامەکان، بەشێکی تری لە ناو کتێبخانەی ئەسکەندەریەدایە لە ژێر زەوی. ئەوەی کە جادووباز نەبێ بۆی نییە بچێتە ئەو بەشە. بۆ زانیاریت ماکوان، زیاد لە 200,000 کڕۆنم داوە بڕۆمە ناو ئەو کتێبخانەیە، نەیان هێشتووە. کتێبی زۆر گرنگی تێدایە لەسەر جادووبازی کە دەگەڕێتەوە بۆ شارستانی فیرعەونەکان، واتە نزیکەی 15 سەدە پێش لە دایکبوونی پێغەمبەر عیسا کوڕی مەریەم سەلامی خوای لێبێت. بابیرم نەچێ ماکوان، شتێکی تر هەیە بیزانە. چیایەک هەیە لە ئەفریقا ناوی بیروەیە، کۆمەڵێک ساحری گەورەی لێیە کە پەیمانگایەکیان کردوتەوە بە پارە خەڵک فێر دەکەن. ئەوانیش گرنگترین جادووبازەکانی جیهانن، لەو شاخە دەژین. تەنانەت فڕۆکەیان هەیە، چەکی قورسی تایبەت بە خۆیان هەیە. دەوڵەمەندترین خەڵکن و بازرگانی بە ئەڵماسەوە دەکەن. وتم ئەی لە ئاسیا، لە عێراق، لە ئێران، لە تورکیا، پاکستان، لە وڵاتانە هەیە تەویلەخانەی وا، ئەوەی کە پێی دەڵێی زانکۆ؟ وسامە بە پێکەنینەوە وتی تەنها لە دوو وڵاتی زلهێزدا هەیە، ئەویش چین و رووسیایە. ئەوەی رووسیا زۆر ترسناکە لە ئەوروپا و لە ئاسیا دژایەتی هەرچی ساحیرەکانە دەیکات و توانا و هێزێکی زۆر سەیر و بەتوانایان هەیە. ئەم زانکۆیە لە کەنارەکانی دەریای ڕەشە، لە ناوچەی کراسنۆکاریسکی. لە چینیش ئەوەندەی کە من بزانم هاوڕێ جادووبازەکانمان بۆیان باس کردوین و خوێندوشمانە کە ناوی زانکۆی مینجی چینیە. لە نزیک دیوارەکانی چینە، لە پەکینی پایتەخت. قوتابی پەروەردە ناکات ئەو زانکۆیە، تەنها ئوستازی جادوگەر پەروەردە دەکات. زانیاری ترت دەوێ مەکوانی ئازیز؟ وتم بە دڵنیاییەوە زانیاریم دەوێ، بە دوای شتی تریشدا دەگەڕێم. ئەی لە ناو ئێوەدا خەڵکی مسلمانی تێدا بوو؟ وسامە وتی ئەوەی سیحر بکات ناوێ دینی هەبێ، دەبێ دژی خوا بێ. بەڵام دوو ئاین بۆیان هەبوو بێنە ناو زانکۆ، زەردەشتیە ئێرانەکان و هیندەکان، هەروەها جوولەکەکانی ئەمریکا. لە چەند زانکۆیەک وەک تەعلیمات درابوو بە قوتابەکان کە نابێ جادووبازەکان هاوڕێیەتی مسلمان بکەن. هیچ مسلمانێکیش بۆی نییە نزیک بێتەوە لە زانکۆکانیان. لە یەکێک لە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا دەڵێت تەنانەت دەتوانیت بیکوژیت. ئەگەر دەتەوێ باسی مەنهەج و خوێندنەکەشت بۆ دەکەم. وتم نامەوێ هەر گوێم لێی بێ. وسامە وتی سەیرە خەڵکانێک پارە ئەدەن بۆ ئەوەی یەک وشە لە من ببیستن. ئەوە تۆ یەکەم کەسی دەڵێیت نامەوێ هەر گوێم لێی بێ. وتم ئوسامەی برام، من نامەوێ گوێم لە زانستی جادوەکە بێ، کافر دەبین کافر. بەڵام گوێ دەگرم بۆ مێژووی کارەکانی تۆ. نیعمەتی ئیسلام هەروە سادە و ساکار نییە، کافربوونیش یاری مناڵان نییە. من بزانم پیاو کوشتن خراپە چۆن دەیکەم، سیحر لە پیاو کوشتنیش خراپترە. وسامە وتی بڕوا بکە ماکوان، ئێستا هەست بە لەدایکبوونم دەکەم. ئەزانم ئیسلام چەند بەرزە. ئەی پێم بڵێ بەتەما بوویت
بڕۆیتەوە بۆ کوردستان؟ وتت سیحرت لێکراوە، ئەو ڕۆژە شتێکی وات بۆ باسکردم. وتم بەڵێ بەداخەوە سیحری نیکرۆنۆمیکۆنم لێکراوە لە کەرکووکە سیحرەکە. وسامە دەستی کرد بە پێکەنین وتی ئەو سیحرە خەڵکی سەر جادە دەیکەن، ئەوە کەی ساحرن، ئەوانە سوالکەرەکانی ئەمریکا و هیندستان و خەڵکی سەرەتایی دەیکەن، ئەوە هەر باوی نەماوە. وتم بەڵام تووشی سەر ئێشەیەکی زۆری کردووم، زۆر جارتوانام نامێنێت بەسەر ئەو ئازارمدا ناچار هاوار دەکەم. وسامە وتی ڕاستە ئەو کاریگەریەی هەیە، بەڵام تەلیسمەکان پەیدا بکە ئاسانە. وتم من تەلیسمەکەم لایە بەشێکی تری لە کەرکووکە، چی ئاسانە؟ وسامە وتی ئەستەغفر الله، خەیاڵم نەبوو، ویستم بە سیحر بەتاڵی بکەمەوە. وتم کێشە نییە، تۆزێک ترسم هەیە لە پۆلیسی ئەنتەرپۆڵ بگیرێم، بە بۆنەی ئەو کێشەی ئیتاڵیا بۆی دروست کردووم. وسامە وتی من دەتوانم قسە بکەم لەگەڵ مخابەراتدا، هاوڕێیەکم لەوێ کار دەکا، بزانی ناوت ماوە لە پۆلیس؟ وتم مەمنونیش دەبم. وسامە لە بەرچاوی خۆم تەلەفۆنی کرد بۆ هاوڕێکەی و ناوی منی دایە لەگەڵ ڕۆژی لەدایکبوون و هەموو زانیاریەکان. وتی ماکوان بۆم شەڕح کە سیحر لە ئیسلامدا چۆنە و کێ باسی کردووە کتێبەکان چین لەسەری نووسراون. منیش زۆر مەمنونی بووم و وتم دڵنیابە، سەفەرەکەم کرد هاتمەوە، بە جوانی بۆت باز دەکەم، بەڵام ئێستا هەردووکمان کاتمان نییە و بە ڕۆژ و دوو ڕۆژ تەواو نابێت. ڕاستی بوو. پاشان دوای 2 ڕۆژ وتی هیچ ناود نەماوە، بەڵام من هەر بڕوام نەکرد. پەیوەندیم کرد بە برایەکی خۆمانەوە لە بەلجیکا، نوێنەری حیزبێک بوو لە کوردستان. داوام لێ کرد بەو پەیوەندی باشە لەگەڵ پەرلەمانی ئەوروپیدا هەواڵێکم بۆ بپرسێت، بزانێن ناو ماوە لە ئەنتەرپۆڵ یان نا. ئەویش هەواڵی بۆ هێنامەوە، وتی هیچ ناوێکن نییە. دڵم ئاوی خواردەوە و پەیوەندیم کرد بە بەشی ئەنتەرپۆڵی فڕۆکەخانەی کوردستان و هەولێر و سلێمانی. ئەوانیش دڵنیایان کردمەوە کە ناوی من نییە لە ناو پۆلیسی ئەنتەرپۆڵدا. دڵخۆش بووم. خێرا بلیتم کڕی بۆ مانگی داهاتوو بگەڕێمەوە بۆ کوردستان. لە نەرویجەوە سەرکەوم بۆ قەتەر و لەوێشەوە بۆ سلێمانی. بەڵام بەقەدەر هەموو ئەم جیهانە کارم بە حەسقیل و ڕاقی و حەنانەیە. بۆ مانگێک زیاتر دەچێت دیار نیم. خێزانم دەنارد بۆ ماڵی باوکی دەموت بەشک و بەتەنها بم و بێن. هەر دیار نەبوون. دەچوومەوە ناو دارستان و بە شاخدا هەڵدەگەڕام، هەر نەبوون. جاری وا هەبوو هاوارم دەکرد دەموت کوڕە ئیشم پێدانە، ڕەحمەتتان لێبێ دەرکەون. هیچ چارم نەما. پەیوەندیم کرد بە هەولێری و ئازیزی خێزانیەوە. وتم بڕۆن بۆ لای ڕووناخان بزانن لەکوێ سیحرەکانیان کردووە. ئەویش هەروەڵام نەبوو. 2 ڕۆژی مابوو سەفەرەکەم کەم لە بازار بووم. دیاریم دەکڕی بۆ گەڕانەوە. حەسقیل وتی چی پیاسێ بکەین؟ 2 ئەلاگەم بەدەستەوە بوو، لە خۆشیە دامنا و هاوارم کرد لە ناو ئەو مۆڵە. حەزە کوڕە حەزە خوا بتگرێ، ئەوە تۆ لەکوێی؟ هەرچی خەڵک بوو لەو مۆڵەدا تەماشای دەکردم. وایە نەزانی شێت بووم، قسە دەکەم و کەسیش دیار نییە. دەستم وا لێ کردووە کە حەسقیل بێتە باوەشمەوە، ئەم لاولای ماچ بکەم. ئەوەندەم ئیش پێی بوو. حەسقیل وتی ماکوان بیکە بە خاتری خوا، کۆنتڕۆڵی خۆت لە دەست مەدە، ئەو خەڵکە تەماشای تۆ دەکا، خۆ کەس من نابینێ. وتم بەخوا ڕاستەکەی. زوو دەستم دایەوە عەلاگەکان و باش بوو خێرا ڕۆیشتم. برادەرێکی کوردیش هاتوتی کاک ماکوان ئەوە چی بووە؟ وتم کاکە ببوورە، ئەوە بلوتوسی تەلەفۆنەکەم بوو لە گوێمدا بوو. تووڕەیان کردم و ئاگام لە خۆم نەما. سپاس بەخوا زۆر باشم و عیبم نییە، دەستخۆش. چونکە زۆر جار کە خەڵکم دەبینی لە ناو بازاردا، لە ڕێگای بلوتوسەوە بە تەلەفۆن قسەی دەکرد، وام دەزانی لەگەڵ جن قسە دەکەن. حەسقیل وتی تۆ 2 بەیانی سەفەر دەکەی. ئەو سیحری لێت کراوە، ئەوە تا لە قەبرستانێکی مەسیحیەکانە لە کەرکووک بە ناوی ئەڵماس، گەڕێکێکی شاری کەرکووکە. وتم ئەی حەزەیان هاوکاری ترم ناکەن؟ حەسقیل وتی تۆ جارێ بڕۆ، خوا گەورەیە، لە خزمەتی برای خۆماندا دەبین. وتم ئەی ڕەحمەت لە باوکت ئەنجا لە دایکت، وە لە وەشی کە ناوکی بڕیوی. حەسقیل وتی ناوکی چی؟ وتم حەزەگیان ئەوە مەسەلەیەکی فۆلکلۆری کوردی لادێ عەشایریە، تۆ وازی لێ بێنە، خەتای من بوو، ئەو سیستەمە لە مەخلوقی ئێوەدا نییە. حەسقیل وتی ماکوان
لە کوردستان ئاگال لە خۆت بێ، سەسیل لە کەمیندایە. چاوەڕوان بن بەرەو کوردستان دەڕۆین و لەوێ بزانین چی ڕوئەدا. مەملەکەتی شەیتان بەشی دووەم زنجیرەی شەشەم. چوونەوە بۆ کوردستان و دۆزینەوەی سیحرەکان. لە وڵاتی نەرویجەوە لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی ئۆسلۆ سەرکەوتم و بەرەو فڕۆکەخانەی قەتەر ڕۆیشتم. لەوێوە بەرەو فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی و دابەزیم. بەڵام زۆر دەترسام لە قەتەر بگیرێم. سپاس بۆخوا هیچ ڕووی نەدا و زۆر ئاسایی بوو. هەر گەیشتمە فڕۆکەخانەی سلێمانی هەرچی ئاسایش و پۆلیسەکانی بوو تەماشایان دەکردم. کوڕێکی مناڵکار هات بۆ لام وتی جەنابەت کاک مەکوانی؟ وتم بەڵێ. وتی تۆ سکرتێری مەلاکرێکاری؟ دەستم کرد بە پێکەنین و وتم کاکە جارێ مامۆستا کرێکار سکرتارێتی نییە. پاشان گریمان هەیبوو هەرگیز نابمە سکرتێری ئەو هیچ کەسی تریش لەبەر ئەوەی خاوەنی کەسایەتی خۆمم. بەڵام بە دڵنیاییەوە مامۆستا کرێکار دەناسم و ئەویش باش من دەناسێ. ئەوەی زانیاری داوە بە جەنابەت هەڵەیە، ئەگەر زانیاریشت لە خۆمەوێ ئەوە قسەیەکی ترە. وتی باشە فەرموو بڕۆ. دوای ئەوە جانتاکەم وەرگرتەوە هاتمە دەرەوە و سواری پاس بووم. دیسان کوڕە گەنجەکە هات بۆ لام و وتی کاک ماکوان دەتوانم پاسپۆرتەکەت بەرم کۆپی بکەم؟ بەڵام زۆر بە ڕێز و حورمەتەوە وتی منیش دامێ و دابەزیم. هەموو دەخولەکی نەبرد هاتەوە و دایەوە دەستم. منیش بە ئاسایی وەرم گرت و دەچوومە دەرەوە لە فڕۆکەخانە. کەس و کار هەمووی مقۆمخۆی بوو کە چی بووە. منیش وتم هیچ نەبووە و زۆر ئاسایی بووە چونکە هەستم کرد ئەو چەند خولەکە ڕسمی نەبوو، تەنها شتێک بوو وەک لە فڕۆکەخانە پێم بڵێن ها ماکوان ئێمە تۆ دەناسین و چاومان لەسەرتە، یا خۆبادانی مولحیدێکی فشەکەر بوو بێت لە فڕۆکەخانە کار بەدەست بوو بێت و هەرویست بێتی خۆی بابات. بەڕێوەبەرەکەیان هاوڕێم بوو، هەرچیان بکردایە دوایی تەریق دەکرانەوە. چوومەوە سلێمانی و دوای چەند ڕۆژێک لەگەڵ پێشڕەوی برام بیرم لەوە دەکردەوە کە بەیەکەوە بچین بۆ کەرکووک. ئیتر کات ڕێنە دەکەوت. بەیانیەکیان چوومە لای ئارامی بلەی بەهار بۆ سابوونکەران بۆ جگەر خواردن. لای ئارام نانم دەخوارد. تەماشام کرد یەکێ هاتە تەنیشم و وتی بە زاتی خوا هەڵناسی بەس ئەم لەولاد ماچەکەم. کە سرم بەرز کردەوە برایمی هاوڕێمە، یەکێکە لە هاوڕەکانی مناڵیم، تا بڵێی نەخوێنەوار لە ژیانیە دوو کتێبی نەخوێندۆتەوە، بەڵام یەکێکە لە کوڕە ئازا و قسە خۆشەکانی مناڵیم. دینداریشی تەواو نییە، بەڵام هەتا بڵێی کوڕی چاک بوو. کە تەماشام کرد وتم ئاخر چۆنە بێ ئەوە چەند ساڵە تۆم نەدیوە، باشە بەس هەڵ ئەسم ئەم لاولاد ماچەکەم. وتی کاکە نابێ ئەوە من ماچ دەکەم. هات و ئەم لاولای یەکتریمان ماچ کرد و بەوەستە ئارامم وت چی ئەخوا بۆی دانێ. برایم وتی بابە عیبە تۆ میوانی منی، بێ ئێوە ناخۆش 11 شیش جگەرمان خوارد. ئەوەندە دەنگی بەرز بوو حەیای بردم، هاواری ئەکرد شازی ڕەفیقم هاتۆتەوە. وەستە ئارام شیشەکان جوان دانێ، وایە زانی ئارامی بلەی بەهار من ناناسێ. دوایی بۆی دەرکەوت کە ئارام لەبەر خاتری من شیشی بۆ لێ ئەدا. بە هەر حاڵ وەستا ئارامیش پارەی لە من و میوانەکەم وەرنەگرت. دوای ئەوەی نانمان خوارد بەیەکەوە چووینە چاخانەیەک بۆ چاخواردن. باسی یادگارەکانی مناڵی بۆ دەکردم کە کاتی خۆی بەیەکەوە چەند بەرسیلەمان لێ کردوتەوە و شەوان و گۆرانی وتنی گەڕەک و چون بۆ شاخی گۆیژە بۆ چوالە و فەریکە نۆکهێنان و خواردنی و باسی ئەوەی کرد کە جارێکیان بەیەکەوە شاخی گۆیژەمان سووتان. باسی شەڕەکانی دەکرد کە لە دارالمەحەلی و خانەقوڕەکان دەمان کرد. منیش هەندێک یادگاری خۆشم بیر خستەوە. ئەوەم بۆ باس کرد کە بە مناڵی پێمانەوت بلە شەقاوە. وتم برایم بیرتە هیوایەتت ئەوە بوو چەقۆیەکی ئەبوو ئەڵقەت پێبێ، شەڕواڵەکەت شۆڕ بێ و جلی کوردی شل و شێواوت لەبەرە کرد. هەمیشە دەنکێش قارتە لە دەمتا بوو. خۆزگەم بەو کاتە بیرتە بە منتەوت با لە ماڵی ئێوە بخەون کە دەریانە کردی؟ برایم وتی 1000 خۆزگەم بەو کاتە. ئەزانی خەسرە و من بۆ تۆم خۆشەوێ؟ لە ڕاستیە من ناوم ماکوان نییە، من ناوم خەسرەوە. وتم نەوەڵا بڵێ گیان نازانم. برایم وتی بیرتە بەیەکەوە چوین بۆ پیرمەنسوور بۆ لێدانی کەسێک کە پاری تۆی خواردبوو. کە چین تەقەماندا لە دەرگا ژنەکەی هاتە دەرەوە وتت کوا فڵان کەس. کە هات مناڵەکەی نەخۆش بوو، ژنەکەی دەگریا، پیاوەکەش پاری پێ نەبوو.
300 دیناری سویسری لابوو. لە جیاتی ئەوەی لێ وەرگریتەوە 200 دیناری تریشت دایە. وادت دابوو بە من کە بچین و شەڕ بکەین و پارە وەرگریتەوە 25 دینار بی بە من، کەچی 25 دینارەکەشت دامێ، پارەکەشت وەرنەگرتەوە. وتم ڕاستەکەی، ئەی ئەزانی من بۆ تۆم خۆشەوێ بلێک گیان؟ برایم وتی وەڵا بڵێم چی، بڕوا ناکەم منە خۆش بوێ. بیرتە جارێکیان تەماچەت لێ دەرێنام خەریب و بمکوژی. بە پێکەنینەوە وایوت. وتم نا بلێک گیان، بیرتە چوون بۆ گەڕەکی ماڵی باجی پاکیس، حەزم لە کچەکەی مامۆستا ئەنوەر بوو. کوڕی ئەو گەڕەکە هاتن شەڕم پێ بفرۆشن، قسەشت نەبوو لەگەڵم. هاتی و دەرنەفیزێکت دامێ و خۆشت ئەبواڵقەیەکت دەرهێنا و پشتت نا بە پشتمەوە، وتت خەسرەوە سوور، وەکو خۆت سووریان بکە بە خوێن. تاخوا ڕەحمی پێکردین کاک ئاواتی حاجی عەبدوڵڵا هات و من و تۆش دەرچووین. یا لە شەڕەکەی ئەیوبدا کە لوتی مشکان، ئەوانیش بۆ من دانیشتن لێم بنەوە، هەر تۆ فریام کەوتی، نەت هێشت کەرامەتم بشکێنن. ئەوان زۆر بوون و من هەر خۆم بووم، هیچم لەبیر ناچێتەوە. برایم وتی بەخوا خۆش بوو، جگەرەیەکی دەرهێنا لە چیلکە ئەچوو، ئەوەنە باریک بوو. وتی دایگرسێنە بە یادی جاران. وتم بڵێ گیان من جگەرە ناکێشم. برایم وتی بە تەلاقم ئەیکێشی، جگەرە ناخەمەوە ناوپاکەتم. وتم ڕۆڵە خۆ گەزۆم ناییتێ، جگەرەیە. برایم وتی دەبیکێشە، تازە تەلاقم خواردووە. وتم برایم خەریکی چیت ئێستا کارت چییە؟ برایم وتی وەڵا ئەو تەکسیە شەقوشڕەم پێیە، سەرەتەقەیەکی پێ ئەەکەم، بەڵام بەخوا قەیرانە خەسرەوی برام ئیش نییە. وتم چەند مناڵە هەیە بلێ گیان؟ وتی 6 مناڵم هەیە. وتم خوا لێت نەسێنێ. لەو قسانەیە بووین پێشڕەوی برام لەو کاتەیە تەلەفۆنی کرد و وتی کاکە سیارەکەی دڵشاد شکاوە، ئەم ڕۆژ ناتوانین بچین بۆ کەرکووک، بابی خەینە ڕۆژێکی تر. منیش پێم ناخۆش بوو، دەموچاوم یا بەیەکە، تەماشام کرد سەعات 9 بەیانی بوو. برایم وتی ئەوە چییە سوورە بووە بێتاقەت بووی؟ وتم ئەمەوێ بچم بۆ کەرکووک ئیشێکم هەیە، ئەوە چەند ڕۆژە ڕێ ناکەوێ. برایم وتی جا ئەوەی بۆچیە منت بم، هەستە با بڕۆین. وتم ئاخر پێویستیم بە پێشڕەوی برام و یەکدوانێکی تر هەیە لەگەڵم بن. برایم وتی دەی با بڕۆین ئەوانیش هەڵەگرین. وتم ئاخر نازانم ئەمڕۆ پێیان ئەکرێیان نا، با تەلەفۆنێکیان بۆ بکەم. تەلەفۆنم کرد، تەنها یەکێ لە ئامۆزاکانم بۆی دەکرا، وتی دێم لەگەڵت، کەچی بلە وتی وەڵام من قسەم نییە لەگەڵیە. بە هەر حاڵ وتم سیلاحت هەیە؟ هێشتا قسەکەم لە دەمما تەواو نەبوو. برایم وتی بە قوربانی ئەو خوایەت بم، شەڕە ئەی لە بەیانیەوە بۆ قسە ناکەی، بەخوا 6 مانگە شەڕم نەکردووە، گیانم ئەخورێ بۆ شەڕ. ئەرێ وەڵا کڵاشیکۆفم هەیە، دەماچەم هەیە، چیتری شتەوێ پەیایەکەم، خەمیشت نەبێ، معتەمیدی ئاسایشم. وتم نەوەڵا شەڕ نییە و خەڵک ترساندنە. برایم وتی بەخوا دوو بە دوو ئەڕۆین، لای بەبا زۆر نەبین، دوایی کۆنتڕۆڵ ناکرین، خۆم و خۆت بەیەکەوە دنیا وێرانەکەین، با کەس نەیە، باشە سوورە گیان؟ وتم باشە با بچم تۆزێ پارە لای وەسا ئارام بهێنم بەیەکەوە ئەڕۆین، چەکەکان بهێنە و بیخە ناو سیارەکە و ئیتر ئەڕۆین. برایم وتی مەڕۆ پارەم پێیە، خەمی پارەت نەبێ، چەک ئامادەیە، ماڵم لە گەڕەکی ڕاپەڕینە، لەسەر ڕێگامانایە. وتم قەیناکە خۆم پێویستمە، چون بۆ لای وەستا ئارامی بلەی بەهار ملیۆنێک دینارم لێ وەرگرت. وەستا ئارام وتی پارە نەی بەب لە شەقاوە، ئەی خوات و نیەتی بداتەوە، پارەی 2 نەفەری منی لایە، پارەی پێ نییە بیە، ئەوە لە بەرچاوی تۆیە فشەفشەکە، دەنافلسی پێ نییە، سیارەکەش خەزوری بۆی کڕیوە. کە وەستا ئارام وایوت زۆرم بەزەی پێ هاتەوە، زانیم بلە نەبوونی نەبێت تەنەزول ناکە، بەڵام دیارە کە نەبوو و پارەی پێ نییە. گەڕامەوە بۆ لای و 200,000 دینارم جیا کردەوە و خێراوتم تۆ مەسرف بکە، ئەوە بە مەسرف دوای قسە ئەەکەینەوە، هەرچی سوێنی خوارد نابێت و هەمووی عادی خۆمە. وتم با ئەوت پێ بێ کە گەڕاینەوە حساب ئەەکەینەوە و لێت وەرەگرم، جارێ تۆ مەسرف بکە باشە. هەرچۆن بۆ ڕازیم کرد و ئەشمزانی درۆ ئەکا. لە ڕێگا تەلەفۆنم کرد بۆ ئەبە هەولێری و ڕەفیقم و ئازیزی خێزانی. وتم هەرچیتان کردو ناوی ساحیرەکەم بۆ بهێنن، لای ڕوونەخان و ئاشنای کچی. باش بوو وەریان گرتبوو بۆم، ناو ئەدرەسەکەیان بۆ ناردم. لە ڕێگا هەموو شتێکم بۆ برایم باس کرد. چوینە مەطعەم عەبدوڵڵا لە کەرکووک، لەوێ نانێکی ترمان خوارد. دیسانەوە بۆم باس کرد کە دەچینە سەر ساحیرێک و خۆی ناو شێخ و سحری لە من کردووە. هەستم پێکرد دەترسا، بەڵام هیچی نەوت. گەشتینە بە دەرگای ماڵی ساحیرەکە، چوومە ژوورەوە،
چەند نوێنەیەکی ئاەتی قورئانی هەڵواسی بوو، هەندێکیانی سەرۆخوار هەڵواسی بوو یاخود بەلاری. پلانیش وا بوو تەلەفۆنی هەردووکمان کراوە بێت. من تەلەفۆنەکە لە گیرفانما دەبێت و بلەش گوێمان لێ ئەگرێ کە پێم وت وەرە ژوورەوە بە کلاشینکۆفەکەەوە دێتە ژوورەوە. منیش دەمانچەکەم لەگەڵ خۆم برد بۆ لای مامەشێخەی ساختەچی ساحیر. چوومە ژوورەوە کەسێ هات بەدەمەوە وتی فەرموو حەیاتم. منیش دەستم کرد بە گیرفانما 30,000 دینارمدایە. وتم جەنابی شێخ دەبێت ببینم و بچمە خزمەتی، بەڵام بەتەنها زۆر زەڕورم، کچێکم خۆشەوێ ئەو ئیشەم بۆ بکات، چی ئەوێ ئەیدەمێ و لە سلێمانیشەوە هاتووم، ڕێگام دوورە. وتی باشە چاوەڕێ بکە، 2 میوانی لایە، با بڕۆن تۆ ئەکەمە ژوورەوە. هەرچەنە لێرە جەنابی شێخ سەرەدادەنێ، ئەگەر ڕێگەت دوور نەبوایە ئەوە ئیزنی ئەدایت. وتم ئەزانم بەخوا، خوا خێرتان بنووسێ پیاوەتی خۆتانە. نزیکەی 7 دقە چاوەڕێم کرد. هاتە دەرەوە وتی جەنابی شێخ ئەڵێ با بفەرمێ. کە چوومە ژوورەوە پیاوێکی ناشرینی چاوبەکل زل لە ورچی شەلە چوو. شێخ وتی فەرموو جەنابت چیتەوێ؟ وتم جەنابی شێخ دەمەوێت 2 بە 2 قسە بکەین، ئەو برادرە با بڕوا. کەسەکە خۆی چووە دەرەوە. دووبارە وتم من ناوم ڕێبازە، حاجی فەتاحم پێ دەڵێن، خەڵکی شارۆچکەی بازیانم، حەزم لە کچێکە ناوی پرشنگە، باوکی نایدا بە من، دەڵێ تۆ پیاوکوژی، من کج نایم بە پیاوکوش. جا قوربان چۆن ئەتوانی ئەو باوکو و کچەم بۆ ڕازی بکەی؟ وتی ڕێبازگیان دایکە ناوی چییە؟ وتم ناوی حەلاوە. وتی ڕێبازی کوڕی حەلاو ئەو کارە زۆری تێدەچێ، بەڵام دڵنیا بە لە 100% بۆت دەکەم. وتم یا شێخگیان مەمنونت دەبم، چەند ئەڵەی ئەیخەمە سەر چاوم. وتی 2 وەرەقە. وتم جا 2 وەرەقە چییە؟ تۆ بۆم بکە، من دەفتەرێکت ئەدەمێ، پارە کێشە نییە. شێخ وتی بڕۆ پاش 2 سەعاتی تر وەرەوە بۆت دەکەم. وتم چیم بۆ ئەەکەی؟ تۆ پەلە مەکە نەنکی ئەو کچە کە من حەزی لێ دەکەم مشتری خۆتە، ئەو منی ناردۆ بۆ لای تۆ، ئەزانی کێ ئەڵێم؟ وتی نازانم کێ ئەڵێی. وتم شەمسەخانی دایکی کاک سەڵاح. وتی ئەها دەزانم ئەوە مشتری هەمیشەیی خۆمە. وتم ئەو کەسەی کە ماڵی منی کاول کردووە کەسێکە ناوی ماکوانە لە نەرویجە، هاوڕێی سەلاحی کوڕی شەمسەخانە لە نەرویج ئەژی. وتیان تۆ سیحرێکت لێ کردووە، سیحرەکە کاریگەری نەماوە. ساحر چونکە ساختەچی و درۆزنە زوشتی بیرەچێتەوە و نەیزانی چۆن سیحری لە من کردووە، بەڵام بیرم خستەوە و نەیپرسی چۆنت زانیوە، هەرچەنە ئەگەر بیپرسیایە وەڵامم بۆ ئەوەشدا نەبوو، ئەموت کچەکەی سەلاح وتوێتی سیحرمان لێ کردووە. شێخ وتی ئەو کوڕە ناوی چییە؟ وتم ناوی ماکوانە. وتی ئەی دایکی ناوی چییە؟ هەمیشە ساحیرەکان ناوی دایک لە خەڵکە پرسن، چونکە سیحرەکان لە ڕێگەی ناوی دایکەوە ئەکرێ نەک باوک. وتم ماکوانی کوڕی ئامینە. وتی کاک ڕێباز ئەوە سیحری لێ کراوە. وتم ئەزانم یا شێخیان بۆیە باسی سیحرم لەگەڵ کردەوە، ئەمزانی لە تاو پارە ئاگای لە خۆی نەماوە، لەگەڵیشیدا خۆش ئەیوت سیحرم لێ کردووە. بەڵام من دەمەوێت ڕاستی پێ بڵێم، لای شێخ تووت لە سلێمانیەوە هاتووم، ئەو فەرمووی تۆ سیحرت لێ کردووە، بەڵام کاریگەری نییە، ئەگەر سیحرەکە بهێنیت بەتاڵی بکەیتەوە سەر لە نوێ سیحرێکی ڕەشی لێ بکەیت، چونکە ئەو سیحرە کە شێخ تووت دەیکات تا ئەم سیحرەی تۆ بەتاڵ نەبێتەوە بۆی ناکرێ و کاریگەری نابێ. منیش چی دەڵێیت؟ ئەیدەم بە جەنابت شوێنی سیحرەکەمان پێ بڵێ. شێخ وتی ئەوە تا لە قەبرستانێکی مەسیحیەکانن لە ئەڵماس بە ئێسقانی حەیوان سیحرەکەم لێ کردووە. وتم یا شێخ ئەتوانی بچی بیهێنی؟ شێخ وتی من ناچم، چونکە قەبرستانەکە گیراوە بە تەلبەن، جارێک کە چوومە ناوەوە لە ڕێگای کڵێساکەوە چوومە ناوی، اینجا سیحرەکەم لەوێ کرد و ئەویش بۆ شەمسەخانم کرد چونکە مشتری خۆمە، بەلامەوە سەیرە ئەو شێخە ئەڵێ ناتوانم سیحری لێ بکەم کە سیحری تری لێ کرابێت. وتم دەی ئاساییە جەنابی شێخ، ئەگەر بکرێت تۆ ناونیشانی قەبرەکەمان پێ بڵێی خۆم دەیهێنم. شێخ وتی قەبرەکان زۆر نییە، لە دەرەوەی کڵێساکەدایە، کە دەچیتە ناو حەوشەی کڵێساکە لە پشتەوە 8ەم قەبرە لای چەپیەوە شاردوومەتەوە، لە ناو کۆمەڵێک دەزوو ئێسقان و لە ناو قوتوویەکی بچووکدا دوعام تێدا نووسیوە، بیهێنن ئەگەر توانیتان ئەوەیە. کە شوێنەکەی وت ئیتر زۆر کوێم پێ نەدا، دەمانچەکەم زۆر بە سادەیی دەرهێنا وتم ئەزانی من کێم؟ شێخ وتی خۆت ماکوانی؟ وتم جنۆکەکانە پیان وتی. وتی ئەی چۆن دەمانچە لە من دەرێهێنی؟ ئێستا پێیان بڵێم لێت بدەن و گۆج و ئیفلیج بکەن؟
کلکە دەمانچەیەکە ما بەسەر شانیە، 2 فیشەکەم تەقان لە ژوورەکەیدا کە بلە هاتە ژوورەوە 3 ئافرەت و 2 پیاوی بە کڵاشینکۆفەکەی هێنایە ژوورەوە. منیش دەمانچەکەم لەسەر کەللەی سەری دانابوو، ئایەتەل کورسی و دوعام دەخوێن، هیچی پێ نەکرا. جادوبازەکە کە خۆی ناو نابوو بە شێخ وتی پارەتەوێ؟ وتم نا، پارەی حرامی خۆت بۆ خۆت نامانەوێ، بەڵام سوێن بەخوا درۆ بکەی وەک سەگ ئەتۆپێنم. 30,000 دینار منداوە بۆ کابرایە بماناتەوە. ئەوە دەچین بۆ ئەو جێگایە بۆ زانیاریشت. ئەو 3 ئافرەتەی لێرن هەر سێکیان لەشفرۆشن، ئەشزانم بۆچی هاتوون و بۆچیش بەکاریان ئەهێنی. یەکێکیش لەو پیاوانە دەیوتە، خاڵە ڕاقی ئەیچپان بە گوێمە، ئەو زانیاری ئەدامێ. جادوبازەکە هەستا دەسم ماچکە، وتی ئەبمە کۆیلەت و عەبدت، چیتەوێ بۆ تەکەم بە زوازم لێبێنە. هەر ئەیوت بەجێیان هێشتم، هەموویان بەجێیان هێشتم. وتم ئەزانی بۆچی بە ئاسایشم نەوتووە؟ ئەگەر بزانم درۆ ئەەکەی ئەم جارە خۆم پێست دەگروم، بەس ڕاستم لەگەڵ بکەی ئەو بەخشم، بە مەرجێک واز لەم کارە قۆڕە بهێنی باشە. جادوباز وتی تۆ چی ئەڵی من بە قسەتەکەم؟ وتم پارەی سیارە و بانزین و بلیتی تیارە و هەموو مەسرەفێکت لێوەر ئەگرمەوە ئەگەر درۆ بکەی. ساختە چی؟ بەرەو قەبرستانی ئەڵماس کەوتینە ڕێ. قەبرستانی ئەڵماس و برایم و قەشە. کە لای شێخی ساختەچی هاتینە دەرەوە، بە برایمی هاوڕێم وت باشە، ئەوە ئاسایش و پۆلیس ئەمانە بۆ ناگرێ. برایم وتی بڕوا مەکە، کێ حەقی بەسەر ئەمانەوە هەیە؟ وتم بەخوا ئەمانە لە تیرۆر و ئیرهاب خراپترن، ماڵ و سەروەت و سامانی خەڵکە خۆن. ئەبوو وەزارەتی ناوخۆ ڕەچاوی ئەم جۆرە ماڵانەی بکردایە، وەک ماڵی لەشفرۆش وایە ئێرەش. برایم وتی جاکە کە تۆ لە کوردستان نیت، لێرە ماڵی لەشفرۆش و دوکانی مەشروب زۆر بەڕێزن، حرمەتی دنیایە لێ دەگیرێ، کار ئاسانی زۆریان بۆ ئەکرێ. ئەو دوو شوێنە بە تایبەتی لە سلێمانی و هەولێر جێگای ڕێزی دەسەڵاتدارانن، بە پێشکەوتنیشی دەزانن. وتم ڕاستەکەی، بۆیە حاڵمان زۆر جوانە، ئەوە خەڵکەکەشیان بە خۆیانەوە سەرگەردان کردووە. چین بەرەو کڵێساکەی ئەڵماس، ئەوەی کە قەبری مەسیحەکانی لێیە، کڵێسایەکی بچووکە، بە پشتیەوە قەبرستانێکی تری لێیە، نەمزانی هەر هی مەسیحیەکانە یا موسڵمان. بە هەر حاڵ من و برایم چوینە کڵێساکە، وتمان سەردانی قەبرێ دەکەین، هاوڕێمان بووە. زانیان وانیە، وتیان بمان بوورە، ئێمە لێرە دانراوین بۆ ئەوەی کەس نەچێتە ژوورەوە و ناهێڵین، بڕۆن. بلە دەستی کرد بە دەنگەدەنگ و نەمهێشت، زۆر لەسەری بڕوا، باڵم گرت و وتم با بڕۆین. بلە وتی هیچ فکرەیەکت لایە؟ وتم نەبەخوا مێشتم هیچی تیان نییە، بەڵام نامەوێتێکی بەم جارێ، بڕۆ با بڕۆین، کات درەنگە. ئێوارەیەکی درەنگ بوو، وتم با بگەڕینەوە بۆ سلێمانی. برایم وتی کاکە ئێستا ئاچم هەردووکیان چەکەکەم بۆت، ئەوەی ئەتەوێت دەری بێنە. وتم کاکە شاری بێحاکم نییە، من و تۆ چۆن دەستمان هەیە و خۆمان بە ئازادەزانین، ئەوانیش دەستیانەیە و خاوەن غیرەتن. خۆ من ئەگەر بیریش لەو فکرەی تۆ بکەمەوە لەبەر تۆ هەر نایکەم، خاوەن 6 مناڵی، بڕۆ لێخ و ڕەبۆ سلێمانی. هەر چۆن بوو قەناعەتم پێکرد، گەڕاینەوە بۆ سلێمانی. لە ڕێگە وتم خۆت ئامادە کە بەیانی ئەگەڕینەوە، زوو وەرە بە شوێنما، کەس نەزانێ ئەوەی کە ڕووی داوە لای کەس باسی نەکەی، بۆ ئەوەی بەڵکو خۆی گەورە ئاسانی بکە. کاتژمێر 6 بەیانی بوو لە دەرگایدا و قەیماغ و نانی گەرمی هێناوە بۆ ماڵەوە و دایکم وتی خێرە برایمی کۆنە ڕەفیقت هاتووە؟ خێرا هەسام وتم برایم، وتم زووەرە، بەڵام نەموت ببە بە کرێکاری خەباتە. نوێژی بەیانیم کەمێک پێش ئێستا کردووە، تازە خەوم لێکەوتووە. برایم وتی نانی گەرم و قەیماغم هێناوە بۆت، درەنگە نانەکەت بخۆ باز و بڕۆین. کەوای وت دایکم وتی بۆ کوێ ئەڕۆن؟ عەرزی دایکمم کرد کە لە کەرکووک کۆڕێکم هەیە و لەوێ کۆڕەکە دەیگێڕم برایم ئەمبا. دایکم وتی ئەی پێشڕە و لەگەڵ نایە؟ وتم ناپێویست ناکە، برایمم لەگەڵایە. برایم وتی ئامینە خان خەمن نەبێ، منیش هەر وەک پێشڕە وام. دایکم وتی زیاتریشی برایم جان، خوا تۆمان لێ نەسێنێ، بەس من لە مناڵیەوە تەماشاتان دەکەم، تۆ خەسرە و یەک بگرن دنیا وێرانەکەن، دڵم لێی داوە ئەڵێم بۆ شەڕ ئەڕۆن. وتم دایکە بۆ خاتری خوا کوا تەمەنی شەڕمان ماوە، ئەو باسی چیەکەی؟ بلەوتی دادە ئامینجان خەمن نەبێ، ئەوەی شەڕ لەگەڵ من و ماکوام بکە، خۆم ئەیەم بە کوژ لەسەری، کێ حەدی هەیە؟ دایکم چووە ئەو دی و چای لێنا. وتم باشە، خۆ من وتم با کەس نەزانێ.
بلەوتی دەچی بکەم ماڵە ئاوا بێ سوزانم دایکەمەی زانیوە. خەسترە و وەڵاهی دایکە بە چاوی مناڵەی تەماشامانەکە وا ئەزانێ شەڕەگەڕەکەکەی جارانە ئەشدانێ هەردووکمان چۆنین. وتم ئەی ڕۆڵە دایکە دایک مناڵەکەی برسی بێ ئەزانێ جاوەرە کێشەی هەبێ. دەرچوین بەرەو کەرکووک لە چەمچەماڵوتی چی بکەین. وتم تا ئێستا نازانم هیچ لە مێشکمانیە. لە ڕاستیژە چاوەڕێی ڕاقیمە کرد دوێنێ چەند دەقەیەک بینیم ئیتر دیار نەما نەمەزانی چی بکەم. وتم برایم ئەچین لەگەڵ قەشەی کڵێسا قسە ئەکەین زۆر بە معقولی هەموو شتەکانی پێڵین دڵنیام هاوکاریمانەکە. برایم وتی لەو باوەڕای هاوکاریمان بکە. وتم دەی خۆ دزی ناکەین حتمەن پیاوێکی باشە و لە شت حاڵیە بێ قەشە بەڵام شتێکەیە بیزانە با خۆمان تۆزێت ئەخیرکەین نەکو ئەو دوو پاسەوانەی دوێنێ لەوێ بن بەڵکو ڕۆشتبن و کەسێکی تر لە جێگەیان بێ. چوینە بەردەم کڵێساکە لە جەڕەسمان ناو دەرگا کرایە و پیاوێک هات بەرەو ڕوومان و وتی فەرموون. منیش بە عەرەبی قسەم لەگەڵ کرد و عەرزیم کرد کە جەنابت لێرە چیت و ناوی بەڕێزت چییە؟ وتی ناوم لوئەیە و من جێگیری ئیدارەی ئەم کڵێسایم. وتم ئوستاز لوئەی کێشەیەکمان هەیە ئەگەر هاوکاریمان بکەی زۆر مەمنون دەبم. لوئەی وتی لێرە تەنها نوێژ و دوعا دەخوێنین بڕۆن بۆ کڵێسا گەورەکە لەوێ باوکمانی لێ و هاوکاریتانەکە ئەگەر خەوتان بینیوە یا مردووتان هەیە خۆتان پاک بکەنەوە بە دوای خەلاسدا بگەڕێن لەوێ دەکرێ. هەندێک شتی تریشی وت باش لێ تێنەگەیشتم یەکەم جار بوو بیبیستم. وتم ئوستازی محتەرەم کێشەکەمان لێرەیە ئەویش لەم قەبرستانەی ئێوەیە ساحیرێکی پی سیحری کردووە ئەگەر هاوکاریمان بکەی چەند خولەکێک دەچین سیحرەکە دەهێنین و بەتاڵی ئەکەینەوە و زۆر سوپاسی جەناب دەکەین. لوئەی تووڕە بوو چۆن تووڕەبوونێ دەنگی بەرز کردەوە بەسەر من و برایم. بەخوا من خەریب و تەحەملم نەمێنێ بەڵام سوپاس بخوا دانم بە خۆمان گرت. بەڵام بلە تەحەملی نەما هاواری کرد بەسەریا منیش لە جیاتی ئەوەی دەستی بگرم کوڵام لە پێکەنینا بە دەنگی بەرز پێی وت لاخۆی تۆ مەلای کەی مەلا دەبێت تووڕە بێ. وتم بلە مەلای چی ئەوە قەشەیە هەیبەت بەخت من پێ دەکەنیم. کابرای مەسیحی تووڕە بلەش زۆر بە تووڕەیی پێی ئەڵێ مەلا قسەم بۆ نەئەکەرە لە تاو پێکەنین بە منی وت بە چی پێ ئەکەنی؟ وتم بە هاوڕێکەم پێ ئەکەنم وازانێت تۆ مەلای دەڵێ مەلا چۆن تووڕە ئەبێ. لوئەی وتی کوڕە دەبڕۆن لە خۆتان و مەلاکانیشتان بەم کەی کاتی ڕابواردنە دەی بڕۆن ملتان بشکێنن. کەوای وت چاوم ڕەشیتیانەما و ڕێک کێشان بەدەمیا خستم لەسەر پلیکانی دەرگاکە بلەش نەیهێشت خۆی ڕابسکێنێ یەک دوو لە قەیپیا کێشا و پژملی گرت و دەماچەی لێ دەرهێنا و دەستی پێ بەرز کردەوە هەرچی پێبوو بە تەلەفۆن و کلیل هەمووی لێسەن. برایم وتی بە کوردی گوێم لە دەنگێ نەبێ. ئەی ژووتی بۆ خاتری خوا نەمکوژن بە کوردی قسەی کرد. برایم سەیرێکی منی کرد و بزەیە گرتی وتی شەق فێری کوردی کرد. چوینە کڵێساکە باش بەستیەوە گولیسەکەشی هێنا پاشان خستی ئاودەستێکە و دەرگاکەمان داخست بلە پێی وت گۆرەوەکانە داکەنە. وتم گۆرەوی ئەو بۆ چییە؟ وتی ئەی خنم بەدەمیا نەکو هاوارکە. وتم نائاقڵە ئێمە هەموو نیو سەعاتێکمان پێچێت دەنگە دەنگ ناکە گۆرەوی ناوێ ئەگەر دەنگی لێوە هات فیشەکێ بخنە بەدەمیا تەنها بۆ ترساندن. بلەوتی ماکوانی برام بیکوژم خێر مەگا. وتم کاتی ئەوە نیە وازی لێبێنە با بڕۆین بەڵام لوئەی گوێم لە دەنگێ نەبێ باشە؟ لوئەی وتی باش. بە ئیسراحەت چوینە ناو قەبرستانەکە بە بلەم وت جوان حەرەسیات بگرە تا ئەیدۆزمەوە. قەیرێک گەڕام بە شوێنیە یەک دوو قەبر گەڕام نەبوو. لە سێمە خەریک بووم لەپڕ گوێم لە دەنگە دەنگ بوو. وتم بلە بەخوا قوڕکرا بەسەرمانە دیارە ئەو سەگ بابە تەلەفۆنی کردووە. بلەوتی نا مۆبایلەکەی بە منە ناتوانێت تەلەفۆنکە. وتم ئەو قەرەباڵخیە چییە؟ بلەوتی نازانم. وتم وەرە ئێرە هەڵکەنە هەرچی دۆزیەوە لە ئێسخان خێرا هەڵیگرە ئەگەر ئێرەش نەبوو گومانم لەو قەبرەی بەرامبەری هەیە باشە منەچم بزانم چییە دەماچەکەم بەرێ ئەگەر منیش گیرام توانات هەبوو ڕاکە تواناشت نەبوو خۆنامان کوژن دەگیرین و تەواو دوای ئازادمانەکەن. برایم وتی بڕۆ بێخەم بە بزانە چیانەوێ. چوم دەرگام کردەوە مەیتێکیان پێبوو هێنا بیان بۆ ئەوەی بینێژن. وتم چییە؟ وایان زانی من قەشەم. وتیان باوکە ئەوە مردوومان لێ مردووە وەرە بیخوێنە نزاکان بەڵکو عیسای مەسیح لێی خۆش بێت. عەرزم کردن من پاسەوانم لێرە ئێستا جەنابی قەشە دەگەڕێتەوە بفەرمون مەیتەکەتان بهێنە ژوورەوە.
هاتنە ژوورەوە. پێش ئەوان چوون مەوزوعەکەم بۆ بلەباس کرد. وتم هیچ نییە مەیتیان پێیە، بەس بڕۆ تەماشایەکی قەشە بکە، نەکو هاوار بکات، بێت و پێمان بزانن شەق بە شەقڵێ جێمان کەرەوە. بڕۆت و ڕەبە لێی، بە تەلەفونەکەشی تەلەفونێک بۆ من کە با ژمارەکەیم لابێ. هەر واموت خێرا تەلەفونی بۆ کردم بە ژمارەی قەشەکە. چووە ژوورەوە بۆ لای ئەو خانەوادەیە کە مردۆکەیان پێبوو. هەر ئەگریان سەرقاڵی مردۆکەیان بوون. لەو قەبرستانە چەند قەبرێکی ئامادەکراوی لێبوو. ئەوانیش بە دوای قەبرێکی باشی ڕوکنە ئەگەڕان ڕێنە دەکەوتن لەکوێ بینێژن. منیش دەستم کرد بە هەڵکەندنی جێگاکەی تر و سیحرەکەم دۆزیەوە. لە خۆشیە هاوارم کرد و پێکەنیم کە دۆزیمەوە. هەمویان تەماشای منیان دەکرد. منیش وتم بۆ خۆتان و مردۆکەشتان هیلاگەکەن، دە لە جێگەیەکدا بینێژن بە ئارام بگرێت. بە تووڕەیەوە وتم وەکو دڵسۆزیەک. هاوارم کرد وتم بلە چیت لێ هات. هاتەوە بۆ لاموتی خەمن نەبێ، ئەوە نەترساوە میزی کردبە بەخۆیە. وتم با بڕۆین، ژمارەکەی من بسڕەوە لە مۆبایلەکەی و بمەرێ. چین بۆ لای خەڵکەکە و بە براییم وت سەرخۆشیەکیان لێ دەکەین و دەڕۆین زۆر ئاسایی بە. کەچی هەر چووینە پێشەوە براییم وتی ڕەحیم الله لمن عاد الفاتحة. من کوڵام لە پێکەنینە. هەر چۆن بوو دانم بەخۆما گرت، بەڵام هەرچی مەسیحی بوو بە قەبرەکانیشیانەوە تەماشایان دەکردین. وتم ببوورن بڕێزان، براییم نازانێ، لەگەڵ خۆما پاسەوانە. ئەوە تەلەفۆنی جەنابی قەشەلوئەیە، داوێتی بە من نیو سەعاتی تر ئەگەڕێتەوە لاتان، یەکێکتان بالاتان بێت تا دێتەوە. ئێمە ئەبێ بڕۆین، دەواممان تەواو بووە. لە بەغداد دەوامی ترمان هەیە لە وەزارەتی داخلی، دەبێ فریای سیارە بکەوین بۆ بەغا ئەڕۆین. ماڵ ئاواییمان لە هاوڕێ مەسیحەکانمان کرد و لە قەرباڵغی ناو کەرکووک دەرچوین. هاتینە سەر جادەی چەمچەماڵ. تەلەفۆنم کرد بۆ تەلەفۆنەکەی لوئەی. 4 جار جەڕەسی لیا کەس هەڵی نەگرت. سەری 5ەم جار هەڵگیرا. کە هەڵیان گر وتم بڕۆن، قەشە خۆی پیس کردووە لە تەوالێتەکەدایە. با تەڵقینی مردۆکەتان بۆ بدات، بیکەنەوە با نەمرێ لە برسا. تەلەفۆنم داخستەوە. دوای نیو سەعات تەلەفۆنێکی ترم کرد، لوئەی خۆی هەڵی گرت. منیش وتم ئوستاز لوئەی محتەرەم، ئەنە ماکوان مع ئەلفی سەلامە. هاواری دەکرد بە کورتی جنێوی ئەدا و منیش ویستم دایخەمەوە. برایم پێ ئەکەنی، لێی وەرگرتم وتی ئەوە بۆ وا قسە ئەەکەی، بگەڕێمەوە بۆت. ئێستا با بزانین چۆن سیحرەکە بەتاڵ بکەینەوە و حەسقیل دڵی لێم ڕەنجاوە لەسەر ئەوەی لە کتێبی مەملەکەتی شەیتان بەشی یەکەم کە چاپ کراوە لە کوردستان وتراوە ئەو مردووە. من و حەسقیل و پاسێک جنۆکە لە ڕێگە هاتینەوە و گەشتینە لای بازیان. برایم وتی تو خوا دڵم مەشکێنە، گۆرانیەکەی ماملێ با بەیەکەوە بڵین، بیری مناڵیم دەکەوێتەوە. وتم کورە برایم، تازە کوا تااقەتی ئەو شتانم ماوە، سەر و ڕیشم هەمووی سپی بووە. برایم وتی تو خۆی گەورە سوورەی برام وا مەڵێ، ئێستاش ماشەڵڵا زۆر گەنج و قۆزیت. ئەها بیرتەشەوە کە گۆرانی دەوت لە بەردەم دوکانەکەی کاک عومەر مۆریاسی لەسەر سیمەترێکە. هەرچی گەڕێک بوو هاتنە دەرەوە. ڕەحمەتی باوکیشت هات لە ترسا ڕات کرد. وتی ڕامەکە، 5 دیناری دایتێ، وتی گۆرانی بڵێ. حەزی لە گۆرانێکە بوو، ئەوە بڵێ. وتم ئەزانی بۆچی ڕام کرد برایم؟ وتی نەوەڵا نازانم. وتم ئەو ئێوارەیە پەنجەرەی ماڵی شاهۆ و حەمەی پورە کافیەم شکاندبوو، شکاتم لێکرا بوو. باوکیشم بە ڕەحمەت بێ زۆر حەزی بە دەنگی ماملێ بوو، واتای ئەوە بوو هات لێم خۆش بووە. بەڵام بەو مەرجەی گۆرانی بڵێم. منیش دەستم کرد بەو گۆرانەی کە ئەو حەزی لێ دەکرد، بە ناوی ئەو گوڵەی مەشهوری گشت عالەم بوو، کوا یادی بەخێر. بۆ ئەوەی لێیان نەخۆم و شەو کردمان بە حەفلە، شەوێکی خۆش بوو. بەڵام کاک فوئاد هات تێکیدا، سەرخۆش بوو. بەڵام برایم، تۆش دەنگ خۆش بوو بیرمە، بە یەکەوە دەمانوت باوکم هەر ئەو شەوە پاریدا بە تۆش لە بیرمە من. برایم وتی تخوا تا دەگەینە سلێمانی تۆزێک با بە یەکەوە بیڵێین. باوکتم زۆر خۆشەویست، ئەویش لە ڕەفیقەکانی تۆ بیرمە بەس من و دلاوەری خۆش دەویست. وابوو؟ وتم ڕاستەکەی، ئەزانی ئێستاش دلاوەر هەر وەک جاران دێ بۆ لای دایکم و منیش هەرچی بێم و بۆ کوردستان دێت بۆ لام. برایم دەستی کرد بە گۆرانی ماملێ بە دەنگێکی خۆش و منیش وەڵامم دایەوە تا سلێمانی. گەیشتینەوە سلێمانی و کاتی نوێژی شێوان بوو، واتە مەغریب.
چوون بۆ مزگەوتی عەلی کەمال و نوێژمان کرد و گەڕامەوە ماڵەوە. ئیتر برایمیش بەجێ هێشتم و چووەوە بۆ ماڵی خۆیان. پاشان ڕۆشتم بۆ مەخزەنە تایبەتیەکەم کە لە سلێمانی هەمە بۆ کتێبەکانم کە چاپ دەکرێت. لەوێ تەماشای ئەو کتێب و گۆڤارانەم دەکرد کە ماونەتەوە. لەپڕ حەسقیل پەیا بوو. وتم ئەوە لەکوێی پایزە برا. خۆشحاڵم لە کوردستان ئەتبینم. ئەوە ڕاقی چی بەسەر هات؟ هیچ وەڵامی نەدامەوە، هەر وەک مناڵێک پێم بڵێ قسەت لەگەڵ ناکەم. وتم ئەوە چیە حەزەگیان؟ ناز دەکەی بەسەرما؟ وەرە پێم بڵێ ئەو سیحرە چۆن بەتاڵ بکەمەوە. حەسقیل وتی زۆر تووڕم لێت ماکوان. وتم حەزەگیان بۆ؟ ئەوە بۆ لەم کتێبەی کە چاپت کردووە دەڵێی حەسقیل مردووە. وتم حەزەگیان تۆش کتێبە خوێنیتەوە؟ ئەی تەمەن درێژبی یاخوا، بەڵام ئەو هیچ و پوچە مەبەسم سەسیلە. وتی حەسقیل مردووە. خۆشت باشە زانی منیش لەم بەشی یەکەمەدا باسی جەنابتم کرد کە مردوویت. ئەزانی ئەو خەڵکە چەندی پێ ناخۆش بوو؟ دوایی دڵنیا بە زیندوو دەبیتەوە و دەتکەمە پاڵەوانی ئەم چیرۆکە. وعد بێ مناڵت بەناوە ناو بنێن. باشە ڕازیت؟ بەخوا من تۆم زۆر خۆشەوێ ماکوان. منیش وتم تەنها من یا مرۆڤەکان. بەخوای پەروەردگار ئەوەی چاکە خواز بێ لە ناو ئێوەدا ئێمەی جنۆکەی موسڵمان خۆشمانەوێت کاکە ئێمەش براتانین. وتم بەخوا ڕۆحی حەزەگیان، ئەرێ ئەو سیحرە چۆن بەتاڵ بکەمەوە؟ ئەوە هێناومەتەوە لە ناو ئەم پەڕۆیەدایە بیهێنم؟ حەسقیل وتی هاوڕەیەکم هێناوە بۆ ئەوەی پێت بڵێ، ناوی نەسناسە، ئەو لێی ئەزانێ. نەسناس وتی ماکوان ئەسەلام عەلەیکم چۆنی؟ کە ئاوڕمدایەوە تەماشا دەکەم کوڕێکی گەنجی زۆر باڵابەرز بوو، جلوبەرگێکی زۆر جوان و پۆشتە و پەرداخی لەبەردا بوو، شێوەی جلەکانی لە هیندی دەچوو. منیش وتم خوا ئیمانت باتێ ناسناس گیان. وعەلەیکم السەلام. نەسناس وتی ماکوان ئەو ئێسقانانە ئێسقانی کەمتیارە، بیشکێن و وردی بکە، ئینجا لەگەڵ خۆڵدا با تێکڵی بکەین. پاشان زیاد لە چەند جارێ سوورەتی فاتیحە بخوێنە و دوایی ئایەتەل کورسی بەسەرا بخوێنە. وتم چەند جار تەحدیدی کە. نەسناس وتی لە 10 جار کەمتر نەبێ، زیاتر خراپ نییە. پاشان 3 سوورەتی قول هو الله ئەحەد و پاشان ئایەتەکانی سیحری بەسەردا بخوێنە. وتم ئایەتەکانی سیحر کامانن؟ نەسناس وتی من لەبەرم نییە. تەماشای حەسقیلم کرد. وتم ئەی تۆ دەیزانی؟ حەسقیل وتی نەوەڵە. وتم ئەی چارە؟ نەسناس وتی ئەچم زوولە بانگ دەکەم بزانم ئەو نایزانێ. منیش وتم دەبڕۆ چیەکەی لێرە ڕاکە بەساقت بم، ڕەحمەت لە خۆت و دایک و باوکت. لەپڕ نەما و حەسقیلش لەپڕ نەما. بە هەر حاڵ تەماشای کتێبەکانم دەکرد، خەریکی چاکردنیان بووم. گیزە گیزێک هات زانیم ئەوانن. بۆ ئەوەی نەترسم حەسقیل و ڕاقی و حەنانش فێر بوون وەک ئاگاداریەک گیزە گیزێکی وەک ڕەشەبا ئاسایان دەکرد و خۆیان نیشان ئەدام بۆ ئەوەی دانەچڵەکەم و نەترسم. ئەوە نەمزانی پاسێک جنۆکە هاتن و پەیابوون لە مەخزەنەکەدا. لەوانەی دەمناسین ڕاقی و حەسقیل و حەنانە و نەسناس بوو. اینجا زولات و سەعالات و میهلە و نەشەق هاتن. تەعارفمان کرد و ئەوانەی ئافرەت بوون میهلە و حەنانە و نەشەق بوون. باقی پیاو بوون. خۆشحاڵی خۆمم دەربڕی. نەسناس ڕووی کردە زولات و وتی ئاەتی سیحر کامانن کە لە قورئان دابەزیوە، با ئەو سیحرە بەتاڵکەینەوە. دەستی کرد بە خوێندنەوەی. منیش ئەمنووسی. لەوانە سوورەتی ئەلعراف بوو، پاشان سوورەتی یونس، پاشان سوورەتی تەها. زولات وتی ماکوانجیان ئەم ڕوقیە بخوێنە، هەموو جارێک ئەمە زۆر گرنگە، چونکە جوبریل سلامی خوای لەبێ بۆ پێغەمبەری خوێندۆتەوە. ئەگەر ئازارت بوو یا هەستت کرد سیحر لێکراوە، بۆ هەر جارێکی تریش بەتاڵ نەبێتەوە لەگەڵ ئاەتەکاندا. یاخود پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ڕوقیەی کردووە بۆ کەسوکارەکەی خۆی ئەمەی خوێندووە، تۆش بیخوێنە بۆ ئەوەی سیحرەکەت بەتاڵ بێتەوە و بیسووتێنەوە بە کۆتایی بێت. منیش وتم هەندێ سیحر هەیە ناتوانرێت بدۆزرێتەوە. خەڵکی لەکوێ ئێوەی دەست دەکەوێت تا بۆیان بدۆزنەوە.
ئەی چۆن ئەوە بەتاڵ دەکرێتەوە؟ زولاد وتی هەر هەمان شێوەیە، بەڵام خەڵتەیەکی دەرمان هەیە بیخوات چاک دەبێت و هیچ کاریگەری نامێنێ. وتم کەی فێرم دەکەن؟ نەسناس وتی بە دڵنیاییەوە فێرت دەکەین، بەڵام ئەبێ ئێستا بڕۆین، هەوڵ بدە بە زووترین کارسیحرەکەی خۆت بەتاڵ کەرەوە بۆ ئەوەی کاریگەری هیچ نەمێنێ. وتم باشە، ئێستا دەست پێ دەکەم بە پشتیوانی خوا. چاوم تروکان کەسیان نەمان. منیش بۆ خۆشی وتم تەماشای کە دەڵی جنۆکەن و خۆ کەسیان نەمان. ئەوەی ئەوان وتیان کردم و سوپاس بۆ خوا هەمووی تەواو بوو. لەو کاتەوە تا ئێستا سەر ئێشەی وام نەگرتووە، هیچ عیبم نەماوە. لەگەڵ ماڵەوە دانیشت بووم لە سلێمانی، خەریکی خوێندنەوەی کتێبێک بووم. لەپڕ لە جەڕەس درا. هەستان بڕۆم بیکەمەوە، پێشڕە و ڕۆیشت و هاتەوە. وتی کاک ماکوان، ژنێک ئەگری لە بەردرگا داوای تۆ ئەکا. وتم کێیە نایناسیت؟ وتی یەکەم جارمە بیبینم. وتم پێی بڵێ بابێتە ماڵەوە. پێشڕە و چوو هاتەوە، وتی لە دەرگا نەماوە، دیار نییە و دیارە ڕۆیشتووە. وتم دەی دیارە بزانە هەژار بووە. پێشڕە وتی ئەی چۆن ناوی تۆ ئەزانێ؟ وتم ئاخر لەوانەیە بە هۆکاری فەیسبوک و شتەوە زانی بێتی، هاتوومەتەوە و داوای هاوکاری بکە. پێشڕە وتی ئەی باشە چی لێ هات؟ وتم جاچوزانم لای تۆ نیم، منیش لەوانەیە سواری تەکسی بوو بێ. دیسان لە دەرگا درایەوە. دایکم وتی دوو پیاو لە ماڵەکەدان من بڕۆم دەرگا بکەمەوە. وتم ناوا چوومە خوارەوە تەماشا ئەکەم، ژنێک لە دەرگا وەستاوە. وتم فەرم و خوشکم ئەمرکە. هەروام وت چەقۆی دەرهێنا لە خەنجەر گەورەتر بوو. چەقۆیەکی ستیلی ترسناکی داهێنایەوە بۆ سەر سنگم. منیش ڕام کردە دواوە بۆ ئەوەی بەرم نەکەوێ. هاوارم کرد پێش ڕەو فریام کەوە دەمانچەکەم بۆ بێنە. هەروام وت ژنە دیار نەما. ڕام کرد بە شوێنیدا ئەم سەر و ئەو سەر گەڕام، هیچ دیار نەبوو. بەپەلە هاتمەوە سەرەوە. دایکم وتی ڕۆڵە بۆ سوور هەڵگەڕاوی چی بووە؟ منیش بە تووڕەیەوە وتم پێشڕە و ئەوە هاوارم لێ کردی بۆ جوابن نەدامەوە. پێشڕە وتی بەخوا گوێم لە دەنگی تۆ نەبووە، چی بووە بۆ ڕەنگت تێک چووە؟ وتم هیچ، ئەو ژنە داوای پارەی کرد و ویستم پارەی بۆ بێنیت، بەڵام خۆم دامێ. دایکم وتی ڕۆڵە ناوی تۆ بە دەوڵەمەند ڕۆیشتووە، ئەوەنە دەست مەکە بە گیرفانتا بۆ ئەموو ئەو، هەندێک کەس درۆ ئەکەن. وتم باشە بەسەر چاو. لە دەرگا درایەوە دیسان. دەستم دایە دەمانچەکەم و ئینجا چوومە دەرەوە. تەماشام کرد مامەم بوو. وتی کاکە لە ماڵیت میوانت نییە؟ وتم نەخێر قوربان تەشریف بهێنە. هاتە سەرەوە. دوای دەخولەک لە جەڕەس درایەوە. بەپەلە ڕام کرد. وتم نەکو پێشڕە و بچێت، چەقۆیەک با لە پێشڕە و یا دایکم بڕوات. چووم دیسان میوانی ترم هاتبوون. ماڵی کچی پورم بوون و بۆ بەخێر هاتنەوەم هاتبوون. دوای چارەکێک لە دەرگا درا، هەمان ژن بوو. چاوەڕوان بن بزانن چی ڕوەدا. تا ئەڵقەی داهاتوو خواتان لەگەڵ. مەملەکەتی شەیتان بەشی دووەم زنجیرەی حەوتەم. فەرتوفێڵێکی نوێ و تێگەیشتنێکی نوێ لە کاری جنۆکە. لە دەرگای ماڵمان درا. پێشڕەوی برام چوو وتی کەسێک هەواڵتە پرسێ. وتم بابێتە سەرەوە. دیار نەبا بوو. کە دواتر خۆم چووم، ژنێکی ئاسایی بوو، دەموچاوی لە 50 ساڵێک دەچوو. هەر ئەوەندە منی بینی وتم فەرم و خوشکم. هێرشی بۆ هێنام و چەقۆیەکی دەرهێنا. زۆر ترسام. چەقۆکە لە شێوەی ستیلدا بوو، بۆ سنگمی داهێنایەوە. منیش لە ترسا ڕام کردە سەر پلیکانی ماڵەکەمان و هاتمە دواوە بە خێرایی و هاواری دەمانچەکەمم کرد لە پێشڕەوی برام. ڕام کردە دەرەوە، ژنەکە نەما بوو. کاتژمێر 7:30 شەو بوو. دوای ئەو ڕووداوە لە دەرگا درایەوە ماڵی مامم بوون. دوای ئەوانیش ماڵی کچێکی پورم هاتن. دیسان لە دەرگا درایەوە. هەر خۆم چووم بەدەم دەرگاکەوە، هەمان ژن بوو. بەڵام دایکم هەستی پێکردبووم کە تەواو نیم، بە دوامە هات. نەمزانی لە دوامەوەیە. دەمانچەم میل هێنایەوە و وردە وردە بەرەو ڕووی ڕۆشتم تەقەی لێ بکەم.
کەچی دایکم وتی ڕۆڵە ئەوە چیەکەی؟ سەبری خان فەرموو وەرە ماڵەوە. وتم دایکە سەبری خان کێیە؟ کامە سەبری خانە؟ کە وای وت سوبحان الله لە خۆمەوە ئەهوەن بوومەوە و زۆریش قەلق بووم. دایکم وتی ڕۆڵە ئەوە سەبری خانی دراوسێمانە، ماڵیان لەسەر و خۆمانەوەیە، ژنی حاجی حسێنە. وتم سەبری خان ئێستا جەنابت نەبووی هاتی بۆ ئێرە؟ خەتی ڕەجعیم دانابوو. وتم نەکو شەو بوو بێت و لێم تێکچوو بێ. سەبری خان وتی نەوەڵا باوکم من نەبووم. ئەمینە خان ئەمە کوڕەکەتەکە لە خاریجە؟ دایکم وتی ئەرەوەڵا سەبری خانجان ئەمە خەسرەوی کوڕمە. دایکم ئەدوت وەسفی سەلاحەددینی ئەیوبی بۆ ئەکا. بە هەر حاڵ چووە سەرەوە و تەماشای پێشڕەوم کرد، زۆر ئاسایی بوو. تەماشام کرد وتی سەبری خان بەخێر بێیت، ئەی بۆ کاک حاجی حسێن نەهات؟ سەبری خان وتی وەڵا منیش بۆ میوانی نەهاتووم، هاتم بزانم تەعزیەکەی برایمی مامە عەزەر لەکوێیە. تەلەفۆنم زۆر کرد بۆ ئامینەخان جوابی نەدایەوە. دایکم وتی ئۆی وەڵڵاهی ڕاستەکەی، بە خەسرە و گیانە شەحنی تیانەماوە لە سەفەر بووە. منیش هەموو جانم ڕقە بۆ سەبری خان، کەچی لە ماڵی ئێمەدا سەبری خان زۆر ڕێزی لە دەگیرێ. تۆزێک پێش ئێستا خەریب بوو بمکوژێ، نەمدەوێرا لەبەر دایکم و جەماعەت هیچ بڵێم. دوایی دەترسام بڵێن شێت بووە. ئەوە نشت و ڕەبووم خەریب و فیشەکێکی پێوە بنێم، لە ترسا فیشەکی دەمانچەکەم لابرد. مامم هەستی کرد کە زۆر ماندوو دیارم. زوو هەستا ڕۆیشت و ماڵی کچەکەی پوریشم ڕۆشتن زوو. نەمدەزانی ئایا باسی ئەو ڕووداوە بکەم بۆ دایکم و پێشڕە و یان نا. بەڵام دوایی هیچم نەوت و هەر باسم نەکرد. شەو چوومە سەربانی ماڵی خۆمان، بەڵکو حەسقیلێک یا جەماعەتەکەی لە شوێنێکەوە دەرکەون، کەس دیار نەبوون. زۆر لە سەربان بووم. دایکم بانگی کردم و وتی ڕۆڵە ئەوە چیەکەی لەویە؟ خۆ جارانیشت نییە بڵم دڵداری لەگەڵ کچانی دراوسی ئەکەیت. دەستم کرد بە پێکەنین و وتم حەزەکەم تەماشای سلێمانی بکەم، خۆ ئەم سلێمانیە ئەگەر وازی لێ بهێنی هەرگیز ئەو وازت لێ ناهێنێ، ئەوەنە جوان و خۆشە. هاتە سەرەوە بۆ سەربان بۆ لام. دەستم کرد بە قسەکردن لەگەڵیا وتم ئەرێ بەڕاست ئەو سەبری خانە کێ بوو؟ دایکم وتی ژنی حاجی حسێنە و خەڵکی شارباژێڕن. کاتی خۆی لە دەرەوە لە ناوچەکانی دەرمیانە و قەڵاتێ و چارخ و پاڕێزان مێردی ئەم سەبری خانە پێشمەرگە بۆ لای باوکت و زیاتر نامەی باوکتی ئەبر بۆ سەرکردایەتی و ئەوە ماوەی ساڵێکە ماڵیان هاتۆتە ئەم گەڕەکە، پێشتر لە زەرگەتە بوون، هەتا بڵی ماڵێکی چاکن، کوڕێکی هەیە ئەویش لە ئەڵمانیایە و ئیتر مەلەفی بۆ دەرهێنام دایکم. منیش هەرچی تەماشام کرد ژنێکی ئاسایی بوو، زۆر مێشکم مەشغوڵ و ئاڵۆز بوو بەو ژنەوە. خەوتم و نوێژی بەیانی چوون بۆ مزگەوتی عەلی کەمال لە تەنیشتمەوە مامۆستا ئەحمەدی مەلافایەق بوو. عەرزم کرد دوعام بۆ بکە، پێویستم بەو دوعا خێرەیە، دڵم زۆر تەنگە و ترسێکیش لە دڵما دێت و دەڕوا. هەر ئەو بەیانیە لە مزگەوتی عەلی کەمال فەرمووی ئەم دوعایە بخوێنە چاک دەبی. هەستم کرد ئەو پیاوە زۆر مبارەکە، خوای گەورە مەحفوظی بکە. یەکەم جاریشم بوو بە خزمەتی بگەم و ئەویش منی نەدەناسی. دواتر لەگەڵ وەستا ئارامی جگەرچی کە ناسراوە بە ئارامی حاجی حەسەنی بلەی بەهار، وتی بڕۆین بۆ کەڵەشێر خواردن یا سەروپێ. وتم بە ئارەزوی خۆت. چوین بۆ سەروپێ لە ژێر پردەکە. دوای تەواوبوونمان ئەو چوو بۆ قەسابخانە و منیش بە پێ سەرکەوتم بەرە و هەوارە بەرزە. بەیانیەک وشکە سەرما بوو. لای زانکۆی سلێمانیەوە سەرکەوتم ڕۆ و ئیسکان. لەو جێگەیەدا تەماشا دەکەم، کەسێک لەو بەرمەوە دەڕوات و تەماشام کرد. پیاوێکی ئاسایی بوو. نزیک بۆوە لێم وتی ماکوان نەسناسم. زۆر تووڕە بووم لێی. وتم کاکە گیان، یا هاوڕێتی مەکەن یا کاتێک پێویستم پێتان بوو وەرن بۆ لام. ناکرێ بە ئارەزوی دڵی خۆتان ئامادە بن. ئاخر ناکرێ دوێنێ شەو سەگبابێکی دەڵەقۆڕ خەریک بوو بمکوژێ. هەرچی چاوەڕێتان بووم نە حەسقیل نە ڕاقی کەستان دیار نەبوون. ئاخر نابێ وا نابێ. نەسناس وتی ماکوان تۆ ئێمەت مسەخەر نەکردووە تا ئێمە لە بەدەستا بین، خۆکۆلیلە نین لای تۆ. ئەزانم دوێنێ شەو زۆر بێتاقەت بوویت، بەڵام ئێمە ناتوانین بە ئارەزووی دڵی تۆ لەلایەت بین. وتم ئەی ئێستا لە لای من چیەکەی؟ من لە بشکێنە لاچۆ بافی شەکێکە پێوە نەنێم، لاچۆ لە بەرچاوم.
حەسقیل لە دوامەوە پەیا بوو وتی: ماکوان بۆ وا تووڕەی کاکەوا نابێ؟ خوا شاهیدە مەترێ بەرز بوومەوە بە ئاسمانە، ئەوە نەترسام. وتم بەخوا حەسقیل تۆ لەوان بێناموستری، کاکە دوێنێ شەو خەریب و بمکوژن، ئێوەش بە ئارەزوی خۆتان دێن و دەڕۆن، ئاخر وا نابێ. نەسناس قسەی نەکرد، بەڵام منیش پەشیمان بوومەوە وتم ببورن، زۆر تووڕەم. نەسناس وتی: لێت تێ ئەگەم ئاساییە، تۆ برای ئێمەی. گیزەگیزی جنۆکە هات، ئەوەندەم نەزانی ڕاقی و زولاب دەرکەوتن. وتم ئەوە چییە ماشەڵڵا؟ ئەڵەی ستافێکن بەیەکەوە، یا لە کۆرسی گۆرانی دەچن. کاکە من شتێکم لە ئێوە ئەوێت ئەگەر هاوڕێیەتی منەکەن، با شتێک لە بەیمانە هەبێ کە بتوانم ئێوە بانگ بکەم. من تەنها ئەو داوایم لێتان هەیە. وردە وردە دنیا ڕووناک بۆوە. لە ئیسکانەوە بەرەو زانکۆ تەکسیەک بەرەو خوار دەڕۆیشت. کەچی سایق تەکسیەکە لە دوورەوە جامەکەی دایەوە و هاوار لە من ئەکا. ئەویش پێم ڕائەبێرێ دەڵێ: ئەوە مەعاش نەهاتووە، سەری لە تۆش داوە لەگەڵ خۆت قسە ئەەکەی؟ وتم نەوەڵا، من کێشەی مەعاشم نییە، لەگەڵ جنۆکە قسە ئەەکەم، ئەگەر پێت خۆشە دابەزە باتە عەرفێکتان پێ بکەم. هەر وام وت خەریب و خۆی کێشێ بە دیواری شڵتەی ئیسکان کە بە تەوارێکە ناسرا و بیجاران. جەماعەت پێدەکەنین پێی. ڕاقی وتی: ماکوان مامۆستاکەمان ئەوێ ببینێ. وتم جا لە خزمەتی دام، نۆرەی ئەمەیە، قەیچێکە بە ئەویش بناسین. زولاب وتی: چۆن ئێوە بانگخواز و مەلاو زاناتان هەیە، ئەو کەسەش مامۆستای ئێمەیە و زانایە و لە سوعود خوێندوێتی لە خزمەت زانایانی ئێوەدا. وتم بەڕاست؟ وەڵا ئەمە موهیمە. ناوی چییە؟ نەسناس وتی: ناوی شێخ بەرقانە، یان مامۆستا بەرقان. حەزەکەی بڕۆین؟ وتم ئەرە وەڵا مەمنونیشدانە بم. خەتێکیان کێشا بە دەورمدا، وتیان چاو بنوقێنە. تەکانێکمدا وەک تەکانی مەسعەد وا بوو، لە ترسا چاوم کردەوە تەماشا ئەکەم ئیسکانی چی و سلێمانی چی. لە نێوان دوو شاخدام، چوار دەورم هەمووی دارە و کەسم لە تەنیشت نییە. جەماعەتیش لام نەماون. هەندێک ئایەتم خوێند و زیکر و دوعام خوێن. لەپڕ گوێم لە خوڕەی کانیاوێک بوو لە دوامەوە کە ئاوڕم دایەوە. پیاوێکی ڕیشسپی لە سۆفیەکانی هەورامان دەچوو، جلی ئەفغانی لەبەردا بوو. وتی: مامۆستا ماکوان، السلام عەلەیکم وڕەحمەت الله وبەڕەکاتوه. وتم: وعەلەیکم السلام وڕەحمەت الله وبەڕەکاتوه. جەنابتان مامۆستا بەرقانن؟ وتی: بەڵێ مامۆستا ماکوان، من ئەوم. براکانمان نانمان بۆ ئامادە دەکەن. لە دڵی خۆما وتم ئێستا ئێسقانی دنیامان دەرخوار دەدەن. سپاس، من نانم خواردووە. بەرقان وتی: برسید ئەبێتەوە تا ئامادەی دەکەن. کاکە ماکوان، من ناردوومە بە شوێن تۆدا بۆ ئەوەی هەندێک شت هەیە بیزانیت. بەشی یەکەمی مەملەکەتی شەیتانم خوێندەوە. لەگەڵ ئەو برایی ئێمەدا کاری باشتان کردووە، شتێکی باشت نووسیوە، بەڵام نوقسانی زۆرە. بۆیە بانگم کردی تا بتوانیت ئەو نوقسانیانە پڕ بکەیتەوە و لە ناو وڵات و مەملەکەتی ئێوەدا ئەو زانیارانە نییە، با خەڵکیش بە بۆنەی تۆ و بە بۆنەی ئێمەشەوە تووشی فیتنە نەبێ. هاوکاری هەم بکە و ئێمەش هاوکاری دەکەین. وتم: بارەکەڵڵا فیکوم قوربان، وەڵڵاهی ئەم قسەیەم زۆر بەدڵە، بەڵام کێشەکە لەوەدایە. پیاو مەبەستم ئێمەی مرۆڤە، بە تایبەتی خۆم بڕوام بە هیچ نەماوە. زۆر جار ئەڵێم تۆ بڵێ شێت بوو بم و حاڵەتی نەفسیم تەواو نەبێت. بەرقان وتی: نا مامۆستا ماکوان،
خێرێکی باشت دەست دەکەوێ و ئێمەش و ئێوەش لە دەست یەکتر نەجاتمان دەبێ. وتم جا چۆن؟ ئەزانی من دوێنێ شەو شتێکی زۆر سەیرم بەسەردا هات جەنابی شێخ بەرقان. جەنابی نەسناسیش ئەڵێ ئاگادار بووین، دوێنێ شەو خەریب و بمکوژن، کەچی ئەو برایەمان دەڵێ ئاگادار بووین. ئاخر برا ئاگاداری شتی وا بێت، ئەوە برایە؟ بەرقان وتی ڕاز دەکا، دوای ڕووداوەکە ئاگادار بووین، خۆ ئێمەش عیلمی غەیبمان پێ نییە، وایە؟ وتم بەڵێ وایە، من باسی عیلمی غەیب ناکەم، بەڵکو ئێوە جیهانێکن تایبەتترن لە ئێمەی مرۆڤ، زۆرتر زانیاریتان دەست دەکەوێ. بەرقان وتی ڕاستە، ئەوەی دوێنێ شەو هیچ نەبوو، ترساندنی سەسیل بوو بۆ تۆ و بەس. ئەو چەقۆیە هیچ نییە، بەریشت بکەوتایە لەوانەیە ببوورایتایەتەوە لە ترسا، بەڵام هیچ نەبوو، چەقۆ نەبوو، لەبەر چاوی تۆدا کرابوو بە چەقۆ. ئێمەش ناتوانین ئالەتی خۆتان بەکار بهێنین، بەس دەتوانین بتان فڕێنین و بتان خینچێنین. ئەویش ئەو کارە ئێمەی موسڵمان نایکەین، بەڵکو بەشێک لە شەیتانەکان دەیکەن، ئەوان کە پەیمان و کۆنتاکتیان هەیە لەگەڵ ئەو خەڵکانەدا کە دوورن لە خۆی پەروەردگارمانەوە، یا کۆمەڵێکی زۆر لە ئێمەی جننی بەیەکەوە بێن و لێمان بکوژن. ئەو کات ئازارتان پێدەگەێنینەوە. دەنا چەقۆ و ڕوبەڕووی ئێوە زۆر ئاستەمە و بیریشی لێ مەکەرەوە، ئەوە فرتوفێڵی سەسیلە. پێشتر دەبوو بتزانی باە لەگەڵ شاهینە قەڵە و ئەو کارەیان نیشاندا بوویت، وایە؟ وتم ئاها ڕاست دەکەی، وابوو شێخ شاهین کە هات بۆ لام دوو چەقۆی دا لە خۆی لە قاوەخانەکەدا و هیچی لێ نەهات. ئەو کچەی لە قاوەخانەکەدا کاری دەکرد بینی، بۆیە تەلەفۆنی کردبوو بۆ پۆلیس. وەڵڵاهی ڕاست دەفەرمووی. کاکە ماکوان، ئەزانی بۆچی تۆم هەڵبژاردووە قسە بکەین بەیەکەوە؟ نەوەڵڵا. ئەم هەموو جنۆکەت لە بەردەستا بووە، داوای هیچت نەکردووە بۆ خۆت هەز ناکەی ئەوە شتێکی زۆر سەیرە لە ئێوەی مرۆڤدا؟ ڕاستە، هەموو جارێ ویستومە داوای شتێ بکەم لە ڕاستیە، بەڵام بە هۆکاری کێشە و سەرقاڵی خۆم بیرم چۆتەوە. خۆماڵی ئەو برایانەی لای تۆشم ئاوا کرد، بە ئارەزوی خۆیان پەیا ئەبن و دێن و ئەڕۆن. ئەمڕۆ گلەی ئەوەم لێکردن. ئاخر ئەگەر وانە بێ ئەو کات تۆش دەبی بە ساحیر و لە ساحیرەکان ئاماژەت بۆ دەکرێ. پەنا دەگرم بەخوا، خوای گەورە بمان پارێزێ لە سیحر و جادو، چۆن شتی وا ئەکەم؟ ئەزانم تۆ شتی وا ناکەی. شێخ عوسەیمین و شێخ بن باز لە فتواکانیاندا دەفەرموون دەشێت جننی وەک ئێمە هاوڕێتی لەگەڵ مرۆڤدا بکەن، بەڵام موسڵمان نابێت داوای هیچ لە جنۆکەکانی برای بکە، چونکە دەبێتە شەریک بۆ خوادانان و دەچێتە باوی جادو و سیحرەوە. تەنانەت زۆر جار لە پیاوچاکانی ئێوە کەسی باشی ئێمە هاوڕێی بووە تا کارێک کە کردوێتی لەگەڵیدا بۆ شەو نوێش خەبەری کردوتەوە یا بۆ نوێژی بەیانی. وتم جار جەنابی بەرقان، من زیاد لە 200 بەردی گرانبەهای چاکم لە حەسقیل و ڕاقی داوا کردووە، کەواتە ئەوە سیحرە؟ پاشان سەرچاوەکانی شێخ عوسەیمین و بنبازم پێ بڵێ بێزەحمەت. بەڵێ بە دڵنیاییەوە پێت دەڵێم لە ئەلمەجموع الفتاوی هەردووکیاندا هەیە لە بابی سیحر و جن و مەلایکەت. ئەو بەردانەش وەرد گرتووە ئەوە جائیز نییە کە بە منیشیان وت لێیان تووڕە بووم. هەروەها لە ئەلمەجموع الفتاوی شێخ بنبازدا هاتووە بە هیچ شێوەیەک مرۆڤ نابێت داوا لە جن بکە کە هاوکاری بکات بۆ بەدەستهێنانی گەنجینەی کۆن و نوێ لە ژێرخاکدا، یاخود دۆزینەوەی ئەو تاوانانەی کە مرۆڤ لە نێوان خۆیاندا دەیکەن با ئێمەش بیانزانین. دەبێتە شەریکدانان بۆ خوا ئەگەر بە ئێوەی موسڵمانیشی بڵێین. تەنانەت شێخ عوسەیمین دەفەرموێ ئەگەر بێت و دوو موسڵمان پارەی یەکێکیان دزی بێت، جننی بۆی نییە ئاگاداریان بکاتەوە، چونکە شەرعی ئیسلام ئەگەر بێت و ئەو ڕێگای بدایە ئەوە فیتنەی زۆری لێ دروست دەبوو، تەنانەت سەری دەکێشا بۆ شتی تریش. تاکە کارێک کە لە تۆمان بینیوە داوای پارە و سەروەت و سامان و گەنجینە و ئەو شتانەت نەکردووە. ئەو بەردانی عەبدوڕەحمان حەسقیلیش ئامۆژگاری دەکەم بیگەڕێنیتەوە بۆ ئەویش و ڕاقی. وتم بە خۆشحاڵیەوە، هەرچوومەوە نەرویج هەمووی ئەدەمەوە، لێرە چەندانەیەکم بۆ دایکم و ئەوان هێناوەتەوە،
دوایی ئەیدەمە دەست یەکێ لەو بەڕێزانەی لای جەنابتان. عەبدوڕەحمان حەسقیل و ڕاقی لە لامان پەیابوون، وتیان: جەنابی بەرقان، ناکرێ بە دیاری ئێمە پێشکەشی ماکوانی بکەین؟ بەمەرجێک داوای شتی تر نەکات و ئێوەش هیچی بە قسە نەکەن. وتم: نا، دەستان خۆش بێت و من دینەکەم لا گرنگە، هیچم ناوێ، ئەوانیشیان ئەدەمەوە. سوپاس حەسقیل و ڕاقی گیان، بۆچی مەخۆ نایکەمە ملم؟ ئاساییە، بۆ دین و قیامەتی خۆتان دەڵێم، مادام ئێوە هەموو ئەهلی ئیمانن، خوای گەورەش پشت و پەناتان بێت، چونکە ئەو دیاریە کە دراوە بۆ خۆشەویستی نێوانمانە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ دیاری پێشکەشی یەکتر بکەن بۆ ئەوەی خۆشەویستی زیاد بکە. وتم: باشە، سوپاستان دەکەم. ئەی جەنابی شێخ بەرقان، ئەو ئافرەتم بۆ باس بکە. دواییش بوو بە ناسیاوی دایکم و سەبریخان دەرچوو. سەبریخان شوێنی کەوتبوون. هەرچەندە بۆم باس کردی کە ئەو ژنە نەبوو، بەڵکو ئەیانزانی ئەو ژنە بەرەو ماڵی ئێوە دێت. ویستیان فیتنەیەک دروست بکەن بۆ ئەوەی دوایی کە هاتە بەردەرگاکە تۆ فیشەکێکی پێوە بنیت یان چەقۆیەکی لێدەیت و فیتنەیەک دروست ببێت لەویا. دەنا ئەو ئافرەتە ئاگای لە هیچ نییە. ئەوە فیتنەی سەسیل و کۆمەڵەکەیەتی کە ویستیان بۆ تۆی دروست بکەن. خوای پەروەردگار تۆی پاراست. وتم: ئەی چۆن دەتوانن خۆیان وا لێ بکەن و ئەو ڕێخستنیان چۆن بۆ دروستە بێ؟ بەرقان وتی: بە هۆکاری تاوانی خۆتانە. ئەو بەیانیە لە تاو سەر و پێخواردن لە بیر چوو و زیکرەکانیش بخوێنی. ئەو زانایە دوعایەکی فێر کردی، هەر ئەوت دەخوێن زیکرەکانی تریشە لەبیر دەچوو. بزانە هەر کاتوێردەکانی بەیانیان و ئێوارانت لەبیر بچێ، سەسیل دێت بۆلات یان نا. وایە؟ وتم: بە زاتی خوا ڕاستەکەی، زۆر زۆر وایە، منیش دیقەتم داوە. جاقەرینی ئەوان بزانە هەواڵی داوە کە دێت بۆ ماڵی ئێوە، دایکی تۆ دەناستن و ئەویش وتوویەتی دەچین بۆ ماڵی ئامینەخان، ئیتر زانیویانە دایکی ماکوانە. ئەو ماڵەش ئەوەی نوێژ و خۆناسی بێت بە باشی تیای ناکرێ. ماڵەکە ماڵی شەیتانە. کوڕێکیان هەیە هەمیشە خەریکی مەشروب خواردن و کاری خراپە. فەرموو ماندووم کردی، با بڕۆین بۆ ناو مەجلیسی ئێمە و بڕۆین بۆ باڵەخانە و ماڵەکانمان ببینە. نان ئامادە کراوە و بیخۆین. وتم: جەنابی شێخ، ئێوە هەر ئێسقان ناخۆن؟ کە چووین خۆت بڕیار بە، ئێمە شتی حەڵاڵ و شتی باش دەخۆین. ئێسقانی ئێوەی موسڵمان بە دڵنیاییەوە خواردنی ئێمەیە، چونکە بیسمیللای لێکراوە. هەر خواردنێکیش ئێوەی مرۆڤ بیسمیللای لێ نەکەن، ئەوە خواردنی شەیتانەکانە. زۆر جار لە تاو جەهالەتی ئێوە و بیرچوونەوەتان کە بیسمیللا ناکەن و خەمی ورکتانە، خواردنمان دەست ناکەوێ بیخۆین. باشترین خواردنمان لەگەڵ ئێوەدایە، دەست و دڵتان زۆر باشە بۆ شەیتان، بەڵام بۆ براکانتان بیرتان نییە بڵێن بیسمیللا. کەوتی نەڕێ و لە نێوان دوو شاخەکەدا باڵەخانەیەکم بینی، شتی وا جوانم نەبینی بوو، فراوان و بەرز. برقان و خەڵکی کوردستان. شێخ برقان داوای لێکردم کە بچینە ناو باڵەخانەیەک کە لەوێ پشوویەک بین و نانێک بخۆین. ڕازی بووم لە خزمەتی ئەو جنۆکە بەڕێزەدا بە پیاسە کەوتی نەڕێ کە قاچم دەنا بە خاکدا. ئەو خاکەی ژێر پێم گڵێکی تەڕی شێدار بوو، زۆر خۆش بوو بۆ ڕۆیشتن. بەدەم ڕێکاوە دەڕۆشتین ئەرزم کرد: جەنابی شێخ برقان، زۆرێک لە خەڵکی وڵاتی ئێمە تووشی جادو سیحر بوون و شەیتان چۆتە لاشەیان. خەڵکێکی زۆریش دوکان و بازاڕیان بۆ داناوە و پارە لەو خەڵکە ڕەشوڕوتە دەسەنن. بەرقان وتی: بڕوا بکە مامۆستا ماکوان، ئەو کەسانی کە لە هەموو هەرێمی کوردستان شەیتان چۆتە لاشەیانەوە بە پەنجەی دەست دەژمێردرێن. ئەگەر بڵێن من دەزانم کێن بڕوان پێ بکە. وتم: ئەوە باسی چی دەکەی قوربان؟ ئێستا مۆدێلە لە کوردستان، هەر ماڵێک کەسێکی تێدا نەبێت تووشی ئەوە بوو بێت کە جنۆکە چوو بێتە لاشەی، بەڕاستی عیبە. چەند شتێک مۆدێلە ئێستا، چون بۆ عومرە و قەستەرەی دڵ و نەخۆشی نەفسی کە جن چۆتە لاشەی و سحری لێکراوە. چەند ساڵێکە ئەم مۆدێلە لە کوردستان هەیە. برقان وتی: مامۆستا ماکوان،
بڕوا بکە ئەو خەڵکە ئێمەی جنۆکە نەچوونەتە ناو لاشەیان، بەڵکو یەکێتی و پارتی و حیزبەکانی خۆیان چوونەتە ناو لاشەیان، سەروەت و سامانیان دەدزن و ژیانیان وێران کردوون. ئەو خەڵکەیان تووشی فەشەل کردووە. خەڵکی کوردستان دەرەقەتی یەکێتی و پارتی نایەن، ئیتر شەڕ بە ئێمە دەفرۆشن. هەر یەکێک لەوانە کێشەی ئابووریان هەیە، پارە کەمە ژیان ناڕوات مەعاش نییە، ئیتر هەر یەکە بیانوویەک ئەدۆزنەوە. وەک خۆت فەرمووت ئەو دوکان و بازاڕی بە ناوی شێخ و مەلا و پیاوچاکانەوە دانراوە، ئەوەی ئەو کارە دەکات زۆربەی نەخوێندەوارە. هیچ لەباری بیر و باوەڕی ئیسلامی شارەزاییان نییە، خۆشی و ئەو خەڵکەش تووشی تاوان دەکات. وتم واتە ئەو کارە ناکرێ، مەبەستم ئەوەیە جنۆکە ناچێتە ناو لاشەی خەڵکەوە یاخو سیحر ناکرێت لە کوردستان؟ بەرقان وتی بە دڵنیاییەوە دەچێت و سیحریش دەکرێت، بەڵام بەو پلە گەورە و زۆرە نییە کە باس دەکرێت. مرۆڤەکان خۆیان تووشی فەشل دەبن، بۆیە دەڵێن سیحرمان لێکراوە و جنۆکە چۆتە لاشەمان. دەستم کرد بە پێکەنین و وتم قسەکانی جەنابەت زۆر لە قسەکانی حەنانەی ڕەفیقمان دەچێ. بەرقان وتی ئەوە کچی منە. وتم بەڕاست کچی جەنابتە؟ بەڵێ شون کردەوە بە مامۆستا ڕاقی. منیش لە دڵی خۆما وتم ڕۆشنبیری حەنان و بەرقان زۆر لە یەک نزیکن. بەرقان وتی قوتابی خۆمە بۆیە. وتم جەنابی شێخ پرسیارێکی زۆر گرنگم هەیە، ئەویش ئەوەیە سیحر بۆ خۆی چییە و چۆنە و ئەم کارە چییە؟ تکایە ئەگەر شارەزاییت هەیە وەڵامم بەرەوە. بەرقان وتی سیحر من شارەزاییم لی نییە و نایکەم. خۆت دەزانی مرۆڤ و جنۆکە کافر دەکات. هەر کەس بیکات و هەر کەس بۆی بڕوات، هەر کەس فێری بێت و هەر کەسیش ڕێگە نیشاندەری بێت، وایە؟ وتم وایە. کەواتە سیحر مەخلوقێکی ناسکی شاراوەیە کە ئێوە نایبینن، یاخود ئێمەش نایبینین و هۆکارەکەی واتە سبەبەکەی دیار نییە. هەرچی وابوو ئەوە سیحرە. وتم واتە ئەگەر کەسێک بە فێڵش بیکات دەچێتە بابی سیحرەوە کە سەبەب دیار نەبوو، خۆ ئەو ناوەیان لێ ناوە فەن و هونەر و سێرک. بەرقان وتی زانایانی ئیسلام ئەوەشیان ناوە سیحر. وتم کام زانا؟ بەرقان وتی زانایانی ئەهلی ئەم ئیسلامە لە مرۆڤەکان. بۆ زانیاریت زانا لە ناو جنۆکەکاندا بۆ زانستی شەرعی قسەی لێوەرناگیرێت، تەنها لە مرۆڤ قسە وەردەگیرێت. زانەکانی ئەم ئیسلامە زۆر بە جوانی ڕوونیان کردوتەوە، بەڵگەشیان ساحیرەکانی فیرعەونە. خۆی گەورە دەفەرمێت لە بەرچاوی خەڵک گوریس و عەسا و دارەکانیان دەکرد بە مار و دەڕۆیشت، خۆ ڕاستی نەبوو، بە فێڵ بوو، ئەوەی کە ئێستا مرۆڤ ناوی ناوە فەن و هونەر. کەواتە فەرتوفێڵی هەر شتێک بە چاوی خەڵکی هۆکاری دیار نەبێت ئەوە سیحرە. پاشان لە ڕۆژ و کاتی دیاریکراودا موسا بە جادوگەرانی وت چیتان پێ فڕی بدەن، چیتان لەدەست دێ درێغی مەکەن. جادوگەران هەرچی پەت و گوریس و دار و گۆچانیان هەبوو فڕێیاندا وتیان بە یارمەتی و دەسەڵاتی فیرعەون هەر ئێمە سەرەکەوین و هەر ئێمە دەیبینەوە. موسا گۆچانەکەی فڕێدا و هەرچی درۆ و دەلەسە و گوریس و داریان هەبوو هەر هەمووی قوتدا و لە ناوی بردن. ئیتر دەست بەجێ جادوگەران خۆیان پێ نەگیرا لە بەرامبەر حەقیقەتدا، سوزدەیان برد بۆ پەروەردگاری باڵادەست. وتیان ئێمە باوەڕمان هێناوە بە پەروەردگاری جیهانەکان. وتم جەنابی شێخ سیحر چەند بەشی هەیە؟ 2 بەشی هەیە. بەشێکی دەرمان و پرژاندن و نوشتەکردنە لە شێوەی دوعا. هەرچەندە ناویان ناوە دەرمان، دەنا هیچ دەردێک چارە ناکات، بەڵکو خەڵکی دەردەدار دەکات. بەشێکی تریش بەستن و فوتێکردن و عەقدە و قوربانیکردنە بۆ شەیتان. بەشی یەکەمیان خەڵتەی سیحرەکان دەیگیرێتەوە و دەرخواردی ئەو کەسە ئەدرێت کە سیحری لێ دەکرێت، یان دەپرژێنرێ بە ماڵ و بە سیارەیدا، یا لە شێوەی نووسین و تەلیسم و دوعاکردندا دەکرێت لەگەڵ ئێسقان و مو هەندێشتی تر. بەشی دووەمیان تایبەتە زیاتر بە ساحیر و شەیتانەکان، وەک بەستنی خەڵکی و نزیکردنەوەی 2 کەس لە یەکتر و قوربانیکردن بۆ شەیتان و بەندایەتیکردن بۆ شەیتان، یاخود شەریک دروستکردن بۆ خوا. ساحیر و شەیتانەکان ئەوەیان زۆر پێخۆشە. وتم باسی بەشەکانمان کرد و پێناسەی سیحریشم زانی، ئەی جۆری سیحر چییە و چەند بەشە؟
جۆری سحر 7 بەشە. یەکەم سحری درۆزنەکان و کشدانیەکان یان کلدانیەکان. ئەم جۆرە جادووە لە خاکی بابلەوە هاتووە کە ئەستێرە و بورجەکانیان دەبەرست و هەستیان دەکرد گۆڕانکاریان بۆ دەکات تا خوای گەورە پێغەمبەر ئیبراهیمی بۆ ناردن عەلەیهی سەلام. ئەمەش ئیبن کەثیر باسی کردووە ڕەحمەتی خوای لێبێ. دووهەم، جادووی وەهم و ڕۆح و کەسایەتیە بەهێزەکان. ئەم جۆرەیان لە ڕێگەی جنەکانەوە ساحیر خۆی فەرز دەکات بەسەر مورید و ئەو خەڵکانەی دێنە بەدەستی و تاوایان لێ دەکا هەمووی بە پیرۆز تەماشای بکەن. کاریگەری لە ڕێگای شەیتان و جنۆکە خراپەکانەوە دروست دەکات لەسەر خەڵکی بەردەستی. سێهەم، جادووی جانی زەوی ئەلجان الئەڕضی. ئەم جۆرە جادووە جادوبازەکە هەرچی جۆری شەیتان هەیە بەکاری دەهێنێ لە جادوو سحرەکەیدا، واتە دەبێتە کۆیلەی شەیتانەکان و قوربانیان بۆ دەکات تا سحرەکەی سەر بگرێ. چوارەم، وابەستەبوونی دڵ. ئەم جادووە بانگەشە بۆ ئەوە دەکات کە گوایە ئیسمی عەظەمی لایە و بەدڵنیاییەوە درۆیە، بەست بانگەشەی درۆیە. ئەم جۆرە بۆ ئەوەیە کە گوایە ناوی خوای لایە و بەو ناوەوە داوا دەکات ئیتر هەرچی بێ خوا ئەیداتێ. ئەمەش زۆرێک لە شێخ و ئەوانەی بە ناو تەریقەتەوە ئەو ساختە چێتیە دەکەن. پێنجەم، تێکەڵکردنی دەرمان و مادەکیمیاییەکان بۆ سەر لێشێواندنی خەڵکی و تێکەڵکردنی ئەو مادانە و دروستکردنی تەقینەوە و دووقەڵ و ئەو جۆرەشتانەیە. ئەمەش هەر جۆرێکی ترە کە زانایانی ئیسلام باسییان کردووە. شەشەم، جادووی ڕێخستنی ئەندازەیی. ئەمیش لە ڕێگای تەلیسمەکانەوەیە کە هەمووی نووسینی شەیتان و بە گەورە ڕاگرتنی شەیتانە وە قسەوتنە بەخۆی پەروەردگار. جاری وا هەیە لە ڕێگای وشە قورئانیەکانەوە دەنووسرێت، بەڵام پێچەوانە دەکرێتەوە بۆ شەیتان. خۆی گەورە بەکەم ئەناسێنرێت، پەنا بەخوا. حەوتەم و کۆتایی، جادووی نەمیمە و فیتنەی نێوان خەڵک کە لە ڕێگای جنۆکەکانەوە دەکرێت، دەڵێ خەسوود ڕقی لێتە یان کێ فڵانە کەسی کوشتووە و هەموو ئەمانەی باسم کرد زانایانی ئەهلی ئیسلام ئیبن کەسیر و ئیبن حەزیم و ئیبن قەییم و ئیبن تەیمیە و تەنانەت زانایانی موعتەزیلە و ئەشعەریش هەمان ڕایان هەیە. بەڵام هەندێک لە زانایانی سەردەم سحرێکی تریان دۆزیوەتەوە بە ناوی سحری سوفلی کە بە جۆری هەشتەم حسابی بۆ دەکرێت. ئەویش ئەوەیە کە خەڵکانێک لە دینداری و بێدینی و مولحیدی و خوانەناسی بە عەمدەن یاخود بێئاگابوون شەیتانەکە تووشیان دەکات و ئەوە دەبێتە هۆکاری ئەو سحرە سوفلیانە. ئەم جۆرە سحرە کە ئێستا زۆر بڵاوە لە جیهان تاکە کارکردن بۆی ئەوەیە کە بە تەواوەتی دەچیتە بەردەستی شەیتانەکان و دەبێت ئیبلیس بە خوای خۆت بزانی و کوفر بە هەچی دینەکانە بیکەیت لە پێش هەر هەمویاندا ئیسلام و دوایی مەسیحی و ئەنجاجوولەکە. وتم جەنابی شێخ، ئەمانەی کە باست کرد هەمووی لە سەرچاوەکانی ئەهلی ئیسلامدا هەیە، واتە دڵنیایی لەو ناوانەی کە فەرمووت؟ بە دڵنیاییەوە مامۆستا ماکوان، هەمووی هەیە و دەتوانیت بگەڕێیتەوە بۆ ئەو سەرچاوانەی باسم کرد لە باسی سیحری هاروت و ماروت و دروستبوونی ئێمەی جنۆکە و ئەو باسانەی کە لە بیر و باوەڕدا کراوە. وتم زۆر باشە، بە دڵنیاییەوە منیش سیقەم بە جەنابتانە. خۆشت باش دەزانی ئێمەی ئەهلی سونەت و جەماعەت لەسەر بنەمای بەڵگە قسە وەردەگرین، وایە؟ بەرقان وتی بەڵێ هەرەبێ وابێت. وتم ئەرێ شێخ بەرقان، ئێمە هەر دەڕۆین و ناگەینە ئەو باڵەخانەیە یا ئێمە وەستاوین لە جێگای خۆمان. حەز دەکەم ئەو باڵەخانەیە هەنگاوێکیش لێی نزیک نبووینەتەوە. بەرقان وتی چۆن مەرج نییە هەموو باڵەخانەیەکی جوان مرۆڤ پێی بگا. گرنگە مرۆڤ بە مێشک و زانستی گەورەترین باڵەخانە دروست بکات. زۆر شت هەیە لای ئێمەی جن دەلالەتە لە پێگەیشتنی و ڕوژدی عەقڵ. کەی کامڵ بوویت لە ڕوژد و زانستی شەرعی، ئەوە دەتوانی دەرگای هەرچی باڵەخانە و قەڵایە بۆت بکرێنەوە. تەماشای ئاسمان بکە و چاو بنووقێنە بزانە لە کردنەوەیدا چەند مەروی چۆلەکە دەبینی. سەیری ئاسمانم کرد و چاوم نوقات. سەیری ئاسمانم کرد و چاوم داخست. هەمان تەکانی جاری پێشوم خواردەوە کە هێنایانم بۆ لای شێخ بەرقان کە چاوم کردەوە لە شاری سلێمانیم لای قوتابخانەی کاوە. هەر خۆم بووم بەتەنها.
سپاسی خۆی پەروەردگارم کرد، وتم بەس نییە لەسەر ئەم جادەیە گیان هێشتم. بیان خسمایەتە سەربانی ماڵێک لەوانە بوو 1001 شەقم بۆ تەواو بکەن. نشمەوێرە زۆر ئەملاولا بکەم. ئەو ناوە قەرباڵغ بوو، لای گەڕەکی ئیسکان. تەلەفۆنەکەم لێیدا و تەماشام کرد دایکمە. وتی ڕۆڵە ئەوە لەکوێی بۆ ئەو تەلەفۆنە هەڵناگری؟ زیاد لە 10 جار تەلەفۆنم بۆ کردی، هەر ئەیوت دەدەرەوەی بازنەیە، لەکوێ بوویت؟ وتم لە ماڵی شێخ بەرقان بووم. دایکم وتی لە هەولێری؟ وتم نا. وتی ئەی ئەم شێخ بەرقانە کێیە؟ وتم خەڵکی ئەو لایە، ئێستا دێمەوە بۆ ماڵەوە بۆ ئەوەی لە بیری بەرمەوە مەوزوعەکە. دایکم وتی میوانت هاتووە، وەرە بۆ ماڵەوە، چاوەڕێی تۆین. وتم وا هاتمەوە بە پشتیوانی خوا 10 دەقەیتر دەگەمە ماڵەوە، لە نزیک توی مەلیکم. گەیشتمە ماڵەوە، پێشڕە و لەسەر قادرمەکان بوو جگەرەی دەکێشا. وتم کاکە میوانەکان کێیە؟ وتی بەخوا لە خەڵکی شارە زوورەچن، لەوانەیە داوای یارمەتی بکەن. کە خۆم کرد بە ژوورە، تەماشام کرد سەسیل و ئافرەتێک دانیشتبوون. مەملەکەتی شەیتان بەشی دووەم زنجیرەی هەشتەم. شێخ ئەسعەد و خات و خورشە و شەڕێکی ترسناک. دوای گەڕانەوەم لای شێخ بەرقان کە دایکم تەلەفۆنی بۆ کردم، گەڕامەوە ماڵەوە. لەگەڵ پێشڕە و وەستا بووم. دایکم هاتە لام و وتی ئەو ژن و پیاوە دەمێ کە چاوەڕێی تۆن، بڕۆ بۆ لایەن بزانە چیانەوێ ماکوان. تەماشایەکی پێشڕەوم کرد، وتی وا هەستم کردووە شارە زووری بن. کە چوومە ژوورەوە، سەسیل دانیشتووە لە تەنیش ژنێکی بەتەمەن. سڵاوم کرد. دایکیشم بە دوامە هاتە ژوورە و لەبەر دایکم هیچم نەوت. بەخێرهاتنی ژنەکەم کرد و زۆر گوێم بە سەسیل نەدا. ئەویش بە گەرمی مەرحەبای کردم. دانیشتم و بێدەنگی ژوورەکەی گرتبوو. دایکم هەستا چوو چاو شیرینی بهێنێ. منیش وتم فەرموون. ئەمەی لەگەڵ تایە، سەسیل نییە؟ ناوی تۆ چییە خاتوون؟ ژنەکە وتی من ناوم خورشەیە و ئەمەش شێخ ئەسعەدە، خەڵکی قۆریەشکاوە. هاتووینەتە خزمەتی جەنابەت بۆ ئەوەی بەڵک و سەلاحی کوڕم و ژنەکەی ئاش بکەینەوە. کێشای بەسەر دڵی خۆیان، وتی خوا بیباتەوە بۆ خۆی، چۆن غەدری کردووە لە کوڕەکەم، مناڵەکانی لێ سندۆتەوە، لە نەرویجیش شکاتی لێ کردووە بەڵک و ڕێکیان بخەیتەوە. خێرت دەگاتێ کاکە ماکوانگیان، بەڵک و نوشتەیەک دوعایەکیش بۆ سەلاحی کوڕم بکەیت، دەڵێن تۆش دەموشتت باشە، بەڵک و ئەو ژنە لەگەڵ ئەو کوڕم ڕێک بکەونەوە. شێخ ئەسعەدیش هاتووە لەگەڵ ما بەخوا، خوا ماڵەکەی ئاواکە، زۆر هاوکاریم دەکات. ئەمیش پیاوێکی مبارەکە کە لە کەرکووکەوە هاتووە بۆلات بۆ ئەوەی بە خزمەتی جەنابەت بگات. ڕووم کردە سەسیل و وتم شێخ ئەسعەد تۆ ئەڵێی چی؟ خورشید خان ئەوە نی بۆ باشێ باسی تۆ ئەکا، ئەی بۆ دوعایە شتێکی بۆ ناکەی؟ شێخ ئەسعەد وتی کاک ماکوان، منیشیان ناردووە بۆ لای تۆ و تویانە بەڕێزت هاوکاری خەڵک زۆرەکەی. دوێنێ لە ڕادیۆی ڕوودا و نەوا باسی جەنابتیان دەکرد کە هاوکاری ئافرەتێکت کردووە. شێوەی دەموچاوی شێخ ئەسعەد ئەگۆڕا لە بەرچاوم، بەڵام نزیک بوو لە شێوەی سەسیل. وتم لە خزمەتتاندام، قوربان ئیجازەم بدە ئێستا دێمەوە خزمەتت. هەسام و چووم دەست و دەموچاوم بە سابون شت و دەست نوێژم گرت و وتم نەکو ماندوو بم. ئایەتەل کورسی و مەعوزەتەینم خوێن و زۆرێکی تری لە دوعاکانم خوێن. کەچی شێخ ئەسعەد دانیشت بوو قسەی زلیە کرد. لەو ژوورە نوێژم کرد کە ئەوانی لێبوون. دایکم وتی ڕۆ لە خۆشتانی وەڕۆ نەبووە. عەرزم کرد ئەوە نوێژی چێشتە ناو بوو، لە بیرم چوو بوو بیکەم بە قەزا گێڕامەوە. شێخ ئەسعەد وتی ئەی باوکەکەی باوکم، ئەم ئیسلامیانە دەڵێن نوێژ ناگەڕێتەوە، تۆ کارێکی باش دەکەی، دەیگەڕیتەوە، نەیەزانی من نوێژی سونەتم گێڕاوەتەوە. وتم شێخ ئەسعەد تۆ نوێژ دەگێڕیتەوە؟ زانیم فڕی بە نوێژەوە نییە و ئاگای لە نوێژ نییە. شێخ ئەسعەد وتی ئەی چۆن نایگەڕمەوە باوکی من؟ وتم یا شێخ، جەنابتان لە بنەماڵەوە شێخن یا لە بەرماڵەوە؟ شێخ ئەسعەد وتی کاکە ماکوان، ئێمە شێخی ئەسڵین، ئەولادی پێغەمبەرین صلی الله عليه وسلم. وتم جا کاک شێخ، کوا پێغەمبەر صلی الله عليه وسلم مناڵی هەبوو تا ئێوە لە نەوەی ئەو زاتە بن؟ شێخ ئەسعەد وتی نا کاکە ماکوان، ئێمە دەچینەوە سەر حەسەن و حوسەین.
وتم جا ئەوانە کوا دەستنەوە سەر پشتی پێغەمبەری خوا. ئەو دوو کچە زابەڕێزەی پێغەمبەری خوا دەستنەوە سەر ئەبوو تاڵیب، ئەویش کافرە. ئیتر ئەو شێخایەتیە لە کوێوە سەرچاوی گرتووە. زانیم جاهیلە، زۆر بە ناشرینی قسەم لەگەڵ دەکرد، چونکە من گومانم هەبوو لە سەیانەوە کە سەسیل بێ، بەڵام هەرچیم دەکرد لەو مەتەڵە تێنە دەگەیشتم. خەریب و تووشی ئەعساب دەبووم. شەرم و ترسم لە دایکم دەکرد ئەگەر ئەو نەبوایە هەر کە چوومە ژوورەوە بە نیازی ئەوە بووم پەلاماری بم. ئەمزانی دوایی دایکم دڵی لێم زویرە بێت کە لە میوان تووڕە بم. دایکم بانی کردم لە ژوورەکە هەستام و چوومە خزمەتی بە تووڕەییوە وتی: ڕۆڵە ئەوە کێ فێری کردووی بەو شێوەیە قسە لەگەڵ میوان بکەیت؟ ئەوانە ئەگەر دوژمنیش بن لە ماڵی باوکتا دانیشتوون، ئیحترامی باوکت و منیش بگرە. بۆ بەو شێوەیە قسە دەکەیت دایان ناسیت؟ وتم نەوەڵا بەس هەست دەکەم ساختە چین. دایکم وتی بە هەستی تۆ نابێ، داوای هیچیان نەکردووە لە ماڵی دنیا، داوای یارمەتی دەکەن لێت یان بڵێ بەڵێ یا بڵێ نەخێر. تۆ حەق چییە بەسەر شێخ و ئەم هەموو پرسیارە لەو پیاوە دەیکەیت؟ ئەی بەڕۆڵە لە ماڵەکەماندان. وتم باشە ئێستا دەچمەوە خزمەتیان. چوومە ژوورەوە لەبەر خاتری دایکم دەستم کرد بە پێکەنین و ڕووم کردە خوشەخان و وتم: چی بە من بکرێ لە خزمەتتاندام. کاکشێخیش خۆشەویستی هەمووانە. دایکم هاتە ژوورەوە وتی ئەوە بۆ عەزێتان کێشاوە، ئەو هەموو هەنگوینەتان هێناوە، پێویستی بەو عەزێتە نەبوو. کە وای وت من هەستام چوومە دەرەوە زانیم ئەو هەنگوینە سیحری تێدایە و هەنگوین نییە، چەواشەکاریە. دوای ماوەیەکی کەم دایکم قسەی لەگەڵ خوشیخان دەکرد، بانم کرد وتم دایە وەرە تەلەفونە. هات و عەرزیم کرد کە کوا ئەو شتانەی هێناویانە. وتی خستومەتە ناو ئەو تاکی کەوەنتەرە. وتم دایکە بیکە بە خاتری خوا کەس لەو شتانە نەخوا، زۆر خەتەرە. دایکم وتی چی بۆ ڕۆڵە ئەمانە کێن؟ وتم نازانم، بەڵام لە تاکەکە دای بنێ تا دەڕۆن، نەهێڵی کەس بیخوا باشە؟ دایکم وتی باشە بێخەم بە. هاتمەوە بۆ لای میوانەکان. وتم خورشەخانم من چی بکەم بۆ کاکە سەلاح و ڕووناخانی هاوسەری؟ خورشەخان وتی ڕۆڵە وەڵا ئاشنای کچی پێیوتم، چەند ڕۆژێک گەبێ تۆی بینی بوو لە شاری هەڵەبجە و کۆڕ و کۆبوونەوەکانتیان بینی بوو، ئیتر باسی تۆی بۆ کردم. وتی کاک ماکوان ئەتوانێ هاوکاری دایکم و باوکم بکە بۆ ئەوەی بچنەوە لای یەکتر. وتم بەسەر چاو، بەس یەک مەرجم هەیە، ئەوەی من دەمەوێت لە جەنابت بیکەیت و بە قسەم بکەیت. خورشەخان وتی بەسەر چاوەکەم کاکە ماکوانجان، تۆ چی بڵیت من وا دەکەم. وتم هەرچی نوشتە و دوعات بۆ کراوە بۆم بهێنە، وەلای کێ کردوتە کێ بۆی کردویت هەمووی بەڕاستی پێم بڵێ. باشە منیش دێم بۆ کەرکووک بۆ خزمەتان، قوبوڵتە؟ خورشەخانم وتی وەڵا کوڕەکەی خۆم، تۆ چی بڵیت من بە قسەتەکەم. شێخ ئەسعەد وتی وەرە بۆ تەکیەکەی ئێمەش، لەوێ لە حەلقەیەکی زیکردا بەشداری بکە کاکە ماکوان، زۆر سوودی دەبێ، گەورەمانەکەی ئەگەر بیتە تەکیەکەمان لە کەرکووک. وتم خۆتان گەورە و بەڕێزن کاک شێرکیان، بەڵام سنگم خەریب و ئەتەقی کە لەگەڵیان دانیشت بووم ئەوەندە دانیشتنێکی ناخۆش و بێزارکەر بوو. جا من مەجلیسم پێ خۆش نەبێت زۆر بێتاقە دەبم کە قسەشم پێ بکەن وەک ئەوە وایە بە شەق قسەم پێ بکەن. باش بۆ ڕۆیشتن، هەرچەندە دایکم زۆر خۆڵکی گەرمی کردن کە بمێننەوە، من هەر نەموت بمێننەوە. دایکیشم ماڵی ئاوا بێ هەر نەیە هێش بڕۆن. منیش هەستم بەوە کردبوو کە ئەوان شەیتانی دنیایان پێوەیە. مێشکم ماندوو بوو، خۆم کردە ناو جێگە، خەوم لێکەوت، ئەوە نەماندوو بووم. دوای چەند ڕۆژێک چووم بۆ کتێبخانەی سەرمەد بۆ لای کە عەبدوسەلام بۆ ئەوەی ئەو سەرچاوانی کە شێخ بەرقان باسی کرد لەوێ هەندێکیم دەستکەوێ و هەندێکیم دەستکەوت و هەندێکیشم لە ئینتەرنێت تەماشا کرد، هەمووی ڕاستە. بەڵام ئەوەی بۆم شیتەڵ نەدەکرا شێخ ئەسعەد و دەموچاوی سەسیلە. بەقەدەر هەموو ئەم جیهانە پێویستیم بە عەلی یەمەنیە، ئەویش لە جێگای حەقی خۆیدایە. من ماندووم، زۆریش ماندووم.
لەو هەموو ڕووداوە سەیر و سەمەرانی کە دەیبینم هەموو جێگای باسە. ئەترسم لە خۆم تووشی وەهم بوو بم، ئەترسم لە خۆم لە ناو دنیای سیحردا بم و ئاگام لە خۆم نەبێت. تاکە دڵخۆشیم ئەوە بوو کە سوپاسی خۆم دەکرد و دینداری و ئیمانم بەهێزە و بیرکردنەوەشم زۆر بەهێزە. ڕووداوەکانی پێشووترم لە مناڵیەوە دەهێنایەوە مێشکی خۆم بۆ ئەوەی بزانم دەتوانم زاکیرە و فکر و تواناکانی بیرکردنەوە بجوڵێنم، چونکە هەر کەس جنۆکە لە لاشەیدا بێ ناتوانێت بیرکردنەوەی ڕێک بخات، قسەی حەلق و پەلەک دەکات و توانای ڕەبتی باسەکانی نییە بەیەکەوە. من ڕۆژانە کۆڕم هەبوو لە هەڵەبجە و خوڕماڵ و سلێمانی و هەولێر و کۆیە، هیچ خەوێکی ناخۆشیش نابینم، بەڵکو هەر خەو نابینم، چونکە ئەوە نەماندوو بووم کە سرم دەکردە سەر سەرین خەوم لێ دەکەوت. خەوبینینم زۆر کەمە. دەشزانم ئەو کەسانی سحریان لێکراوە خەوی ناخۆش زۆرە بینن و تەنانەت لە کاتی خەوە چەند جار ڕادەپەڕن. من سەعاتێک و تەلەفۆنێکم لەسەر زەنگدا دەنا بۆ نوێژی بەیانی، ئەنجا خەبەرم نەدەبەوە تا دایکم هەڵی دەسانم لە خەو. بە هەموو شێوەیەک دوور بووم لە نیشانەکانی سیحر و جوونەکە لە لاشەدا بوون. خواردنیشم باش بوو، بەیانیان بەقەدەر 2 کەس نان و چام دەخوارد، چونکە من خۆم لە دییم زۆر حەزم لە کەبابە. ڕۆژانە دەچوم بۆ کەباب خواردن و ئیتر لە مناڵیشەوە هەردەم خوارد. ماشەڵام لێبێ، ئازاری سک و پشتیشم هیچ نەبوو. لە بەندایەتیدا تەمەڵ نەبووم، حەزم بە دینداری بوو. کاتی ئەوەم نەبوو گوێ لە گۆرانی و مۆسیقا و ئەو شتانە بگرم و ئولفەتی پێوە بگرم. لە کاتێکیشدا ئاسایی بوو لە لامدا گوێ لە مۆسیقا و دەنگە خۆشەکانی وەک هێمن پێنجوێنی و بیلال کەیوانی و شەهرام و هەتا دێ بگرم، بەڵام زۆر بەکەمی گوێم بۆ دەگرتن. لەو لاشەوە مێشکم پڕ بوو لە قسەکانی شێخبەرقان و قسەکانی زۆر جوان و لۆژیکی و زۆر دەچوە دڵەوە. لە هەمان کاتدا ئیمانی و شەرعیش بوون. دوای ئەوەش بیرم لەوە دەکردەوە کە ئەمەوێ بچمەوە لایەن و دنیایەک کارم پێیانە و من هەموو هەفتەیەکم ماوە لە کوردستان، دەبێ بگەڕێمەوە بۆ نەرویج. ئەو جێگایە کە بۆی چوو بووم کوێ بوو؟ بۆ منیان نەبردە باڵەخانەکە. دنیایەک پرسیار لە مێشکمدایە. لە هەمووی سەیرتر قسەی ناڕاستم لە حەسقیل و حەنانە و ڕاقی بیستووە. ئێوارەیەک لە بازار ئەگەڕامەوە، چەند کوڕێکی بەڕێزم لەگەڵا بوون. بەرەو جادەی پیرەمێرد دەڕۆیشتین. جێگایەکیان نیشان ئەدام کە گوایە چاپی زۆر هەرزانە. لە ڕێگا حەسقیل و ڕاقیم بینی. تەماشا دەکەم بەو بەریجادەکەیە پیاسە دەکەن. منیش ئۆتۆماتیکی ئاگام لە خۆم نەما و هاوارم کرد حەسقیل، ڕاقی. ئەو کوڕانەی لەگەڵما بوون دەستیان کرد بە پێکەنین، وتیان کاک ماکوان حەسقیل نەمردووە؟ خۆ تۆ لە مەملەکەتی شەیتان دەڵێی حەسقیل مردووە و کوشتویانە. منیش هاتمەوە سەر خۆم و دەستم کرد بە پێکەنین و وتم بەو کوڕەی ڕەفیقم دەڵێم حەسقیل، ئاگای لێمان نەبوو ڕۆیشت، کەچی ئاوڕێکیشیان لێ نەدامەوە، بەڵام من چاوم لەسەریانە. داوای ئیزنم کرد لەو کوڕانەی هاوڕێم، وتم ئێوە بڕۆن وردە وردە، من پێویستم بەو هاوڕێیەمە دەگەڕێمەوە لاتان. یەکێک لە کوڕەکان ناوی ئالان بوو، بە پێکەنینەوە وتی ئەچی بۆ لای حەسقیل؟ منیش پێکەنیمەوە وتم بەڵێ مامە ئالانجیان، ئێستا دێمەوە خزمەتان. چوومە جادەی ئەوبەر. ئێوارانی سلێمانیش قەرباڵغا، بە تایبەتی ئەو جادەیە هەرچی بەپەلە ڕۆیشتم لێ من بوو بۆم نەدۆزرایەوە. زۆر بێزار بووم. چوومەوە بۆ لای هاوڕێکانم، چوینە چاپخانەکە و دوای ئەوەی کارەکانمان تەواو کرد جیابووینەوە و منیش تەکسیەکم گرت بەرەو ماڵەوە. لە ترافیکی پەیکەرە کۆنەکەی کاوەی ئاسنگەر بەبەری ئیبراهیم پاشاوە دیسان حەزە و ڕاقیم بینی. بە سایق تەکسیەکەم وت لەو بەردا دەبەزم، خێرا دابەزیم و چوومەوە بۆ لای حەسقیل و ڕاقی. وتم ئەرێ بەڕاست ئێوە بۆ ئاکەن لە بازار بۆ خۆتان ون کرد. ڕاقی وتی ئێماڵە ئاوا بێ، لە سلێمانی لەناو ئەو خەڵکە ئێمە لەگەڵا بووینایە بۆ ئێمە قسە بکردایە، خۆ هەرچی خەڵکە لەویا بوون دەکەوت نەشوێنت، دەیان و ماکوانکەریم شێت بووە بۆ خۆی قسە ئەکا. لێرە وەرە بە ئارەزوی خۆت قسە بکەین و بە پیاسە لەو کۆڵانانەوە سەرەکەوین، بەڵام با تەلەفۆنەکەت بەدەستەوە بێ، هەر کۆڵانەی خەڵکی زۆری تیابوو قسە بۆ تەلەفۆنەکەت بکە، ئیتر کەس هەست پێ ناکە. حەسقیل وتی ماکوان چۆنی؟ شێخ بەرقان چۆن بوو بەلاتەوە؟ وتم بیرم کەوتەوە، حەنانە کچی شێخ بەرقانە؟
ڕاقی وتی نا وەک کچی وایە چونکە دایکی حەنانە موسڵمانی کردووە ئەوی هێناوە. حەنانە کچی کەسێکی ترە بەڵام دایکی حەنانە خێزانی شێخبەرقانە ئەویش فێری زانستی شەرعی کردووە. وتم پێویستە بگەڕێمەوە بۆ لای شێخبەرقان کاری زۆرم پێێتی چۆن بگەڕێنەوە بۆ لای. حەسقیل وتی ئەوە بەدەست ئێمە نییە تا شێخ خۆی ڕێگەمان پێنەدا ناتوانین بەڵام بۆ شتێک هاتوون بۆلات بۆ ئەوەی بۆ ڕوون بکەمەوە. وتم خێرە حەزە گیان کە خۆت کرد بە ماڵی خۆتاندا شێخ ئەسعەدت بینی دەموچاوی لەکێ ئەچوو. وتم لە سەسیل جوان بیر بکەرەوە کاتێ لە ماڵی مامۆستەفا بووین لە نەرویج کە تۆ لەگەڵ هێرە و ئازیز و دواییش ئەلیەمەنیدا دانیشت بوویت. خوا لە هەموویان خۆش بێت کە مردون و تەمەنی ئازیزیش درێژ بێت کە باوکی هاتە ژوورەوە دەموچاوی لەکێ ئەچوو. وتم لە تۆ ئەچوو حەسقیل کەواتە کاریگەری شەیتانەکانی لەسەر و شەیتان بە ئارزوی خۆی یاری لێ ئەکا. تێگەیشتی؟ وتم ئەی ڕەحمەتت لێبێ وەڵڵاهی ڕاستەکەی ئێستا تێگەیشتم. ڕاقی وتی جا ماکوانجان ئێستا بۆ ئەوە هاتین. لەپڕ حەنانە هات و وتی سەیارەیەک یەت ماکوان هەڵەگرێ کە ئاوڕم کوڕێکی ئامۆزان بوو. وتی کاکە سەرکەوە بۆ بەتەنها ئاوا ئەگەڕێیت. سڵاوم لێ کرد و سواری سیارەکە بووم و جەماعەتیش نەمان. هاتمەوە ماڵەوە 3 ڕۆژم ماوە بۆ گەڕانەوە. دایکیشم ئەڵێ ناچی بۆ کەرکووک بۆ ماڵی ئەو ژنە. منیش هەر حەزم بە ڕۆیشتن نییە. ئەڵێم ئیشەکەی ئەوان لە نەرویج حەلەکرێ. دایکم وتی ئەرێ ڕۆڵە ئەو هەنگوی نوشتانەی هێناوە چی لێ بکەم؟ وتم بێجگە لە هەنگوین چیتری هێناوە. وتی تۆزێ بنێشتی کوردی و گەزۆ. وتم دایکجان بێ زەحمەت لەکوێیە؟ شوێنەکەی پیشانام هەموویم فڕێدا. دایکم وتی بەخوا من لە تۆ تێناگەم نازانم بۆ ئەو شتانت فڕێدا. لەو قسانەیە بووین خوشەخان تەلەفۆنی بۆ کردم. وتی کاک ماکوانجان کەی دی بۆ ماڵمان؟ عەرزم کرد بەخوا کاتم نەماوە ئینشا ئەڵڵا بۆ کاتێکی تر دێمە خزمەتان 3 ڕۆژی تر ئەگەڕێمەوە بۆ نەرویج و سەیارەشم نییە بێم. وتی جاڕۆڵەی جان سەلاحی کوڕم دەنێرم بێتە خزمەت و بدهێنێ و بشت باتەوە. قسەی نەهێشتم. خوشەخان وتی ڕۆڵە هەر پێم خۆشە نانێک بخۆی لە ماڵەکەماندا و دایکی جەنابیشتان بێنن ئامینە خان بەخوا بەقەدەر خوشکێکی خۆمم خۆشەوێ دڵم پێیەکرێتەوە. وتم بەسەر چاو دێمە خزمەتتان بەیانی لەگەڵ پێشڕەوی براما لە خزمەتاندا دەبم. پێویست ناکا کاک سەلاح بێت خۆمان بە سیارەی کرێدەین. سیارەشمان هەبوو ڕاستە من و پێشڕەو نەمان بوو بەڵام توانای برام و کەناری خوشک و زاواکانم سیارەیان هەبوو. ویستم بە درۆ نەکەوینەوە عەزێتی کاک سەلاحیش نەدەین. دایکیشم وتی منیش دێم. وتم نا مەیە تۆ دایە بامان و نەبی کەرکووک خەتەرە و نەکو تەقینەوە شتیش ڕووبە. دایکم وتی جاکەوایە ئێوەش مەڕۆن. منیش وتم ناچارم ئەوەنەی ود وەرە لەبەر دڵی ئەو ئەڕۆم. هەرچۆن بوو قەناعەتم بە دایکم کرد کە نەیەت چونکە نەمەویست هاوڕێیەتی ئەو ژنە بکە چونکە دەزانم خەریکی جادو سیحرە بەبێ ئەوەی بەخۆی بزانێ. بۆ شەوەکەی دوای تەلەفۆنەکەی خورشید خان تەلەفۆنم کرد بۆ برایمی ڕەفیقم و وتم تاقەتت هەیە بەیەکەوە بڕۆین بۆ کەرکووک؟ برایم وتی لە خزمەتتام بەیانی نانی گەرمش دێنم پێکەوە نان دەخۆین یا وەرە بۆ لای ئارام بەیەکەوە نانەخۆین. منیش وتم بەیانی مەلابانگان ناڕۆین خۆ کەرکووک پاریز نییە دوور بێت بە سەعاتی ئەگەین 2:30 بەیانی ئەچین و نیوەڕۆ داوەتین لە ماڵێک زۆر مەخۆ بەیەکەوە دەچین نانێ دەخۆین و دێینەوە باشە حەوبرا؟ باشە بەیانی دێم بە شوێنتا. پێشڕە وتی کاکە من نەیەم. وتم نا پێویست ناکە لە دوکان بە برایمم لەگەڵدایە دایکم حەزیە کرد بێت. وتم دایکیشم نابم ئەمە یەکەم جارە جارێکی تر کە هاتمەوە ئەچین ئێستا بزانم ئەم ماڵە چین و چۆنن. تەلەفۆنم کردەوە بۆ ماڵی خوشەخان و عەرزیم کرد کە کاک سەلاح نەنێرێت بەیانی خۆم دەچمە خزمەتیان و هەر بە تەلەفۆن تەعاڕوفێکمان کرد لەگەڵ کاک سەلاح و ناونیشان و گەڕەکەکەیم وەرگرت. وتم بەیانی دەوری کە ژمێر 12 بۆ 12:30 دەگەینە خزمەتان بە پشتیوانی خوا. ئەوانیش خۆشحاڵی خۆیان دەربڕی. بۆ بەیانی برایم هات بە شوێنمە. دایکم هەندێک دیاری بۆ پێچامەوە بۆ ماڵی خوشەخان خستمە پشتی سیارەکەی برایم.
تەماشا ئەکەم بیکەیسێک و کڵاشنکۆفێکی پڕ لە فیشەک لە سنووقەکەیایە. وتم برا ناچین بۆ جەبهە، ئاچین بۆ میوانی. برایم وتی ئەگەر تووشی شەڕ بووین یا هەر شتێکمان با هەر پێ بێت. وتم برایم بیکە بە خاتری خوا لە سەیتەرەکانە دامانە بەزێنن، من خۆم وەز ئەم زۆر باش نییە، دار و دنیا لێم بە بیانووە لای بە ئەم چەکانە، دەمانچەیەکم پێیە و تۆش دەمانچەکەی خۆت بێنم تەواو. بیکەیسی کڵاشنکۆف لابە. وتی کاکە خەم من نەبێ، من خۆم لە هێزەکانی حەفتام و هەموو چەکەکان ڕێگە پێدراوە. تووڕەبووم وتم ئەگەر بگیرین ئەڵێ من بەکرێ سەرکەوتوم لەگەڵی، دەلای بەبی بەبوو ماڵی ئێمە تا دینەوە. برایم وتی وەڵا ئەیهێنم بشگیرێم ئەڵێ من حیمایی خەسرەوم، ئەوە مەسوولەکەمە و سەیتەرەکەشت بۆ چەکەکەم. بە هەر حاڵ بە قسەی نەکردم. بەرەو کەرکووک چوین، لە بازگەی تاسڵوجە وەستاندیانین. خی گەورە ڕەحمی کرد، ڕەفیقێکی خۆی لێبوو کردیان بە هاتوو هاوار. ئاسایشەکە وتی کاکە بڕۆن. دیار بوو ترسیشی نەبوو، چونکە 15 ڕۆژ جارێک دەچوو بۆ دەوام. گەیشتینە کەرکووک، چوینە ماڵی خوڕشەخان و کاکسەڵا هات بەدەممانەوە. دەموچاوی ئاشنا بوو بەلامەوە، ڕێزێکی زۆری لێگرتین. دەستمان کرد بە قسەکردن و لەگەڵ کاکسەڵاح کە لەکوێ ژیاویت و چۆن لە نەرویج ئیقامەت وەرگرتووە و هەندێکی تر لە مجامەلەی یەکتری. دوای ئەوەی یەکتریمان ناسیەوە کە لە 1 ساڵدا خۆمان تەسلیم کردبوو لە وڵاتی نەرویج و لە کەمپی مۆقەت بووین، بەڵام لەبەر قەرەباڵغی و زووجیابوونەوەمان بیرمان چووبەوە. دەست کرا بە نان خواردن، تەنها من و کاکسەڵاح و برایم بووین لەسەر سفرەکە. وتم ئەی خوڕشەخان کوانێ؟ سەڵاح وتی کاک ماکوان ئەو نایەت لەگەڵمان نان ناخوا. وتم بۆچی؟ وتی نەزری کردووە کە تا 40 ڕۆژ لەگەڵ کۆمەڵە سەگێک هەیە لە گەڕەکەکەمان لەو کەلاوەیەدایە لەگەڵ ئەو سەگانە نان بخوا. وتم بۆ خاتری خوا بانگی کە. خوشتەخان هات و عەرزم کرد ئەوەی دیکەیت لە دیندا جێگەی نابێتەوە، بیکە بە خاتری خوانان دەخۆی لەگەڵمان و منیش نانەخۆم، ئەوەی دیکەیت جائیز نییە، لە ئیسلامدا جێگەی نابێتەوە، ئەمە کێ پێی وتووی وا بکەیت؟ خوشەخان وتی مامۆستا ماکوان گیان ئەوە ئەو شێخە بە ڕێزانە فەرمویانە، بەڵکو سەڵاحیان چاک بێتەوە لەگەڵ ئەو ژنەیدا. وتم وەڵڵاهی خوڕشەخان من لەم ماڵەدا نان ناخۆم هەتا تۆ لەگەڵ ئێمەدانە نیشیت و نانەکەت نەخۆیت و ئەو نەزرەش بشکێنیت. ئەوە نەزری ئیسلام نییە، ئەوە نەزری شەیتانە. ئەوەی پێی وتویت ساختەچی و درۆزنە و هیچ کەسێک بە خواردنی نان لەگەڵ سەگدا دڵی شکاوی کەسی بۆ نانرێتەوە بەیەکەوە. تۆ ئەگەر بە قسەی کوڕی خۆت بکەی من کارەکەت بۆ دەکەم بە پشتیوانی خوا. خوشەخان وتی ئاخر دەترسم ئازار و عەزیەت بگێنن بە سەڵاحی کوڕم. دوایی لە قسەکانیا بۆم دەرکەو کە ئەم ژنە خاوەنی 2 کوڕیتر بووە بێجگە لە کاکسەڵاح، هەر دووکیان لە کەرکووک بەدەستی ڕژێمی ئەفلەقی بەعسی کوژراون. ئەوەندە خەفەتی خواردبوو نەیویستووە ئەم کوڕەشی لە دەست دەرچێت، بۆیە پەنای بردۆتە بەر ئەم ساحیر و جادوبازانە. هەر چۆن بوو نەزرەکەم پێشکان و نێوێرانان بخوا. من برنجم بۆ کردە ناو قاپ و ماشاءالله چێشتونانێکی زۆر جوانیشی دروست کرده بوو. کەرکووکیش ناسراوە بە خواردنی خۆش. مریشک و گۆشتم دەخستە بەردەستی و هەر ئەموت بڵێ بسم الله. سبحان الله ئەو ژنم نەبینی بڵێ بسم الله. چەند جاروتم خورشید خان بڵێ بسم الله سنەتە بڵێ، هەر نەیوت. منیش نەمویش زەختی لێ بکەم، دەترسام پەشیمان بێتەوە. دوای نان خواردن چوم دەستم شت و دەستنوێژم کرد. تەماشام کرد لە ماڵەکەیانە کەس نوێژ ناکات، تەنانەت خوشەخانیش نوێژ ناکات. من و برایم نوێژمان کرد و دوای ئەوە چای هێنا و دەستمان کرد بە قسە. بۆ ئەوەی زۆر سوود لە کات وەربگرم ڕاستەوخۆ چوومە ناو مەوزوعەکەوە. بە کاکسەڵاحم وت براکی خۆم هیوام وایە گوێم بۆ بگریت، هەر ئەم جارە قسەت بۆ دەکەم. بە قسەت کردم باشە، بە قسەت نەکردم دوایی هاوکاریت ناکەم. سوێن بە خالقی گەورە تەنها وەفای ئەوم بۆ دەبێت کە 1 جار لە ماڵی جەنابتاندا نانم خواردووە. ڕوون کردە دایکی وتم ماڵی ئێوە کانە شەیتان و جنۆکەیە، ئەشێت بڕوا بە من نەکەن، بەڵام دووشتان بۆ باسەکەم بۆ ئەوەی باش بزانن کە چییە. خوشەخان باش گوێ بگرە، نەخێزانی کاکسەڵاحی لێیە نەکەس، بەس خۆمانین. بەخوای پەروەردگار قسم هەمووی تو هۆکاری جیابوونەوەی بووکەکەت و کوڕەکەتی. ئەوان هاتبوونەوە بۆ ئێرە کە لەگەڵ تۆ بژین، کەچی تۆ ماڵی کوڕەکەی خۆشت و بووکەکەشت وێران کرد.
تۆ بەبێ ئەوەی بە خۆت بزانی ئەم ماڵت پڕ کردووە لە جنۆکە و شەیتان. تۆ وەعدت بە مندا کە هەرچی دوعا و نوشتە هەیە بیهێنی و نیشانی منی بیت. وایە خوشەخانم؟ خوشەخان وتی بەڵێ وایە. وتم دەبڕۆ بیهێنە بزانە چەند سیحر و جادوتان لێ کراوە بەبێ ئەوەی بە خۆتان بزانن. ڕۆیشت بۆم بهێنێ. قسەم لەگەڵ کاک سەلاح کرد و پێم وت کاکە خۆ سوپاس بۆ خوا تۆ موئمینی. سەلاح وتی وەڵڵاهی کاک ماکوان من ئیماندارم بەس لە تەمەڵی نوێژ و شتیواناکەم کەسیش نەبووە هیچم پێ بڵێ ئیتر هەروە ڕاهاتووم دەنا من بۆ خۆم کەسێکم باوەڕم بەخوا و بە ئیسلام هەیە و ڕێزی دین لەسەر سەر و لەسەر چاومە. وتم براکەم دەست بکە بە نوێژ و ڕۆژ و تاعەت و عیبادەتەکانت ئاخر وانابێ تەمەنت وا لە 150 ساڵەوەیە تۆ لە ژیان تا سوجدەیەکت بۆ خوا نەبردووە ئیتر خوا چۆن فریادکەوێ. سەلاح وتی کاکە ماکوان بەخوا من دڵم زۆر پاکە و زۆر باشە و خێر و خێراتیش زۆر دەکەم. وتم بەخوا براکەم دڵێکی باش نوێژ بۆ خوا ئەکا دڵی پاک سوجدە بۆ خوا ئەبا دڵی ساخ خێر و خێراتەکە. تۆ خێر و خێراتت کردووە بەزەید بە خەڵکە هاتۆتەوە و وجدانت جوڵانوێتی نەک خواناسی و بەهەشت و جەهەنەم. ئەمەش هیچ کاریگەری نییە بۆ قیامەتت. لەم قسانەیە بووین عەلاقەیەک نوشتە و جادو سێحری خستە بەردەسم وام زانی بایعی وەرگرتووە. وتم ئەمە چییە خوشەخان؟ وتی وەڵا ڕۆڵە ئەوە هەمووی بۆ سەلاحجان و مناڵەکانی سەلاحم کردووە خوا بیان پارێزێ لە چاو نفوس. دەستم کرد بەکردنەوەی هەندێکیان. سبحان الله سحر بە دوای سحردا دەم کردەوە هەموو قسە پێوتن بوو بەخوا و بە پێغەمبەر و بە قورئان. نیشانم داوتم ئەمە هەمووی سحرە لە حەوشەکەیاندا دەیان سحر و جادووی ترمان دەرهێنا هەمووی لە ڕێگای شەیتان و جنۆکەکانەوە کرابوو. هەرچۆن بوو دەمویست ئەوە بگەینمە خورشید خان ئەمانەی کە کراوە هیچی بۆ خوا نەبوو و هەمووی کارکردن بووە بۆ شەیتان. نەمەزانی چۆن ئەو باسە بکەمەوە چونکە زۆر قورس بوو بۆ من لەو کاتەیە نەشم دەزانی بە چه هۆکارێک خوشەخان تێبگەێنم ئەمە کفرە و زۆر ترسناکە. ئەو بۆ ماوەیەکی زۆر بوو لەگەڵ ئەم ساحیرانەدا تێکەڵ بوو بە پیاوچاکی دەزانین. نمونەی گوێ درێژەکەی شێخ خواجە جوحام هێنایەوە لەگەڵ شێخەکەیدا. خواجە جوحا ماوەی چەند ساڵێک بوو لە مەرقەدی شێخێکدا خزمەتی دەکرد. کوڕی شێخەکە ناوی جەبار بوو ناسرا بوو بە شێخ نەجمەدین. عەرزم کردن کە خواجە جوحا داوای ئەو گوێ درێژە دەکات لە شێخەکەی کە ڕۆژانە ئاو دێنێ بۆ مەرقەتی باوکی شێخ نەجمەدین. عەرزم کردن کە خواجە جوحا داوای ئەو گوێ درێژە دەکات لە شێخەکەی کە ڕۆژانە ئاو دێنێ بۆ مەرقەتی باوکی شێخ نەجمەدین. دەڵێ سەفەرێکی کورتم لە پێشە ئەو گوێ درێژە ئەبەم لەگەڵ خۆما و بە قەرز ئەیبەم و ئەیهێنمەوە. شێخیش ڕازی دەبێ. بەو پێیە خواجە جوحا دەمێکەیە خزمەتکاری خۆی و مەرقەدی باوکێتی. بە هەر حاڵ ئەکەوێتە ڕێخواجە لە ڕێگادا قەدەری خۆی پەروەردگار وا ئەبێ گوێ درێژەکە ئەتۆپێ. خواجە زۆری پێ ناخۆشە بێ چونکە گوێ درێژەکەی شێخە هێناوێتی بە قەرز ئیحترامن بۆ گوێ درێژی شێخەکەی قەبرێکی بۆ هەڵ ئەکەنێ و گوێ درێژەکەی تێ ئەکا. خەڵکی خواجە جوحا دەناسن کە لەو مەرقەدە خزمەتکار بووە بەدیار ئەم قەبری گوێ درێژەوە دەمێنێتەوە. خەڵکی دێن بۆ لای و پارەی زۆر لەسەر قەبری گوێ درێژەکە دادەنێن. تاوای لێدێ خواجە زۆر دەوڵەمەند دەبێ و دەبێتە خاوەن پارە و کەپر و چواردەوری قەبری گوێ درێژەکە دەکات بە مەرقەد و ئیتر ئیشی خۆیەتی باش لی دەزانێ. شێخە کۆنەکەی پێی ئەزانێ و بانیەکە ئەڵێ من گوێ درێژێکم دای تێ پێی بڕۆیت و بیتەوە ئێستا ئەم شێخە کێ ئاوا بوویتە خزمەتکاری؟ خواجەش ئەڵێ قوربان ئەگەر لێم خۆشویت و لێم ڕازیبی ئەوە ڕاستیەکە دەڵێم. ئەویش ئەوەیە کە ئەو مەرقەدە گوێ درێژەکەیە کە تۆپیوە لەویان ناشتومە خەڵکی دێن بۆ زیارەتی ئەوە هەموو چیرۆکەکەیە لە ترسی جەنابن نەمتوانی بێمەوە بۆ ئێرە و لەوێ مامەوە. شێخ نەجمەدینیش دەڵێ زۆر باشە بڕۆرەوە بۆ جێگای خۆت و لەوێ خەریکی ئەو کارە بە بەس باکەس نەزانێ پارەکەش بە شەریکی چونکە شێخ ئەیزانی سوود و قازانجی چۆنە دەیکات بە شەریک. خواجە پرسیاری لێ دەکات و دەڵێ ئاخر باوکی جەنابتان لە قەبرەکە لێمان تووڕە نابێ؟ شێخ نەجمەدین ئەڵێ ئەوەی کە لە قەبرەکەیان مردووە باوکی گوێ درێژەکەی لای تۆیە. جا دیارە ئەو گوێ درێژانە بە خانەوادە خێر و بەرەکەت بوون بۆ شێخ نەجمەدین و خواجە جوحا.
ئەوەش باسم کرد بۆیان، وتم بەداخەوە ئەمە زۆر ڕاستە و لە مێژووی موسڵمانان تۆمار کراوە، لە تورکیا ڕوویداوە. جا خوشە خانم، ئەو کەسانی کارەکانیان بۆ تۆ کردووە هەندێکی لەو جۆرە شێخانە بوون، هەندێکی تریشیان فڕیان بە ئیسلام و خواناسی و دینداریەوە نییە، کافری مطلقن. ماڵی خۆت و کوڕەکەت و بووکەکەشت وێران کردووە، سحر و جادوو لەوانیش و لە خۆشت و لە ماڵ و مناڵی کردووە. جا ئیجازەم بە هەموو سحرەکان بەتاڵ بکەمەوە، هەموو شتەکان کۆتایی دێت و فێری شتەکەم چۆن ماڵەکەت پاکەیتەوە لەو سحر و جادوانی کە کردوتە. تۆبە بکە و خواناز بە، تەمەنت بەشی ئەوەی پێوە نەماوە. هیوام وایە بە قسەم بکەی، چونکە من کاتی زۆرم نەماوە لەگەڵتان بی بە مەسەر. تکام وایە کاک سەلاحیش بە قسەم بکات. پێش هەموو شتێک تەلەفۆن بکە بۆ خێزانی و لەگەڵێ ئاش بێتەوە. ئەوە باشترین چارەسەرە لە جیاتی ئەوەی پەنابەرن بۆ سحر و جادوو. خۆتان ئەو کارە بکەن برای خۆم. سەلاح وتی ئاخر من تەلاقم داوە. وتم چۆن تەلاقت داوە؟ سەلاح وتی وتومە ئەگەر بڕۆیتەوە بۆ نەرویج ژنی من نیت. ئەویش بە دزیەوە چووەوە بۆ نەرویج و مناڵەکانیشی لێ بردووم لە ڕێگای پۆلیسی نەرویجەوە. وتم بەڵێ ئاگادارم، بێجگە ئەو قسەیە هیچی ترت وتووە؟ سەلاح وتی نا، هیچی ترم نەوتووە. وتم ئەتوانی بچیتەوە لای و ژیان دروست بکەنەوە و ئاساییە، چونکە دوو تەلاقت ماوە. کارەکەش زۆر ئاسانە بە پشتیوانی خۆی پەروەردگار. ئاگام لێ بوو سەلاح زۆری پێخۆش بوو کە واموت. سەلاح وتی وەڵڵا ماڵە ئاوا بێ وام زانی تەلاقم کەوتووە. وتم بە دڵنیاییەوە تەلاقێکت کەوتووە، جارێ دوانە ماوە. سەلاح وتی هەر باشە. وتم من ماڵێک دەناسم لە نەرویج، ئاشنایەتیان هەیە لەگەڵ خێزانتە، لە ڕێگای ئەوانەوە بزانم قسەیەک ناکەم لەگەڵ خێزانتە. سەلاح وتی کاک ماکوان، تا ماوەم لە بیرم ناچێتەوە ئەو پیاوەتیەت. هەر لە بیا لە بەرچاوی خۆشەخان و کاک سەلاح تەلەفۆنم کرد بۆ عەبدوڵڵا و ئازیز. دوو مەبەستم هەبوو. یەکەم ئەمیش بیسەلمێنم کاری چاک بە موسڵمان ئەکرێ کە دوورە لە کاری سحر و جادووەوە. دووەم کاری شەیتان ئەوەیە هەمیشە ژن و مێرد لە یەک جیا بکاتەوە. ئەو خێرەشمان دەستکەوێ خانەوادەیەک نەهێڵین سەریان لێ تێکچێ. بە هۆکاری سحر و جادووبازی و پارەخۆرەکان کە وەک دوکانی لاکۆڵان خەریکی ئەو کارە ناشەرعی و کوفرانن. لەگەڵ عەبدوڵڵا قسەم کرد. وتم هەرچیت کردووە تا ئەگەڕێمەوە دڵی ڕووناخان چاک کەرەوە، پێشی بڵێ ماکوان هەموو سیحرەکانی بەتاڵ کردوتەوە با دڵی خۆش بێت. دڵنیاشی بکەرەوە بە پشتیوان و ئیزنی خوای پەروەردگار چاک ئەبێتەوە لە ئازار و ناڕەحەتیەکانی. ئەوەشی پێ بڵێ کە من بە هیچ شێوەیەک دڵم نەئێشاوە و هەر وەکو خوشک و کەسوکاری خۆم تەماشای دەکەم، هەست بە موعاناتیش یەکەم. عەبدوڵڵا وتی هەمووی وەکو خۆی ئەگەیەنم بێخەم بە حەوبرە، خۆحافیزیمان لە یەک کرد و دامخستەوە. دوای داخستنەوەی تەلەفۆنەکە زۆر بە ڕاشکاوانە ڕووم کردە خۆشەخان وتم ماڵەکەت پڕە لە جنۆکە و شەیتان. جا ئەگەر دەڵێیت بۆ دەردەکەم و وعدم بیتێ جارێکی تر بە هیچ شێوەیەک کاری وا ئەنجام نەدەیت تا خوای گەورە چارەسەری هەموو کێشەکانە بۆ بکە. ئاگام لێ بوو وەکو دایک پێی ناخۆش بوو، ئەیوت ئاخر سەلاح ئەم جارە جێمەیەڵێ. ڕووم کردە کاک سەلاح و وتم دایکت پێویستی بە پارە نییە، پێویستی بە تۆیە. پێش ئەوەی بیر لەوە بکەیتەوە پارەی بۆ بنێری، تۆی گەورە کردووە و لە سایەتا بحەسێتەوە. جا ئەگەر خوای گەورە ئاسانی کرد لەگەڵ ڕووناخان پێک هاتنەوە، ئەوە یان ئەبێ دایکت لەگەڵ خۆت بەری بۆ نەرویج یاخود لێرە ژیان دروست بکەیتەوە جارێکی تر. سەلاح وتی من کێشەی گەورەم ئەوەیە بە هیچ شێوەیەک ناتوانم دەست لە دایکم هەڵگرم، چونکە دایکمە، دەشمەوێ لەگەڵ خێزانم ئاش بمەوە، بەڵام بەڕاستی کێشەکە من نیم، بەڵکو دایکم و خێزانمە. کاک ماکوان تۆ ڕێگە چارەیەکم بۆ دانێ. وتم با جارێ بزانم دایکی بەڕێزت دەڵێ چی، وعدمان ئەداتێ نوێژەکانی بکا بە جوانی و ئیتر نەچێ بۆ لای بەناو شێخ و درۆزنەکانی کە خەریکی سحر و جادوون. خورشەخان وتی باشە بەسەر چاو، تۆ چی بڵێیت من وەک سەلاحی کوڕم وای دلام بە گوێتەکەم. وتم خورشەخانم ئەزانم بەنابەدڵ وە ئەڵێی، بەڵام سوێن بە خۆی پەروەردگار ئەو کاری تۆ ئەیکەی هەمووی کفرە، هەمووی خراپەکاریە. ئەزانم دوودڵی لە من لە دەجال و شێخ و جادوبازەکان ئەترسیت. نوێژەکانت بۆ خۆی پەروەردگار بکە، سوزدە بۆ ئەو بەرە، خێر و خێرات لە پێناوی خوا بکە. خێر و قوربانی و سەربڕینت تەنها با بۆ خوا بێ، هەموو ئەوانی تریش محتاجی خواوەندن. ڕوومەکە هیچ شێخ و دەجال و جادوبازێک. سەر شۆڕ بکە و دەست هەڵبگرە بۆ خۆی گەورە کە تۆش و ئەوانیشی دروست کردووە. سەلاح وتی
بێخەم بە ناهێڵم بڕوا کاک ماکوان ئیتر. منی ژوتم وەڵڵاهی کاک سەلاح هەرچی ئاژاوەی ماڵی ئێوە هەیە ناڵێم دایکتە، بەڵام ئەو شێخ و قۆڵ بڕوو جادو بازانن کە ئاوایان کردو لە ماڵی ئێوە دایکت و هاوسەر لەگەڵ یەک هەڵناکەن، ئەمە هەمووی کاری شەیتان و جنۆکەکانە. تۆش کاک سەلاح هەوڵ بە خۆشفێری دینداری بکە، هەرچیت هەیە فریاد ناکەوێ. سوێن بەخوای گەورە لە قیامەت لەگەڵ ئێمە لەسەر پارە و سەروەت و سامان پرسیارمان لێ دەکرێ کە چی هیچیشمان لەگەڵ خۆمان نەبردووە، گیرفانمان بەتاڵە و دەست بەتاڵین. لەم قسانەیە بووین شێخ ئەسعەد خۆی کرد بە ژوورە بە تووڕەییەوە و هاواری کرد بۆ قسە بە شێخ و مشایەخمان دەڵێیت پیاوچاکانمان ئاگاداری ئێمن و ڕۆحی پاکیان ئاگایان لە ئێمەیە. شێخ و مشایەخمان هەر هەیە و حەزرەتی پێغەمبەر فەرموویەتی لە زانایان شەریعەت و لە شێخانیش تەریقەت. بە ئاشکرا و بەڕوونی وتی فەرموون لەم ماڵە بچنە دەرەوە، جێگەی تۆی تیا نابێتەوە کاک ناماکوان. دوو کەسی تریشی لەگەڵدا بوو، سەر و چاویان دیار بوو بۆ شەڕکردن هاتبوون.